بەشی سێم 100 ساڵ لە دەرەوەی مێژوودا. ئارام ڕفعات. پێشەکی تا سەرەتای سەدەی 20 سەروەری وێستفالیا یان سەروەری دەوڵەت و نەتەوەیەک بەسەر خاکەکەیدا بۆ نەتەوەی کورد و زۆربەی نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەفریقیا پرسێکی ئەزموون نەکراو و نامۆ بوو. کۆلۆنیالیست ئیستعماری بەریتانی و فەرەنسی لەگەڵ خۆیان ئەم سیستەمەیان هێنایە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ئاسانکاری لە ئیدارەدانی ناوچەکە و پاراستنی بەرژەوەندیە درێژماوەکانیان ناوچەکەیان لەسەر ئەو بنەمایە داڕشتەوە. کورد بەهۆی نائامادەیی و پەینەبردنی بەم سیستەمە تازەیەی جیهان لەلایەک و کۆلۆنیزە نەبوونی خاکەکەی لەلایەکی دیکە خرایە دەرەوەی ئەم پرۆسەیە. پەیماننامەی سیڤەر تاکە هەڵ و تاکە شانسێک بوو کە بە کورد درا تا هاوتای نەتەوەکانی دی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببێتە خاوەنی دەوڵەت و سەروەری بەسەر خاکەکەیدا. بەلەدەستانی ئەو هەڵەمێژوویە چارەنووسسازە کە لە سیڤەر پێدرا، کورد دەکەوێتە دەرەوەی ئەم سیستەمە و سەرنجام دەرەوەی مێژوو. ئەم بەشە مانا و لێکەوتاوە دەرئەنجام و تایبەتمەندیەکانی لە دەرەوەی مێژووبوونی کورد تاو توێ دەکات. هەوڵ دەدەین لە سێ ئاستە لە دەرکەوتە و لێکەوتەکانی بوونی کورد لە دەرەوەی مێژوو تێبگەین: نێودەوڵەتی، ناوچەیی، عێراق، ئێران، تورکیا و سووریا و ناوخۆی کوردستان. لە هەر ئاستێک لەو ئاستانەدا تیشک دەخەینە سەر ئەو فاکتەر و زەمینەیەی کە دۆخی لە دەرەوەی مێژووبوونی کورد بەرهەم دێنێتەوە. لە میرنشینیەوە بۆ بێدەوڵەتی. تا ساڵی 1920 لە زۆربەی نەخشە و کتێب و گیرانەوەی گەریدەکاندا کوردستان وەک یەکەیەکی جوغرافی، مێژووی، کەلتوری تایبەت بە نەتەوەیەک سەرنجام وەک وڵاتێک بە تێگەیشتنی ئەوسا بوونی هەبوو. بوونی کوردستان وەک وڵاتێکی مێژووی و کورد وەک نەتەوەیەک هاوتا و هاوشێوەی بوونی وڵات و گەڵانی دیکە بوو، لەوانە عارەب و ئازەری و ئەرمەنی و بەلوچ. شەرەفخانی بەدلیسی نووسەری کتێبی شەرەفنامە لە سەدەی 16دا بە ڕۆشنی پێگەی کوردستان وەک وڵاتێکی تایبەت بە کورد نەخش کردووە و بە وشیاریەوە چەمکی کوردی بە کوردستانەوە بەستۆتەوە. لە شەرەفنامەکەیدا کوردستان وڵاتێکە هاوتای وڵاتەکانی دیکەی دراوسێ و هاوسنوورە لەگەڵ وڵاتانی عەرەب و فارس و ئازەری و ئەرمەنی و تورک. لای بەدلیسی کورد هەیە و ئەوانی دیکەش هەن. ئەو کورد لە هەمبەر ئەوانی دیکەدا پێناسە دەکات. ئەوانی دیکەش لای ئەو تورک و عەرەب و فارسن. بوونی کوردستان وەک وڵاتێک جگە لە ڕەهەندە جوگرافیەی و کەلتوریەکەی ڕەهەندێکی ئیداری و حکومڕانی جیاوازیشی هەبووە. بە درێژایی چەند سەدەیەک لە هەندێک بواردا کورد وەک نەتەوە و کوردستان وەک وڵات بوونێکی باڵاتری هەبوو لە نەتەوە و وڵاتەکانی دیکەی ژێردەستی عوسمانیەکان و سەفەویەکان، قاجاریەکان. بۆ نمونە تا 1850 کوردستان سیستەمێکی ئیداری تایبەتی هەبوو کە ئۆتۆنۆمی میرنشینی بوو. هەرچەندە ئەم سیستەمە میرنشینیەی کوردستان لە پەراوێزی هەردوو ئیمپراتۆریەتی سەفەوی قاجاری و عوسمانیدا یەکیەکەی ئیداری و حکومڕانی یەکگرتوون نەبوو. بەڵام جیاواز لە وڵات و نەتەوە ژێردەستەکانی دیکەی ناوچەکە لە کوردستاندا سیستەمێک لەسەر بنەمای کۆمەڵێک میرنشین هەبوو کە سربەخۆییەکی بەرچاویان هەبوو، سربەخۆییەک کە هەندێک جار دەگەیشتە ئاستی دەوڵەت. بەدلیسی بە وردی و بەڕاشکاوی وەسفی ئەم سیستەمە ئیداریە نیمچە سربەخۆییەی کوردستان دەکات. ئەو حکومڕانە خوجەییەکانی کوردستان بە 3 جۆر پۆلین کردووە. یەکەم، سوڵتان و پاشاکانی کوردستان کە سنوور و قەوارەی دەسەڵاتیان هاوتا بووە لەگەڵ هێ تورک، عەرەب و عەجەم. ئەیوبی، شەدادی و ڕەوادی نمونەی ئەم گروپن. دووەم، ئەو میرنشینانە بوون کە لە هەموو بوارێکدا لە ئاستی دەوڵەتی سربەخۆ دەبوون.
دراو و سوپای سربەخۆییان هەبووە و لە وتاری هەینیدا ناویان هاتووە، بەڵام سربەخۆییان ران نەگەیاندووە. وەوا بەستەی عوسمانیەکان یان سەفەویەکان بوون. دەکرێت میرنشینی بۆتان و ئەردەلان لە قۆناغی جیاجیادا وەکو گروپی دووەم پۆلین بکرێن. سێەم، ئەو میرانە بوون کە میرایەتی کۆنفدرالی چەند عەشیرەتێکیان کردووە و سەر بە یەکێک لە ئیمپراتۆرەکانی عوسمانی یان سەفەوی بوون. زۆرینەی میرنشینەکان لەوانەش میرنشینی هەکاری، ئامێدی و سۆران نمونەی ئەو حاڵەتەن. پێچەوانەی ئەم شێوازە حکومڕانیە خۆجیەی کوردستان، نەتەوەکانی دیکەی ناوچەکە لەو سیستەمە ئۆتۆنۆمیە سوودمەند نەبوون و زیاتر ڕاستوخۆ لەلایەن سەفەویەکان، قاجاریەکان یان عوسمانیەکان حکومڕانی دەکران. ڕێنیسانس و ڕۆشنگەری ئۆروپی و لێکەوتەکانی لە مۆدێرنەتە و شۆڕشی پیشەسازی و بەشاریبوون و بڵاوبوونەوەی ئایدیۆلۆژیەکان لە هەمووی گرنگتر سیستەمی وێستڤالیایی و دەوڵەت نەتەوە، کەم تا زۆر کاریگەریان لەسەر کوردستانیش هەبووە و داناوە. سەرەتەکانی ئەو کاریگەریە لە هەوڵەکانی هەر یەک لە ئیبراهیم پاشای بابان، عەبدوڕەحمان پاشای بابان، پاشای کۆرە و بەدەرخانیەکان بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ دەبینرێت. زۆربەی میرنشینە کوردەکان هەر یەک بە جۆرێک لە هەوڵی دەرچوون لە ژێر هەژمون و قەڵەمڕەوی عوسمانی و سەفەوی قاجاریدا بوون. بەڵام بەبەراورد لەگەڵ تورک و فارس و تەنانەت عەرەبیشدا، کاریگەریەکانی ڕێنیسانس و ڕۆشنگەری لەسەر کورد کەمتر بوو. لەلایەکەوە کورد بەهۆی ئەوەی ناڕاستوخۆ لە ژێر کاریگەری مۆدێرنەتەدا دەبێت، ئەو ئامادەی تێدا نییە کە تەوزیفی کاریگەریەکانی بکات. لەلایەکی دیکەشەوە ئەوانی دیکە بە تایبەتی تورکە عوسمانیەکان ڕاستوخۆ لە پەیوەندی و ململانێدا بوون لەگەڵ ئۆروپا. کاریگەریەکانی ڕێنیسانس و ڕۆشنگەری لەسەر ئەوان بەرادەیەک بوو کە بە ئاسانی توانیان تەوزیفی بکەن بۆ هێشتنەوەی باڵادەستی تورک و پاشەکشەکردن بە کورد و سیستەمی میرنشینی و سەپاندنی داگیرکاری و حکومڕانی ڕاستوخۆ بەسەر کوردستاندا. سێ هۆکاری سەرەکی لە پشت ئەم بریارەی عوسمانیەکانەوە بوو. یەکەم، ڕێکەوتنامەی ئەرزڕۆم لە 1823 کە کۆتایی بە کێشەی سنووری نێوان قاجاریەکان و عوسمانیەکان هێنا. چارەسەری کێشەی سنووری نێوان ئەم دوو ئیمپراتۆریەتەش لەلایەکەوە پێویستی هەبوونی سیستەمی میرنشینی لای عوسمانیەکان کەم کردەوە. تا ئەوسا میرنشینەکان وەک هەرێمێکی ناوبڕ حکومڕانی عوسمانی و ناوچە تورکنشینەکانی لە هەڕەشە و مەترسی قاجاریەکان دەپاراست. ڕێکەوتنامەکە ئاشتی نێوان قاجاریەکان و عوسمانیەکانی تا ڕادەیەکی زۆر دابین کرد و مەترسی و هەرەشەکانی قاجاریەکانیشی لەسەر حکومڕانی عوسمانیەکان کەم کردەوە. سەرنجام لە ڕوانگەی عوسمانیەکانەوە میرنشینەکان چیتر ئەمڕۆ لە قەڵغانیەیان نەدەبینی. لەلایەکی دیکەوە ڕێکەوتنامەکە هەلی ئەوەی بۆ عوسمانیەکان ڕەخساند تا تەرکیز بکنە سەر کاروباری ناوخۆییان و سەپاندنی حکومڕانی ڕاستوخۆش بەسەر کوردستان و کۆتایی هێنان بە میرنشینەکان. هۆکاری دووەم پاشەکشەی عوسمانیەکان بوو لە میسر و لە وڵاتانی دیکەی بەڵقان. لە 1821 یونانیەکان شۆڕەشی ڕزگاری لە دژی تورکە عوسمانیەکان دەست پێ دەکەن و لە 1829 وڵاتەکەیان ڕزگار دەکەن و لە 1832 شانشینی یونان دادەمەزرێنن. کۆتایی قەڵەمڕەوی و داگیرکاری عوسمانیەکان لە وڵاتانە بە مانای کەمبوونەوەی داهاتی عوسمانیەکان بوو کە باج و خەراجی ئەم وڵاتانە بەشێکی سەرەکی پێکدەهێنا. بۆ قەرەبووکردنەوەی ئەمەش عوسمانیەکان پێویستیان بە سەرچاوەی داهاتی دیکە هەبوو. تا ئەو کاتەش نەڕاستوخۆ و لە ڕێ میرنشینەکانەوە تەنها بەشێکی کەم لە باج و خەراجی کوردستان دەچووە خەزینەی سوڵتان. لێرە بەدواوە پێویست بوو کە سەرجەم باج و خەراجی کوردستان ڕاستوخۆ بچێتە ئەو خەزینەیە. بۆ ئەمەش دەبوایە میرنشینەکان بڕوخێنن و کۆتایی بە سیستەمی میرنشینی بێنن. هۆکاری سێەم دەرکەوتن و هەڵکشان و باڵادەستی ئۆروپا بوو. هەڵکشان و باڵادەستیەک کە زادەی جێکەوتنی سیستەمی وێستڤالیا و سەرکەوتنی شۆڕەشی فەرەنسی
1789 تا 1799 و شۆڕەشی پیشەسازی 1760 تا 1840 بوو. ئەمانە وەرچەرخانی ڕیشەیی لە هاوسەنگی هێز و سیستەمی حکومڕانی و سنووری قەڵەمڕەوی دروست کرد. دەوڵەتی عوسمانی لە پێناومانەوەدا دەبوایە لە هەندێک بواردا شوێن پێ ئۆروپیەکان هەڵبگرێت و پرۆسەیە مۆدێرنەتە لە ناوماڵی خۆیدا ئەنجام بدات. ئەم پرۆسەیە کە بە تەنزیمات ناسراوە بەکردەوە لە 1839 دەست پێ دەکات و لە 1879 کۆتایی دێت. یەکێک لە ئامانجەکانی تەنزیمات بە مەرکەزیکردنی سیستەمی حکومڕانی بوو. لە پرۆسەی تەنزیماتدا عوسمانیەکان دەستیان برد بۆ سەپاندنی سیستەمی باج، حکومڕانی ڕاستوخۆ، سەربازگری، سیستەمی میلەت واتە پۆلینکردن لەسەر بنەمای ئاین نەکنەتەوە، تەبەنیکردنی یاسای سزای فەرەنسی و داهینانی دادگای نیزامی. عوسمانیەکان هەوڵیاندا ئەم ریفۆرمانە بەسەر وڵات و نەتەوەکانی ژێر قەڵەمڕەوی خۆیاندا لەوانەش کوردستان بسەپێنن. بۆ ئەو مەبەستەش دەبوایە داگیرکاری و حکومڕانی ڕاستوخۆ بەسەر کوردستاندا بسەپێنن و سیستەمی میرنشینی کۆتایی پێبێنن. هەردوو میرنشینی سۆران و هەکاری لە 1835دا ڕوخێنران و بوونە یەکەم قوربانی پرۆسەی داگیرکاری ڕاستوخۆی تورکە عوسمانیەکان. بەدوای ئەوانیشدا عوسمانیەکان میرنشینی بادینان لە 1843دا دەڕوخێنن. بەڕوخاندنی میرنشینی بۆتانیش لە 1847 و هەرەسەهێنانی میرنشینی ئەردەلان لە 1867دا سیستەمی میرنشینی بە تەواوی لە کوردستاندا کۆتایی دێت و داگیرکاری ڕاستوخۆی کوردستان لەلایەن قاجەرەکان و عوسمانیەکانەوە دەست پێ دەکات. ئەگەر سیستەمی میرنشینی و حکومڕانی میرەکان تا کۆتاییەکانی سەدەی 19 و گەیشتنی ئۆروپیەکان بە ناوچەکە بەردەوام بووایە، ئەوە ئەگەرێکی زۆر هەبوو کە خودی ئەو میرنشینانە ڕەنگە بەهێزترینەکەیان ببوایەتە کڕۆکی دامەزراندنی دەوڵەتی کوردستانی. لە ڕاستیدا میرەکانی کوردستان هەر لە پاشای کۆرا و بەدرخانیەکان تا بابانیەکان کەم تا زۆر پەیانە بەم وەرچەرخانە ریشەییانە بردبوو کە پێشتر ئاماژەیان پێکرا و دەیانزانی کە وەرچەرخانەکە چارەنووسی میرنشینەکانیان دەخاتە بەردەم دووریانی هەڵی سربەخۆیی و دەوڵەت بوون یان مەرگ و لە ناوچوون. هەوڵی هەریەک لە بەدرخانیەکان بە پلەی یەکەم و پاشای کۆرا و بابانیەکان بە پلەی دووەم لە 2 ساڵەکانی تەمەنی میرنشینەکانیان زیاتر لە ژێر کاریگەری ئەم وەرچەرخانانەدا بوو. پێدەچێت بەدرخانیەکان و میری سۆران و بابانەکان لە ژێر کاریگەری ئەزموونی محەممەد عەلی پاشای میسردا بوون. محەممەد عەلی لە 1805 تا 1848 حکومڕانی مسر بوو و تا ڕادەیەکی زۆر میسری لە قەڵەمڕەوی و داگیرکاری تورکە عوسمانیەکان ئازاد کردبوو. بەهۆی درەنگەکەوتنی هەنگاوەکانیان بۆ سربەخۆیی و پەرتەوازایی و دابراوی هەوڵەکانیان لەلایەک و لەلایەکی دیکە لەبەر زووتر و چاکتر ئامادەی عوسمانیەکان بۆ کۆتایی هێنان بە سیستەمی میرنشینی و باڵادەستی سەربازی و ئەمڕۆییان خەونی میرنشینەکان بۆ سربەخۆیی نەهاتە دی. سەرنجام هەمویان لەسەر دەستی عوسمانیەکان ڕۆخێنران. ڕۆخانی میرنشینەکان یەکێک لە گەورەترین کارەسەتەکانی مێژووی چەند سەدەی ڕابردووی کووردە. کارەساتێک کە هەم هەڵ و بوار و ئیمکان هەم عەقڵ و خواستی سربەخۆیی تا ڕادەیەکی زۆر لەبار برد. کە وای کرد کورد تا ئێستاش نەتوانێت سوود لەو هەڵانە وەربگرێت کە بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆیی هاتوونەتە پێش. هەڵە زێرینەکان بۆ چوونە ناو مێژوو. لە نێوان 1880 تا 1920 لانی کەم 3 جار کوردستان هەڵی ئەوەی بۆ ڕەخسا کە بە فەرمی وەک وڵاتێکی سربەخۆ ببێتە بەشێک لە سیستەمی وێستفالیا، واتە سیستەمی دەوڵەتی سربەخۆی نەتەوەی. جاری یەکەم هەوڵێکی ناوخۆیی بوو. لە 1880دا کورد کەوتە بەردەم یەکێک لە چارەنووساسترین هەڵی دامەزراندنی دەوڵەتی کوردستانی، هەڵێک کە لەسەر دەستی شێخ عوبەیدڵڵای نەهری کە وەک کەسایەتێکی کاریزمایی و کارکتەرێکی نەتەوەیی
هەروەها بەهۆی زیاتر ئەشنابوونی ئەو زاتە بە ئاڵوگۆڕەکانی ئەوروپا هاتە ئاراوە. ئەو بە ئامانجی دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی سربەخۆ هێزێکی گەورەی پێکهێنا و زۆربەی خاکی کوردستانی ژێردەستی قاجاری و عوسمانی هەر لە مەهابادەوە تا دیاربەکر خستە ژێردەسەڵاتی خۆی. جیهانبینی و هەوڵەکانی شێخ عوبەیدڵڵا لە سەر سێ پایە دامەزرابوون. یەکەم، کوردستان وڵاتێکی جیاواز و سربەخۆیە لە وڵاتی تورک و عەجەم، بۆیە دەبێت لە ڕووی ئیداری و حکومڕانیشەوە جیاواز و سربەخۆ بێت. دووەم، نەتەوەی کورد هەم ئاین هەم کەلتوری جیاوازە لە عەرەب و تورک و فارس، بۆیە دەیەوێت سربەخۆ لەوان بژیت. سێیەم، سێ سەنتەری پیرۆز لەسەر ئاستی جیهانی ئیسلامیدا هەن کە لە دەوری سێ خانەوادەی پیرۆز دامەزراون، ئەوانیش خانەوادەی شەریفەکان لە مەککە، خانەوادەی ئەلعوسمان لە ئەستەمبول لەگەڵ خانەوادەی شێخانی نەهری لە کوردستان. دەوڵەتە کوردستانیەکەی شێخی نەهری کە تێکدانی سیستەمی حکومڕانی ئەمپراتۆری و دروستکردنی ناهاوسەنگی لێکەوتەوە، پێشینەیەکی نەخوازراو بوو بۆ ناوچەکە. سیستەمێک کە بۆ سەدان ساڵ هەر لە سێ ئەمپراتۆری رووسی و عوسمانی و قاجاری سەفەوی ڕایان گرتبوو. بۆیە پێکهێنانی هاوپەیمانی لە نێوان هەر سێ هێزە هەرێمیەکە لە دژی ئەو دەوڵەتە ساوایە و لە ناوبردنی شتێکی چاوەڕوان کراو بوو. هەوڵی دووەم، حکوومەتی یەکەمی حکومڕانیەکەی مەلیک مەحموود کە لە تشرینی یەکەمی 1918 بە هاوکاری ئینگلیز دادەمەزرێت. هەرچەندە ئەم حکومڕانیە سنووردار و تەمەن کورت بوو، بەڵام شانسی ئەوەی هەبوو کە ببێتە ناوکی دەوڵەتێکی کوردستانی لەبەر چەند هۆکارێک. یەکەم، ئەم حکومڕانیە لە سەروبەندی هەرسهێنان و هەڵوەشانەوەی خلافەتی عوسمانیەکان و پاشەکشەی تورکەکان بوو لە کوردستانی باشوور. لە ئانوساتی هەڵوەشانەوە و پاشەکشەی هێزەکانی دەوڵەتی داگیرکەر هەمیشە بۆشاییەکی ئیداری دروست دەبێت. لەم دۆخەدا هەر جۆرە ئیدارەیەک چاکیان خراپ، مۆدێرنیان تەقلیدی، شانسی مانەوە و سەرپێکەوتن و فراوانبوونی هەیە. دووەم، مەلیک مەحموود ڕەنگە دیدگایەکی ڕۆشنی نەبوو بێت لەسەر ئیدارە و دامەزراوە مودێرنەکان، بەڵام ڕۆیایەکی ڕۆشنی لە سەر مافی چارەنووس و شێوازی پیادەکردنی مافەکەی هەبوو. تێگەیشتنی ئەوە بۆ مافی چارەنووس بۆ کورد لەسەر بنەمای خاڵی 12 بەیاننامە 14 خاڵیەکەی وۆدرۆ وێلسن سەرۆکی ئەمریکا بنەمای دانابوو. وێلسن لە 8 کانونی یەکەمی 1918دا نەخشەرێگایەک لە بەیاننامەیەکدا دەخاتە ڕوو کە تایبەت بوو بە داڕشتنەوەی نەخشەی جیهان و پەیوەندی وڵاتان لە دوای جەنگی یەکەمی جیهانی. پاڵپشت بە خاڵی 12 بەیاننامەکە ئەو پێداگری لەسەر مافی ئەو نەتەوانە دەکات کە هێشتا لە ژێردەسەڵاتی عوسمانیەکاندان بۆ بڕیاردان لەسەر مافی چارەنووسیان و دامەزراندن و گەشەپێدانی سیستەمی ئۆتۆنۆمی تایبەت بە خۆیان. شێوازی پیادەکردنی ئەو مافەش لای مەلیک مەحموود لە دامەزراندنی مەملەکەتی جنوبی کوردستاندا لە ژێر حکومڕانی ئەودا دەردەکەوت. سێم، مەملەکەتی جنوبی کوردستان 2 ساڵ پێش دامەزراندنی مەملەکەتی عێراقی عەرەبی دامەزرا. ئەوسا نەکیانێک هەبوو بە ناوی دەوڵەتی عێراقی و نە کوردستانیش بە دیفاکتۆ بوو بەیان بە فەرمی بەشێک بوو لە عێراق. نەهێشتا بەریتانیاش بەڵێنی لکاندنی کوردستانی بە دەوڵەتە چاوەڕوان کراوەکەی عێراقدا بوو بە عەرەبەکان. چوارەم، مەلیک مەحموود حکومڕانیەکەی خۆی بە ڕەزامەندی و هاوکاری بەریتانیەکان دامەزراند کە لەو سەردەمەدا داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستی ئەواندا بوو. بەڵام پێچەوانەی ئەو چاوەڕوانی و زەمینە لەبارە بۆ دەوڵەتی کوردستانی باشوور لە حوزەیرانی 1990دا ئینگلیز شکستی بە حکوومەتەکەی مەلیک مەحموود و هەوڵەکانی ئەو بۆ دامەزراندنی مەملەکەتی باشووری کوردستان هێنا. دەرەنجام گەلی کوردستانیش لەوەدا شکستی هێنا کە بچێتە سەر نەخشەی سیستەمی نوێی جیهانی و ناو مێژووی مودێرنەتە. هاوکات و هاوتەریب لەگەڵ هەوڵەکەی مەلیک مەحموود بۆ دامەزراندنی مەملەکەتی جنوبی کوردستاندا، کورد لە هەوڵێکی دیکەی جددی، بەڵام ئەم جارەیان لە دەرەوەی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا کار بۆ دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی دەکات. لەم هەوڵەدا شەریف پاشای خەندان بە هاوکاری کۆمەڵەی تەعالی و تەرەقی کوردستان نوێنەراتی نەتەوەی کورد لە کۆنگرەی ئاشتی پاریس دەکات.
لە سەرەتای 1990دا تا سەرەتای 1920 کۆنفرانسێکی هەمەلایەنە لە پاریس بەسترا کە بە کۆنگرەی ئاشتی پاریس ناسراوە. لەو کۆنگرەیەدا نوێنەری 32 وڵات وەنەتەوە بەشدار بوون. لە ناویشیاندا شەریف پاشای خەندان وەک نوێنەری کورد بەشدار بوو. ئەم بەشداریەی شەریف پاشا یەکێکە لە ساتە هەرە چارەنووس سازەکانی نەتەوەی کورد، چونکە ئەمە یەکەم و دوجار بوو کە کورد وەک نەتەوە بە نوێنەرێک لە سەرمێزی گفتوگۆی دەوڵەتەکان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی ئامادە بێت. هاوکات کۆنگرەکە هێلایەنە سەرکەوتووەکانی شەڕی جیهانی بوو. کڕۆکی بەرنامە و کارنامەی کۆنگرەی ئاشتی پاریس جگە لە داڕشتنەوەی جیهان بە گوێرەی بەرژەوەندی هاوپەیمانە براوەکان دامەزراندنی کۆمەڵەی گەلان و ئاشتی وەرێکەوتنیش بوو لەگەڵ لایەنە دۆڕاوەکانی جەنگەکە. ئەم کۆنگرەیە زیاتر سەپاندنی مەرج و خواستی هاوپەیمانان بوو بەسەر عوسمانیەکان کە یەکێک بوو لە دۆڕاوەکانی جەنگی یەکەمی جیهانی. سەرنجام نەخشە و سیستەمی نوێی جیهانی و ئاراستەی ڕووداوەکانی سەدەی 20 لەسەر مێزی ئەم کۆنگرەیە داڕێژران. لە پاڵ ئەمانەدا بەشداری کورد لەم کۆنگرەیەدا بە مانای دیاریکردنی چارەنووسی کورد و جێکردنەوەی لەسەر نەخشە تازەکەی جیهان بوو. ئەنجامی ئەم بەشداریە سنووردارەی کورد ڕۆشن و پربەرهەم بوو کە لە پەیماننامەی سیڤەردا بە تایبەتیش لە بەندەکانی 62 و 63 و 64دا دەردەکەوت کە بە ئاشکرا ڕێگا بۆ دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی خۆش دەکات. هەرچەندە سیڤەر لە ئابی 1920 دەبەسترێت، بەڵام بە درێژکراوەی کۆنگرەی ئاشتی پاریسدا دەنرێت، بە تایبەتیش لەو بەرگانەی کە پەیوەستە بە پرسی کورد. هێلە گشتیەکانی ئەم چەند بەندەی سیڤەر دەرحەق بە چارەنووسی کوردستان لەلایەن شەریف پاشاوە پێشنیاری کۆنگرەی ئاشتی 1990 کرابوون. سیڤەر هێڵی جیاکەرەوە. لە ساتەوەختی کۆنگرەی ئاشتی وە سیڤەردا بۆ یەکەم جار و دوجار کوردستان خرایە سەر نەخشەی جیهان. کورد هەم توانای دیاریکردنی چارەنووسی خۆی و هەم شانسی هاوتابوونی لەگەڵ نەتەوە و وڵاتە سەرفرازەکان لە دامەزراندنی دەوڵەتی نەتەویدا هەبوو. بە کورتی کورد لە ڕێگەی فراهەمکردنی مافی دامەزراندنی دەوڵەت لە ڕێی پەیماننامەیەکی ناودەوڵەتیەوە دەواازەیەکی بۆ چوونە ناو مێژوو بۆ واڵا دەکرێت. مێژووی دەوڵەتداری و مێژووی مودێرنەتە بە هەر سێ پایە سەرەکیەکەی: سەروەری و دەوڵەتسازی و نیشتیمانسازی نەتەوەسازی. لە سیڤەردا کورد نەتەوەیە، هاوکۆفی عارەب و نەتەوەکانی دیکەیە کە هێشتا نەبوونە خاوەنی دەوڵەت. لەو ساتەوەختەدا کوردیش هاوشێوەی ئەو نەتەوانە لە سەر نەخشەی جیهانە و خاوەن وڵاتی خۆیەتی مافی چارەنووسی هەیە و کاندیدە بۆ بەدەوڵەت بوون. بەواتایەکی دیکە لەو بەرگە زەمەنیەی سەدەی 20دا دەواازەی چوونە ناو مێژوو لە بەردەم کورد کرایەوە. ئەو بەرگە زەمەنیە کە تەنها 3 ساڵە لە 1920 دەست پێ دەکات و لە 1923 کۆتایی دێت. کورد هەڵی دیاریکردنی چارەنووسی خۆی و چوونە ناو ئەو سیستەمە جیهانیەی بۆ دەرەخسێ کە لە پاریس و سیڤەردا تانۆپۆکەی داڕێژراون. واتە کورد دەواازەی سەروەربوون و دەوڵەتبوونی بۆ واڵاکرابوو. ئەگەر وشیاری و ئامادەیی هەبووە دەیتوانی بەرەو دەوڵەت بوون هەنگاو بنێت. بەڵام لەو هەڵەمێژوویەدا کورد نەئامادە و بێئاگایە. لە تەمووزی 1923دا لە لۆزان دەوڵەتی تورک فرسەت دێنێت و بەرێکەوتن لەگەڵ هاوپەیماناندا دەواازەکە بەڕووی کورددا دادەخات. لە دوای سیڤەر و لە سیستەمی نێودەوڵەتیدا کورد چیتر نەتەوە نییە و دەبێتە کەمینە، یان چاکتر بڵێن بە کەمینە دەکرێت و لەسەر نەخشەی جیهان لا دەبرێت. خاوەندارێتی نیشتیمان لە دەست دەدات و مافی چارەنووس و مافی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی لێ دەسێنرێتەوە. ئێستا کورد لە دەرەوەی مێژوودایە. زەمەنی ئەو ئێستایە سەدەیەکە. لە سیڤەرەوە دەست پێ دەکات و درێژ دەبێتەوە تا ئەمڕۆ.
ئەوەی ڕۆژێ کورد ئەو ئامادەیەی نەبوو کە بڕیار لە چارەنووسی خۆی بدات. ماوەی 100 ساڵە ئەوانی دیکە بڕیار لە چارەنووسی دەدەن. کورد ئامادەی نەبوو کە مێژووی خۆی بنووسێتەوە. ماوەی 100 ساڵە لە ناو مێژووی ئەوانی دیکەدا بە دوای خۆی دەدەگەڕێت. کورد ئامادەی ئەوەی نەبوو کە بە زمانی خۆی بنووسێت. ماوەی 100 ساڵە بە ناچاری بە زمانی ئەوانی دیکە دەنووسێت. کورد نەیتوانی خاوەندارێتی لە خاک و وڵاتی خۆی بکات. ماوەی 100 ساڵە ئەوانی دیکە خاوەندارێتی خاک و وڵاتەکەی دەکەن. کورد هەوڵی نەدا خاوەنداری لە کوردستان وەک نیشتیمانێکی تایبەت بە خۆی بکات. ماوەی 100 ساڵە وەک بێگانەیەک لەسەر نیشتیمانی خۆی کە کراوە بەهێ ئەوان دەژیت. کورد دەستی بۆ پرۆسەی دەوڵەتسازی و نیشتیمانسازی نەبرد. ماوەی 100 ساڵە لە ناو پرۆسەی دەوڵەتسازی و نیشتیمانسازی ئەوانی دیکەدا وردوخواش دەکرێت. کورد نەیتوانی پێ بنێتە ناو دنیای مودێرنەتە. ماوەی 100 ساڵە پێی کوت و بەندە تەقلیدیەکانە. بە کورتی ئەوەی ڕۆژێ کورد ئەو ئامادیەی تێدا نەبوو بچێتە ناو مێژووەوە، ماوەی 100 ساڵە لە پێش دەواازەکانی مێژوودا چاوەڕوان دەکات و هێشتا لە دەرەوەی مێژوودایە. سیڤەر هێڵی جیاکەرەوەی نێوان دوو قۆناغە لە مێژووی کورد و لە مێژووی خۆرهەڵاتی ناوەڕاست. قۆناغی یەکەم پێش مودێرنەتەیە کە قۆناغی ئەمپراتۆریەتە. لەوێدا خەیڵەکان، والی و دەربەگەکان و خەلیفە و سوڵتان و میر و شێخ سەروەرن و سێبەری پیرۆزن لەسەر زەوی. خێڵ و عەشیرەتەکان، مەزهەب و ئاینەکان یەکە گەڵی کۆکەرەوەن. لەوێدا دڵسۆزی و گوێڕایەلی بۆ سوڵتان و ئاین و خێڵە. حوجرە و فەقێ و مزگەوت، زانستە شەرعیەکان، سەرچاوەی معریفە و ڕوبەری پەروەردە و شارستانی ئەو قۆناغن و شەرع و دیوانی خێڵ و تەکیە و عورف و عاداتی باو کۆمەڵگارێک دەخەن و ئەرک و ماف و سنووری ئازادیەکانی تاک دیار دەکەن و دەپارێزن. لەم قۆناغەدا ئابووری شوانکارەییە. دراو یەکەیەکی لاوەکی مامەڵەیە و کاڵەکان ڕاستوخۆ ئاڵوگۆڕ دەکرێن. ناوچەوە خێڵ و دێهاتە دابراوەکان لە ڕێگەی تەتەر و پشتە وەڵاغەوە لە پەیوەندیدان. قۆناغی دووەمیش مودێرنەتەیە کە لەسەر بنەمای سیستەمی وێستڤالیا داڕێژراوە. قۆناغی دەوڵەت نەتەوەکان و پەرلەمان و حکوومەتە هەڵبژێردراوەکان و سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرەکانە کە وڵات و نەتەوەکان سەروەر و پیرۆزن. نیشتیمان و نەتەوە یەکەیەکی کۆهەستە و پەیوەندی تاکوە دەوڵەت پەیوەندیەکی ڕاستوخۆیە و دڵسۆزی و ئینتیماش بۆ نیشتیمان و نەتەوەیە. خوێندنگا و مامۆستا و زانکۆوەکان و زانستە سەردەمیەکان سەرچاوەی معریفە و ڕوبەری پەروەردە و شارستانی ئەم قۆناغن. دستور و یاسا و دادگا و پۆلیس و ئەسایش کۆمەڵگارێک دەخەن و ئەرک و ماف و سنووری ئازادیەکانی تاک دیاری دەکەن و دەپارێزن. لەم قۆناغەدا ئابووری و بازرگانی ئالۆز و فراوان و هەمەلایەنن و لە فۆرمی سەرمایەداری و لیبرالدایە. دراو یەکەی بازرگانی و ئاڵوگۆرە و هەناردەکردن و هاوردەکردن وڵاتان بەیەکەوە دەبەستێتەوە و کۆربەند و جەمسەر و هاوپەیمانی ئابووری و بازرگانی و بەرژەوەندی هاوبەش و تێکەڵبوون و پشبەیەک بەستن دروست دەبن و گەشەکردنی هۆکارەکانی گەیاندن دنیا دەکاتە گوندێکی پچکۆلە. لە دوای سیڤەر کورد پێیەکی لە قۆناغی یەکەمدا جێدەمێنێت و بواری بۆ ناڕەخسێ بە تەواوی بچێتە قۆناغی دووەمەوە. بەمانەوەی لە قۆناغی یەکەمدا کورد دەخرێتە دەرەوەی مێژووەوە. بەڵام لە هەناوی ئەو دەوڵەت و نەتەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست دەکرێن دەمێنێتەوە و لە شەڕیمان و مردندایە. بەمەش لە زۆربەی ئەو دەستکەوت و گەشەکردن و مافانە بێبەش دەکرێت کە نەتەوەکانی دیکە لەو 100 ساڵەدا بەگەیشتنیان بە قۆناغی دووەم لێ بەهرەمەند و سوودمەند بوون. بە کورتی کورد دەخرێتە دەرەوەی مێژوو. لە دەرەوەی مێژوو ماناکانی کێشە و ئاریشەکانی. لە چەند بەرگەی دادێ هەوڵدراوە لە سێ ئاستا لە پرسیبوونی کورد لە دەرەوەی مێژوودا بگەین: نێودەوڵەتی، ناوچەی عێراق، ئێران، تورکیا و سووریا و ناوخۆی کوردستان. لەسەر ئاستی نێودەوڵەتیدا تیشک دەخرێتە سەر ئەو دۆخوزەمینیەی کە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان سیستەمی جیهانی و کەلتوری و کۆمەلگای نێودەوڵەتیدا هەبووە و هەیە و بۆتە هۆی هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا.
لەسەر ئاستی ناوچەیی ئەو چوار دەوڵەتەی کە کوردستانیان پێوەڵکێنراوە لێرە بەدواوە چوار دەوڵەتەکە. گەنگەشەی ئەوە دەکرێت کە چۆن چوار دەوڵەتەکە هەم بە هاوکاری یەکدی و هەم بەجیا بەردەوام کاریان لەسەر هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوو دەکردووە. لەسەر ئاستی کوردستانیش ئەوە ڕوون دەکەینەوە کە بوون لە دەرەوەی مێژوودا چ جۆرە کۆمەلگایەک و چ جۆرە کارکتەرێکی کوردی دروست کردووە. کۆمەلگا و کارکتەرێک کە هەم لەگەڵ دۆخی مانەوە لە دەرەوەی مێژوودا هەڵبکات و دەست و پەنجەی لەگەڵدا نەرم بکات، هەم هەوڵی چوونە ناو مێژوو بدات. کۆمەلگایی نێودەوڵەتی و هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. یەکەم دەرئەنجامی ڕاستوخۆی لە دەرەوەی مێژووبوونی کورد نەئامادەگیەتی لە ناوەندە نێودەوڵەتیەکان و خستنە دەرەوەی کورد و کوردستانە لە نەخشەی جیهاندا. بوونی کورد لە دەرەوەی مێژوو سنوورەکانی نەبوونی نوێنەرایەتی کورد و نەناساندنی کوردستان وەک دەوڵەتێک تێدەپەڕێنێت و دەگاتە خانەی تابووبوون و یاساخبوونی نافەرمی ئەو چەمکانە لە دیبەیت و دۆکیومێنتە نێودەوڵەتیەکاندا. تا ساتەوەختی سیڤەر کەم نەخشەی فەرمی و نافەرمی تایبەت بە خۆرهەڵاتی ناوەڕاست هەیە کە ناوی کوردستانی لەسەر نەبێنرێت. نێردە فەرمیەکان، گەڕیدەکان، مزگێنی دەرەکان و مێژوونووسەکان بەردەوام وەکنەتەوە و وڵاتێکی جیاواز مامەلەیان لەگەڵ کورد و کوردستاندا دەکرد. بەڵام لە 100 ساڵی ڕابردوودا کورد و کوردستان بە شێوەیەکی گشتی لە یادوەری و گێرانەوەی ڕۆژهەڵاتناسەکان و نێردە فەرمیەکانی وڵاتان و راپۆرتە ئاشکراکانی باڵیۆزخانە و کۆنسوڵخانەکاندا دەسڕێتەوە. تا سیڤەر چەمکگەڵی وەک کوردستان، کوردستانی شیمالی و کوردستانی جەنوبی یان کوردستانی سەنتەر، کوردستانی عوسمانی و کوردستانی ڕۆژهەڵات، کوردستانی بێرژیا لە نەخشە و ئەدەبیات و یاداشتەکانی گەڕیدا ڕۆژهەڵاتناسەکان، نێردەی کەنیسە و حکوومەتەکان، حاکمەکانی بەریتانیا و فەرەنسا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە گفتوگۆی فەرمی نێوان لایەنەکاندا لە فۆرم و دارشتەی جیاجیا بەردەوام دەبینران. بە پێچەوانەوە لە 1920ەوە تا 2020 ناوی کورد وەک نەتەوەیەک و کوردستانیش وەک وڵاتێک لەسەر نەخشە و لە ناو ئەدەبیات و راپۆرتەکاندا بەگشتی دەسڕێتەوە و نامێنێت. ڕەنگە راپۆرتی کۆمەڵەی گەلانی ساڵی 1925 تاکە ڕێزپەڕێک ئیستیسنایەک بێت. تاکە ڕێزپەڕێک چونکە لەم راپۆرتەدا کورد وەک کارکتەرێکی سەرەکی، هەلبەت کارکتەرێکی بەرکار و ناکوردستانی، بەردەوام ناوی دووبارە بۆتەوە. راپۆرتەکە هێلی نێوان دوو مێژووە، چونکە لەوێ بە فەرمی هەم پرسی دەوڵەتی کوردی گۆرە و شار دەکرێت و هەم وەک باڵاترین و فەرمیترین دەستگای نێودەوڵەتی ئەو سەردەما بەکردەوە بریار لەسەر سڕینەوەی کوردستان وەک وڵات لەسەر نەخشەی جیهان دەدات. بۆیە راپۆرتی کۆمەڵەی گەلانی ساڵی 1925 شایەنی هەڵوێستکردنە و لە بەشەکانی داهاتوودا تیشکی زیاتری دەخرێتە سەر. ئەمژرێ دەرناکەوین شۆڕشبان گەلی شۆڕشکەر ئەمژرێ دەرناکەوین شۆڕشبان ئەمژرێ دەرناکەوین چەندان ببین زم و زۆر ئەولەبی چەرخا جیهانی گەهل جێرن گەهل ژۆر. بە کۆلۆنیزە نەبوونی کوردستان، گرفتی سەرەکی کوردستان بە کۆلۆنیزە نەبوونیەتی ئەنکۆلۆنایزد لەلایەن زلهێزە داگیرکەرەکانی ئەو سەردەما بەریتانیا و فەرەنسا. هەرچەندە کۆلۆنیالیزم لە گوتاری چەپ و ناسیۆنالیستەکانی تورک و عەرەب و فارسدا وەک ئیمپریالیزم دەناسرێت کە مانایەکی نەرێنی داگیرکاری دەبەخشێت، بەڵام بە کۆلۆنیزە نەبوونی کوردستان یەکێک لە فاکتەرە هەرە سەرەکیەکانی مانەوەی کووردە لە دەرەوەی مێژوو و بێبەشکردنیەتی لە دەوڵەتی سربەخۆی خۆی. کەرکووک لە باشووری کوردستان لە کاتی جەنگی یەکەمی جیهانیدا بۆ ماوەیەک لەلایەن بەریتانیەکان داگیر کرا و هەندێک شاری باکووریش لەوانە غازیعنتاب و مارەش لەلایەن فەرەنسیەکانەوە دوای جەنگەکە داگیر کران.
بەڵام داگیرکردنی کەرکووک هێندە درێژخایەن نەبوو تا بچێتە قالبی کۆلۆنیزەکردنەوە. بەریتانیەکان لە پێش وەستانی شەر و بە دیاریکراوی لە 7 ئەیاری 1918دا کەرکووکیان داگیر کرد. بەڵام نەیانتوانی لە ناوچەکە بمێننەوە و دوای 2 هەفتە کەرکووکیان چۆڵ کرد و دوای ئاگربەستی مۆدرۆس گەڕانەوە شارەکە. شارەکانی باکووریش لە دوای ڕاگررتنی جەنگی یەکەمی جیهانی و ئاگربەستی مۆدرۆس بوو کە نەدەچووە خانەی کۆلۆنیالیزم تا هیچ ئیلتیزامێک بخاتە سەرهێزە کۆلۆنیالیستەکان فەرەنسا و بەریتانیا. ڕۆژاوای کوردستان تاکە شوێنێکی کوردستانە کە ڕاستەوخۆ کەوتە ژێر حکومڕانی فەرەنسیەکان، بۆیە دەچێتە قالبی کۆلۆنیزەبوونەوە. بەڵام ڕۆژئاوا لەو ڕۆژگارانەدا لە دۆخێکی وادا نەبوو کە خۆی وەک وڵاتێکی جیاواز و سربەخۆ یان هەرێمێکی سربەخۆ مامەڵە لەگەڵ فەرەنسیەکاندا بکات. فەرەنساش ئەو ئامادەیەی نەبوو کە دەستکەوت و پێگە کۆلۆنیالیستیەکەی دابەش و ئالۆز بکات. هۆکاری ئامادەنەبوونی ڕۆژاوا هێ ئەوە نەبوو کە خۆی بە بەشێک لە سووریا بزانێت، بەڵکو ئەوە بوو تازە لە جەستەی دایک واتە باکووری کوردستان دابڕابوو و هێشتا وەک کوردی بنخەت خۆیان دەناساند و باکووریشیان بەسەر خەت. خەت لێرەدا ئاماژەیە بۆ هێڵی شەمەندەفەر کە بەو دەڤەرەی کوردستاندا تێپەڕیوە و دوای هاتنی فەرەنسیەکان و دروستکردنی قەوارەی سووریا ئەم هێڵە کرایە سنووری نێوان تورکیا و سووریا. هێڵەکە بەناو شار و شارۆچکەکانی باکووردا تێدەپەڕی، لەوانش جەزیرە، دەرباسیە، نووسەیبین، جەیلان پەنار و مورشید پەنار. هەندێک لە گەڕەکەکانی یەک شار یان شارۆچکە دەکەوتنە سەرووی هێڵەکە و هەندێکیش خوار بنهێڵەکە. ئەوانەی خوار بنهێڵەکە خرانە سەر سووریا و ئەوانەی سەرووی هێڵەکەش وەک بەشێکی باکوور هێڵرانەوە. دابشکردنی کوردستان لێرەدا دابشکردنی گەڕەکەکانی یەک شار و ئەندامانی یەک ماڵبات دەبێت. گەڕەکەکانی جەزیرەی بنخەتی شەمەندەفەر بە دیوی ڕۆژاوادا دەبێتە مالیکیە دەرباسیە، بە دیوی باکووردا دەبێتە شەنیوەرد. نووسەیبین لە ڕۆژاوا دەبێتە قامیشلی و جەیلان پیناریش دەبێتە سەرێکانیە، مورشید پەناریش دەبێتە کۆبانێ. چەمکی بنخەت و سەرخەت بۆ ڕۆژئاواییەکان هاوتای سنوور نەبوو، بەو مانایە بوو کە هێشتا خۆیان وەک بەشێک لە باکوور دەناساند و شتێک بەناوی پارچەیەکی جیاوازی کوردستان لە خەیاڵی ڕۆژئاواییەکاندا هێشتا جێگیر نەبوو بوو. جگەلەوە ڕۆژاوا چونکە بەدەر لە ویستی خۆی لە جەستەی باکوور جیاکرایەوە. ناوچە کوردستانیەکان درێژکراوەی جوگرافی یەکدی نەبوون و هەر سێ ناوچەی جەزیرە و کۆبانێ و عەفرین وەک سێ ناوچەی دابراو لە یەکدی وابوون و سەرنجام لە بڕی ئەوە فەرەنسا ئیلتیزامە کۆلۆنیەکانی خۆی بەرامبەر بەو بەشەی کوردستان بەجێ نەهێنا. فەرەنسیەکان بە زەحمەتێکی کەمەوە ئەم سێ کانتۆنا لە یەک دابراوەیان کۆنترۆل کرد و لە پێناوە بەرژەوەندیەکانیاندا کردیان بە بەشێک لە سووریا. پرسیارەکە ئەوەیە: ئیلتیزامە کۆلۆنیالیستیەکان چی بوون و بۆچی کورد بووە قوربانی کۆلۆنیزە نەبوونی وڵاتەکەی؟ با بەراوردێک لە نێوان عێراقی عەرەبی و کوردستاندا بکەین. بەر لە هاتنی بەریتانیا کوردستان لە یەکەیەکی ئیداری بە ناوی ویلایەتی مووسڵ لەلایەن تورکە عوسمانیەکانەوە ئیدارە دەدرا. عێراقی عەرەبیش بە هەمان شێوە بە دوو یەکەی ئیداری ویلایەتی بەغدا و ویلایەتی بەسرا ئیدارە دەدران. ئەم سێ ویلایەتە هیچ پەیوەندیەکی ئیداری، کەلتوری، سەربازی و تەنانەت مێژوویش بە یەکەوە نەدەبەستنەوە. ویلایەتی مووسڵ کە کوردستان زیاتر لە 85 پێک دێنا ڕووی لە باکوور و ویلایەتی دیاربەکر بوو. بەغدا زیاتر ڕووی لە ویلایەتە سوننیەکانی سووریا و ئوردون و بەسرەش بە سەرکەنداودا دەیڕوانی. گەشەی کۆمەڵایەتی و ژێرخانی ئابووری، ڕێژەی خوێندەواری و پیشەسازی و زانستگا و خوێندنگاکانی هەر سێ ویلایەتەکە وەک یەک بوون و بەگشتی سروشت و پەیوەندیە خێڵەکەی و مەزهەبەی و تەریقەتیەکان ڕایەڵی سەرەکی شوناس و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بوون. هاتنی کۆلۆنیالیستی بەریتانی هاوسەنگی نێوان ئەم سێ ویلایەتەی یان ڕوونتر نێوان کوردستان و عێراقی عەرەبی بە تەواوی گۆڕی. بەریتانیا لە دوو دەیەدا لە سفرەوە دەوڵەتێکی بۆ ویلایەتە کۆلۆنیزەکراوەکان واتە عێراقی عەرەبی دروست کرد
و سەرجەم کوردستانی باشووریشی خستە ژێر دەستی و لە 1932 کردیە وڵاتێکی سربەخۆ و خاوەن سەروەری و ئەندام لە کۆمەڵەی گەلان. تاهاتنی بەریتانیا یەکەیەکی ئیداری یان جوغرافی نەبوو بە ناوی عێراق. هیچ کاتێک کە عوسمانیەکان وەک عێراق مامەلەیان لەگەل ویلایەتەکانی بەسرا و بەغدا و مووسڵدا نەکردبوو. هێزە کۆلۆنیالیستەکە ئەو یەکە ئیداری و جوگرافیای دروست کرد. عێراق هێلی شەمەندەفەر و ڕێگاوبان و سیستەمی شارەوانی و زانکۆی نەبوو. بەریتانیا هەموو ئەوانەی بۆ عێراق دابین کرد و دامەزراند. عێراق هەرگیز حکوومەتێکی مرکزی و مەلک و ئەنجومەنی وەزیران و سوپای نیشتیمانی و هێزی پۆلیسی نیشتیمانی و پەرلەمانی سربەخۆی نەبوو. بەریتانیا سەرەتا حکوومەتێکی مرکزی بۆ عێراق دروست کرد، مەلیکێکی لە حیجاز بۆ هاوردە کرد و تاجی پادشایەتی لەسەرنا. سوپای نیشتیمانی و هێزی پۆلیسی مۆدێرن و یەکەی ئیداری لەسەر بنەمای پارێزگاکان بۆ عێراق دروست کرد. عێراق وەک شوناسی وڵات هەرگیز پێشتر دانیشتوانی هەرسێ ویلایەتەکە ئەو شوناسەیان نەبووە. هەرگیز شوناسی عێراقی ناسنامە و دڵسۆزی و ئینتیمای هاوبەشی نێوان تاکێکی بەسراوی، نەجەفی، ڕۆمادی، بەغدایی یان مووسڵاوی نەبوو. بەریتانیا ئەم شوناسەی بۆ عێراقیەکان داتاشی. جگە لە چەند قوتابخانەیەکی ڕشتیەی عوسمانی شتێک نەبوو بە ناوی سیستەمی پەروەردەیی لە عێراق. بەریتانیا بنەمای سیستەمی پەروەردە و وەزارەتی پەروەردە و زانکۆ و پەیمانگای بۆ عێراق داڕشت. عێراق نەدراوی هەبوو، نە ئابووری و دارایی خۆی. بەریتانیا دراو و ئابووری بۆ عێراق دروست کرد و بنیاتنا. بە کورتی پێش بوونی ناوچەکەیان بە کۆلۆنی بەریتانیا، عەرەبەکانی عێراق بە سوننە و شیعەوە، وەک کوردەکانی باشوور لە دەرەوەی مێژوودا بوون و لە دەرەوەی سیستەمی دەوڵەتی جیهانیدا بوون. بەریتانیا هێنانیە ناومێژوو و سیستەمی نێودەوڵەتیەوە. ئیلتیزامی بەریتانیا بۆ عێراق و پاراستنی یەکێتی خاکەکەی تا ئەمڕۆ دوای 100 ساڵ هەر بەردەوامە. ئەمە چیرۆکی سەرجەم ئەو وڵاتانەیە کە لەو ڕۆژگارەدا بووبوون بە کۆلۆنی بەریتانی یان فەرەنسی. لە دوای دامەزراندنی نەتەوەیەک گرتووەکان لە 1945 و دواتریش ڕاگەیاندنی جارنامەی مافی مرۆڤ و مافی نەتەوەکان بۆ چارەنووس، پرۆسەی دیکۆلۆنیزەکردن هاوتای جوولانەوەی ڕزگاری گەڵانی ژێردەستە دەستی پێکرد. لەو سەردەمەدا و تا ئێستاش مافی چارەنووس تەنها بەو وڵاتانە ڕەوا بینراوە کە کۆلۆنیزەکرا بوون، نەک نەتەوە و خاکە بە کۆلۆنیزە نەکراوەکانی وەکو کوردستان. بۆیە کورد و کوردستان لە پرۆسەی دیکۆلۆنیزەکردنیش بێبەشکران. بۆ ئەوەی بچێتە سەرنەخشەی جیهان و بەشێک بێت لە سیستەمی دەوڵەتی و بچێتە ناو مێژووەوە، کوردستان هاوشێوەی عێراقی عەرەبی پێویستی بەوە بوو کۆلۆنیزە بکرێت. بەڵام ئەمە ڕووی نەدا و کوردستان بە ئەزموونی کۆلۆنیزەبووندا تێنەپەڕی. هۆکارگەلی جۆراوجۆر لە پشت ئەمەوە هەن. یەکێک لەو هۆکارانە شاخاوی بوون و سەختی سروشت و جوگرافیای داخراوی کوردستان و نەبوونی سنووری دەریایی بوو. نزیکی کوردستان لە خشینی یەکێتی سۆڤیەت کە لەو سەردەمەدا کشابوو بۆ هەندێک بەشی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات و باکوور. نزیکی کوردستان لە تورکەکان و ئەستەمبول، پایتەختی عوسمانیەکان، کە ئەوسا لە شەرێکی سەختدا بوون لەگەڵ بەریتانیا و هاوپەیمانەکانی. کورتی ماوەی جەنگی یەکەمی جیهانی و مۆرکردنی ئاگربەستی مۆدرۆس لە نۆڤەمبەری 1918. ئەو هۆکارانە بوون کە ڕێگری لە بەریتانیەکان دەکرد ناوچەی دیکەی ژێرهەژموونی تورکەکان بخەنە ژێر دەسەڵاتی خۆیان. مەلیک مەحموود زوو هەستی کرد کە چەندە گرنگە کوردستان ببێتە کۆلۆنی بەریتانیەکان. بۆیە بەتوانە و سەلیقەی خۆی لەو سەردەمەدا دەستپێشخەری ئەوە دەکات کە بەریتانیەکان بێنە کوردستان بۆ ئەوەی کوردیش بخرێتە ڕێزی نەتەوە کۆلۆنیزەکراوەکان. هاتنی بەریتانیەکان بۆ کوردستان لە بنەڕەتدا لە سەرخواستی کورد و بەتایبەتی مەلیک مەحموود بوو. ئەم هاتنە یەکەم و دووەم حکوومەتی مەلیک مەحموودی ساڵانی 1918 تا 1924 لێکەوتەوە.
لما وەیەدا جوڵانەوەی ڕۆشنبیری و ئابووری و فکری و سیاسی لە کوردستاندا گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینی. بەڵام بوونی بەریتانیەکان لە کوردستاندا زیاتر سیمبولی و نافەرمی بوو و نەدەچووە خانەی کۆلۆنیزەکردن. جگەلەوە هاتنیان دوای وەستانی جەنگی یەکەمی جیهانی و ئەگربەستی مۆدرۆس بوو کە مافی کۆلۆنیزەکردنی ئەو ناوچانەی بە بریتانیا نەدەدا. لەوانەش کارەساتبارتر بۆ کورد ئەو بوونە نافەرمیەی بەریتانیەکان و حاکمەکانی بوو کە لە باشووری کوردستان بوون و وابەستەی هێزی بەریتانیا لە بەغدا و حاکمی بەریتانیا لە عێراق بوون. وەک ئاماژەی پێکرا بەریتانیا لە عێراق دەمێک بوو سەرگەرمی پرۆسەی بنیاتنانی دەوڵەتی عێراق بوو. حاکم و بەرپرسە باڵاکانی لە بەغدا ئەم پرۆسەی بنیاتنان و سەرکەوتن تێیدا بە هیچ شخصی خۆیان و گەیشتن بە خەونەکانی خۆیانیان دەزانی. بۆیە بەرپرسە بەریتانیەکان لە بەغدا هەمیشە دژی هەر جۆرە بیرۆکەیەکی سربەخۆی کوردستان بوون و دەیانویست ئەم بەشەی کوردستان بخنە ژێرە دەسەڵاتی ئەو عێراقە عەرەبیەی کە خۆیان دارێژەر و دروستکەری بوون. جگەلەوە گروپی شەریفیەکان فەیسەڵی کوڕی عالی کە کرابووە مەلێکی عێراق و ئەفسەرە پەیوەندەکانی لە بابەتی جعفەر عەسکەری و نووری سەعید کەمپینێکی فراوانیان وەگەڕخست بوو بۆ رازیکردنی حاکمەکانی بەریتانیا تا کوردستانی باشوور بخەنە سەر عێراقی عەرەبی. جێگەی سەرنجە دەسەڵاتدارە بەریتانیەکان لە کوردستان بە تایبەتی مەیجەر نوێل پێداگر و بەرگریکاری سربەخۆیی کوردستان بوون. ئەمە بەرگریکردنە لەلایەکەوە ئومێدێکی زۆری بۆ سربەخۆی باشووری کوردستان لێ دەکرا و لەلایەکی دیکەشەوە ببووە هۆکاری ململانێ نێوان حاکمە بەریتانیەکانی کوردستان لەگەڵ ئەوانەی بەغدا. ئەمە ململانەیە بە ڕاشکاوی لە کۆنگرەی قاهیرەدا دەرکەوت کە لە کۆتاییدا حاکمە بەریتانیا پرۆعێراقیەکان بردیانەوە. سەرنجام هەوڵەکانی مەلک مەحموود بۆ سربەخۆیی لەبەر کۆلۆنیزە نەبوونی کوردستان لەبار چوون. کوردستان وەک غەنیمەیەکی جەنگی بێخاوەن. لە تشرینی دووەمی 1918دا 4 ڕۆژ دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانی و ئەگربەستی مۆدرۆس بەریتانیەکان شاری مووسڵ داگیر دەکەن. داگیرکردنی مووسڵ و بوونی هێزەکانیان لە کەرکووک وا لە بەریتانیەکان دەکات کە بیر لە گرتنە دەستی چارەنووسی سەرجەم باشووری کوردستان بکەنەوە. سەرەتا بەریتانیەکان پشتگیری بیرۆکەی حکوومەتی باشووری کوردستان دەکەن. لە تشرینی یەکەمی 1918دا واتە مانگێک پێش داگیرکردنی مووسڵ مەلک مەحموود بە هاوکاری بەریتانیەکان حکوومەتی جنوبی کوردستان دادەمەزرێنێت و بەریتانیەکان مەلک مەحموود وەک حکومداری کوردستان دادەنێن. بەڵام دواتر بەریتانیەکان حکوومەتەکەی مەلک مەحموود لە حوزەیرانی 1990دا دەڕوخێنن و بە دیل دەیگرن و دووری دەخەنەوە بۆ دوورگەی ئەندامان لە ئۆقیانوسی هندی. دوای گەرانەوەی مەلک مەحموود لە 1922دا جارێکی دیکە بە هاوکاری بەریتانیەکان دووەم حکوومەتی جنوبی کوردستان بە ناوی مەملەکەتی جنوبی کوردستان دادەمەزرێنێت. ئەم جارەیان مەلک مەحموود خۆی وەک مەلکی کوردستان ناوزەت دەکات. لەم قۆناغەدا لەگەڵ چەسپاندنی جێپەیان و نەمانی ترسی گەرانەوەی تورکەکان لەلایەک و هەڵکشانی هەژمونی مەلک مەحموود لەلایەکی دیکە بەریتانیەکان بە تەواوی دەستبەرداری بیرۆکەی دەوڵەتێکی سربەخۆی کوردستان لە باشووری کوردستان دەبن و کار بۆ چۆنیەتی پەکخستن و دیزە بە دەرخۆنەکردنی خواستەکانی کورد و سەوداییکردن بە چارەنووسی کورد دەکەن. لێرەدا کورد وەک نەتەوەیەکی خاوەن بریار لە هاوکێشەکان دەخرێتە دەرەوە و بەریتانیەکان باشووری کوردستان دەخەنە سەرمێزی گەمە سیاسیەکانیان لەگەڵ عەرەبە عێراقیەکان و تورکە کەماڵیستەکان. لە 1923دا عێراق هێشتا دەوڵەتێکی تازە دامەزراوەی ژێر ئینتیدابی بەریتانی بوو و تازە بەریتانیا 2 ویلایەتی بەسرا و بەغدای پێکەوە لکاندبوو و بە یەکەوە ئیدارەی دەکردن. هێشتاش لە ویلایەتی بەسرا دەنگێک هەبوو کە خواستی وابوو ئەم ویلایەتە وڵاتێکی سربەخۆی جیابێت لە ویلایەتی بەغدا.
بۆیە عەرەبە عێراقیەکان لەو ئاستەدا نەبوون کە نە بەهێز باشووری کوردستان داگیر بکەن و نەدانوستاندنیش لەسەر چارەنووسەکەی بکەن. ئەوسا هەرچەند تورکەکان لە باشووری کوردستان وەدەرن رابوون، بەڵام سوور بوون لەسەر گێرانەوەی باشووری کوردستان بۆ ژێردەسەڵات و حکومڕانی خۆیان. بیانووی ئەو سووربوونەی تورکەکان لەسەر دوو بنەما بوو. یەکەم، بەریتانیەکان دوای وەستانی جەنگی یەکەمی جیهانی ویلایەتی مووسڵیان داگیر کردووە. دووەم، دانیشتوانی ویلایەتی مووسڵ زۆرینەیان کورد و تورکن و کوردەکانیش برا و هاونەتەوەی تورکن. تورکەکان سەرکەوتوانە توانیان ئەو بانگەشەیان وەگەرخەن و ببنە لایەنی سەرەکی بریاردان لەسەر چارەنووسی باشووری کوردستان. ئایا بیانووی تورک بۆ خاوەندارێتی باشووری کوردستان هیچ بنەمایەکی هەبوو؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە لە پرسی داگیرکردنی مووسڵ لە دوای وەستانی جەنگی یەکەمی جیهانی دەست پێ دەکەین. ئەوە ڕاستە 4 ڕۆژ دوای ڕاوەستانی جەنگ مووسڵ داگیر کرا. بەڵام داگیرکردنی مووسڵ بە هیچ شێوەیەک هاوتانیە بە داگیرکردنی باشووری کوردستان. ویلایەتی مووسڵ زۆرینەی ڕەهای کوردستانی باشوور یان هیچ هێز وەلایەنێکی دەرەکی لێ نەبوو یان بەریتانیەکان بوونێکی لاواز و سیمبۆلیان لێ هەبوو. لەم ماوەیەدا جگە لە ڕەواندوز کە ژمارەیەکی پچکۆلەی ژەندرمەی پەراگەندەی تورکی لێبوو، تورکەکان لە هیچ شوێنێکی باشووری کوردستان ئامادەییان نەبوو. سەرەڕای ئەوە تورکەکان سەرکەوتوانە توانیان وەک لایەنێکی سەرەکی خاوەن ماف بریار لەسەر چارەنووسی باشووری کوردستان و زیندە بە چاڵکردنی خەونیان بۆ سربەخۆیی بدەن. دۆخی بەریتانیەکان لە باشوور لە دۆخی تورک باشتر نەبوو. لە بنەڕەتدا بوونی بەریتانیا لە باشوور بوونێکی کۆلۆنیالیستیانە نەبوو. تەمەن و ڕۆڵ و شێوازی حکومڕانیەکەیان لە کوردستانی باشوور تەنانەت هاوشێوەی عێراقی عەرەبیش نەبوو. تەمەنی حکومڕانی بەریتانیا بە سیفەتی کۆلۆنیالیست لە عێراقی عەرەبیدا یەکێکە لە کورتترین حکومڕانیەکان کە تەنیا 11 ساڵ بوو. بەڵام کوردستانی باشوور ئەم ئەزموونەشی لەگەڵ بەریتانیەکاندا نەبوو. لە ڕاستیدا زۆرینەی باشووری کوردستان لە ڕێگەی سەرۆکخێل و کەسایەتیە بەهێزەکانی ناوچەکە بە هاوکاری ڕاستوخۆ یان ناڕاستوخۆی بەریتانیەکان بەڕێوە دەبران. ئەوە جگە لە حکوومەتەکەی مەلک مەحموود کە دەسەڵاتێکی بەرفراوانی هەبوو. دوای دوورخستنەوەی مەلک مەحموود جارێکی دیکە گەڕایەوە بۆ کوردستان. لە 1922دا دووەم حکوومەتی خۆی دامەزراند و تا سەرەتای 1924 حکومڕانی بەشێکی کوردستانی کرد. لە بنەڕەتیشدا لە بەشێکی بەرچاوی کوردستان بە تایبەتی سلێمانی و بەشێکی کەرکووک بوونی سیمبۆلیانەی بەریتانیا لەسەرخواست و دەستپێشخەری کورد خۆی بوو. زۆربەی کورد لەوانەش مەلک مەحموود پێیان وابوو هاتنی بەریتانیەکان بۆ کوردستان دوو سوودی بۆ کورد هەیە. یەکەم، بوار بۆ گەڕانەوەی تورک بۆ کوردستان بەرتەسک دەکاتەوە. دووەم، کوردستان وەک کۆلۆنیەکی بەریتانی لە داهاتوودا بواری بەدەوڵەتبوونی بۆ دەرەخسێت. ئومێد بە دامەزراندنی دەوڵەتی کوردستانی لەسەر بنەمای بەیاننامەکەی وڵسن بەرادەیەک بووە کە شێخ مەحموود وەک سەنەدێکی پیرۆز لە ناوە فەقیانەکەی خۆیدا هەڵیگرت بوو و لە ژوورەکەیشدا هەڵیواسی بوو. لەم دۆخ و چارچێوەیەدا بوو کە بەریتانیەکان بێ ئەوەی شەر لەگەڵ تورکەکان بکەن، چونکە تورکەکان پێشتر کوردستانیان جێهشت بوو، یان لەگەڵ کوردەکاندا بکەن، چونکە کورد خوازیاری هاتنی بەریتانیەکان بوون، هاتنە کوردستان. بەریتانیەکان حکوومەتی یەکەمی شێخ مەحموودیان لە 1919 و دووەمیان لە 1923دا ڕووخاند. لە هەردوو باردۆخەدا سەرکەوتنی بەریتانیەکان زیاتر لە ڕێگای بەکارهێنانی هێزی ئەسمانی بەریتانی بوو، نەک لەشکەر و بەیەکدادانی مەیدانی. کورد هیچ چەکێکی بەرگری دژەفرۆکەی نەبوو. ئەمەش بووە هۆی ناهاوسەنگی و باڵادەستی بەریتانیەکان. بە ڕووخاندنی حکوومەتەکەی مەلک مەحموود، بەریتانیەکان لە پێگەیەکدا بوون کە بتوانن کورد لە مافی بریاردان لە چارەنووس بێبەش بکەن و لە دەرەوەی خواست و ئیرادەی خۆی مامەڵە بە چارەنووسیەوە بکەن. سەرنجام قوناغێکی تازە لە سیاسەتی بەریتانیا دەستی پێکرد.
لەم قۆناغەدا بەریتانیەکان لەسەر ئەوە ساغ ببوونەوە کە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان باشووری کوردستان بخەنە ژێر دەستی عێراق. بۆ ئەمە پێویست بوو بەریتانیەکان پرسی چارەنووسی باشووری کوردستان لە ناوەڕۆکەنەتەوەیی و نیشتیمانیەکەی بەتاڵ بکەنەوە. ئەمەش واتە گۆڕینی بۆ یەکەیەکی ئیداری ڕوود و لێسەندنەوەی مافی بڕیاردان و گۆڕینی پرسەنەتەویەکەی بۆ پرسی میکانیزمی ئیدارەدانی ویلایەتێکی عوسمانی کە ئەوسا ئیدارەکەی بە شێوەیەکی سیمبۆلی لە دەستی بەریتانیەکاندا بوو. بۆ ئەم مەبەستەش دەبوایە هەم ناو هەم ناوەڕۆکی پرسەکە بگۆڕن. ئەمەش پێویستی بەلایەنی سێم هەبوو کە لە بەری کورد لەسەر چارەنووسی باشوور کێشمەکێش لەگەڵ بەریتانیەکاندا بکات. هاتنی تورکەکان بۆ ناو هاوکێشەکە کار ئاسانیەکی باش بوو بەو ئاراستەیە. بە هاتنی تورکەکان پرسی باشووری کوردستان دەبێتە پرسی دابەشکردنی غەنیمەی جەنگ لە نێوان بەریتانیەکان و تورکەکاندا. تورکەکان بە بانگەشەی خاوەندارێتیکردن لە باشووری کوردستان هیچ شتێکیان لەدەست نەدەدا. بە پێچەوانەوە جگەلەوەی کۆمەڵێک دەستکەوتی مادی و معنەوی جۆرا و جۆریان دەست دەکەوت، توانیان هاوکار بن لە گۆڕنانی پرسی دەوڵەتی کوردستانی و هەوڵی داماڵینی ناسنامە وەرەهەندی کوردستانی و نەتەوەیی لە باشووری کوردستان و گۆڕینی بە پرسی ویلایەتی مووسڵ. ئەم لە گۆڕنان و داماڵینەش ڕێخۆشکەر بوو بۆ جێبەجێکردنی پلانی تورکەکان کە سڕینەوەی نەتەوەی کورد بوو لە باکووری کوردستان. ئەمەش لە دانوستانە فەرمیەکانی هەردوولا لە لۆزان و کۆمەڵەی گەڵاندا بە ئەشکرا دەرکەوت و جێگیرکرا. تەبەنیکردنی ئەم گۆڕینەی پرسی باشووری کوردستان بۆ پرسی ئیدارەدانی ویلایەتێک لەلایەن کۆمەڵەی گەڵانەوە یەکێکە لە ناحەقترین و مەترسیدارترین هەڵوێست و بڕیاری لە دژی کورد. ئەم هەنگاوەی کۆمەڵەی گەڵان کە هاوتای نەتەوە یەکگرتووەکانی ئەمڕۆیە بووە هۆی ئارایشتانەوەی کۆی کێشەی باشووری کوردستان لە گوتار و دۆکیومنتە نێودەوڵەتیەکان لە 100 ساڵی ڕابردوودا. هەنگاوێکیش بوو بۆ وەدەرنانی کورد بۆ دەرەوەی مێژوو. لۆزان و داخستنی دەواازەی مێژوو بەروی کورددا. لە لۆزان پەیمانی دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی کە لە مادەکانی 62 و 63 و 64 پەیماننامەی سیڤەردا جەختی لەسەر کرابوو لە بار بردرا. پەیماننامەی سیڤەر ناکارە کرا و پرسی دەوڵەتی کوردی لە باکوور و باشووری کوردستان داخرا. لۆزان یەکەم پەیماننامەی نێودەوڵەتی بوو بۆ سندنەوەی مافی چارەنووس لە کورد. لەو ساوە چەمکە گەڵی وەک کوردستان، باشووری کوردستان، باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆژئاوای کوردستان وەک تابوویەک لە ئەدەبیات و دۆکیومنتە فەرمیەکانی کۆمەڵگای نێودەوڵەتیدا سڕانەوە و تا ئێستاش مەیلی شکاندنی ئەو تابوویە نییە. ئەم بە تابووکردنە تەنانەت چەمکەلی وەک کوردستانی تورکیا، کوردستانی ئێران و کوردستانی عێراق و کوردستانی سووریاشی گرتەوە. تا ئەمڕۆژ زۆربەی وڵاتانی دنیا خۆیان لەم زاراوە و چەمکانە دەبوێرن. لۆزان کێشەی نەتەوەیەکی کردە کێشەی سنووری نێوان دوو دەوڵەت. هاوکات داگیرکاری و قۆڕخکردن و بریاردان لە چارەنووسی کورد لەلایەن چوار دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستانی وەک نەریتێک چەسپاند. چارەنووسی کوردستانی باشوور خرایە سەرمێزی دانوستان، کوردستانی باکووریش کەوتە ژێر چەپۆکی تورکەکان. هەرچەندە لە لۆزان تورکەکان و باریتانیەکان لەسەر ئەوە ڕێکەوتن وەک غەنیمەی جەنگ مامەڵە لەگەڵ باشووری کوردستاندا بکەن، بەڵام لەسەر ئەوە ڕێک نەکەوتن کە دەبێت ئەو غەنیمەیە بۆ تورکیا بێت یان عێراق. پرسەکە حواڵەی کۆمەڵەی گەڵان کرا. لەوێش بریاری دامەزراندنی لیژنەیەکیاندا بە ناوی لیژنەی دۆزینەوەی ڕاستیەکان. هەروەک لە راپۆرتەکەی کۆمەڵەی گەڵاندا هاتووە ئەو ڕاستیەی کە دەبوایە لیژنەکە بیدۆزیبایەوە ئەوە بوو کە ئایا خەڵکی باشووری کوردستان دەیانەوێت بە تورکیا یان عێراق بلکێنرێن.
بەریتانیا وەک زلهێزی بێرکە بەری ئەو دەورانە کۆمەڵەی گەڵانی وەک دەستگایەکی کارتۆنی بۆ شەرعیەتدان بە کارە ناشەرعیەکانی خۆی بەکاردێنا. دوای راپرسیەکی ڕووکەش و درۆینە لە 1925دا هەر وەک بەریتانیەکان دەیانویست لێژنەکە ڕای خۆی بۆ کۆمەڵەی گەڵان ئەشکرا کرد و ڕای گەیاند لە نێوان تورکیا و عێراقدا کورد دووەم هەڵدەبژێرن. بەواتایەکی دیکە ئامانجی کۆمەڵەی گەڵان لەو گەمەیە کە بە ناوی راپرسی ویلایەتی مووسڵ ئەنجامیدا لە ڕاستیدا بۆ چارەسەرکردنی کێشەی تورکەکان و بەریتانیەکان بوو لەسەر غەنیمەی جەنگەکە نەک چارەنووسی کورد. سەرەڕای ئەوە لە دۆکیومنتە فەرمیەکاندا وەک ڕێفراندۆم بۆ دیاریکردنی چارەنووسی ویلایەتی مووسڵ ناسێنراوە. بە هەر حاڵ گەر بۆ یەکلایکردنەوەی کێشەی بەریتانیا و تورکیا بێت لەسەر خاوەنددارێتی غەنیمەی جەنگەکە یان بۆ دیاریکردنی چارەنووسی ویلایەتی مووسڵ بوو بێت، کۆمەڵەی گەڵان کۆمەڵێک میراتی سیاسی مەترسیداری لە دوای خۆی بەجێهێشت. یەکێک لەو میراتە مەترسیدارانە داماڵینی کوردە لە مافی چارەنووس و سربەخۆیی و دامەزراندنی دەوڵەت. لەوێدا کورد لە کوردبوون و کوردستانی بوون دادەماڵدرێ و بژاردە عێراقی بوون و تورک بوون وەک تاکە بژاردە دەخرێتە بەردەمی. ئەمەش دواتر دەبێتە چوارچێوەیەک بۆ سیاسەتی چوار دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان کە سەدایەکە دژی کورد پەیڕەو دەکرێت. میراتێکی سیاسی دیکەی کۆمەڵەی گەڵان لەو پەیوەندەدا بەلارێدابردنی ڕایگشتی جیهانیە. کردەکەی کۆمەڵەی گەڵان دوور و نێزیک ناچێتە خانەی راپرسیەوە، بەڵکو پرسە گورگانەیەک بوو لە هەندێک سەرۆک خێڵ و شێخ و مولکدار کە لەگەڵ بەریتانیەکان دەستیان تێکەڵ کردبوو. زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستان لەو راپرسیەدا بەشدار نەبوون یان بەشداریان پێنەکرا. لەمانەش مەترسیدارتر پێکهاتەی لیژنەی سەرپەرشتیاری راپرسیەکە بوو. لە کاتێکدا لیژنەکە بڕیاری لەسەر چارەنووسی کورد دەدا هیچ نونەرێکی کوردی تێدا نەبوو. لیژنەکە پێکهاتبوو لە چەند سەرپەرشتیارێکی ئەوڕۆپی لەگەڵ لە نوێنەرانی تورکیا و بەریتانیا وەک چاودێر. لە 100 ساڵی ڕابردوودا ئەم شێوازی بڕیاردانە لەسەر چارەنووسی کورد بۆتە بەشێک لە عورفی نۆرمی سیاسی. لە راپۆرتەکەی کۆمەڵەی گەڵاندا کورد لە مرۆڤەوە لە نەتەوەیەکی خاوەن شوناس و خاک و ناسنامە و مافەوە دەگۆڕێت بۆ ژمارەیەکی ڕوت. بەریتانیەکان و تورکەکان داکۆکی لەسەر ژمارەی کەم و زۆری کورد دەکەن و لەسەر بنەمای ژمارەش گرە و لەسەر عێراقی بوون یان تورکی بوونی دەکەن. کورد لەو سەردەما بەدواوە لە هەر یەک لە 4 وڵاتە داگیرکەرەکەدا دەگۆڕێت بۆ ژمارەیەکی ڕوت کە دەچێتە سەر ژمارەی دانیشتوانی عەرەب لە عێراق و سووریا، تورک لە تورکیا یان فارس لە ئێران. ژمارەیەکی داماڵراو لە ڕۆح و ناسنامە. بۆ نمونە کاتێک سەرکردەیەکی تورک دەیەوێت لە بەرامبەر دنیادا لە بەرامبەر دۆست و ڕکابەرەکانیدا شانازی بە قەوارە و قورسایی وڵاتەکەی بکات، دەڵێت تورکیا وڵاتێکی مەزنی 8 ملیۆنیە. لە مەفهومی ئەم سەرکردە تورکە کورد جگە لە ژمارەیەک کە گەورەی و مەزنی تورک پیشان دەدات هیچ بوون و مانە و سوودێکی دیکەی نییە. ئەمە بۆ سەرکردە فارسەکانی ئێران و عەرەبەکانی سووریا و عێراقیش ڕاستە. بە کورتی کورد لە راپرسی و راپۆرت و دۆکیومنتەکانی کۆمەڵەی گەڵاندا مافی چارەنووسی لێ دەسێندرێتەوە و ئەو مافەی دەدرێتە تورک و بەریتانیەکان. دواتریش کورد و خاکەکەی تەسلیمی عەرەبەکانی عێراق دەکرێت. راپۆرتەکەی کۆمەڵەی گەڵان دەکرێت وەک دوا بزمار لە تاپوتی خەونی کورد بۆ سربەخۆیی و داخستنی دوا دەواازەی چوونە ناو مێژووی کورد ببینرێت. کورد وەک نەتەوەیەکی خاوەن ماف و خاوەن خاک دەخرێتە دەرەوەی هاوکێشەکان و لە مافی بڕیاردان بێبەش دەکرێت. سەرنجام پەیماننامەی لۆزان و راپرسیەکەی کۆمەڵەی گەڵان کورد دەخاتە ناوە درێژترین پرۆسەی بوون لە دەرەوەی مێژوو لە 100 ساڵی ڕابردوودا. لە نێوان 1925 تا 1945 ساڵی دامەزراندنی نەتەوەیەک گورتووەکان، ناوی کورد، پرسی کورد، چارەنووس و مافی کورد
لە تاکە دکومنتێکی کۆمەڵەی گەڵاندا نایێت. لە 1945دا نەتەوە یەکگرتووەکان دادەمەزرێت وەک کە میراتگەر و جێگرەوەی کۆمەڵەی گەڵان. ئەویش سیاسەتی تابودانان لەسەر کورد لە دۆکیومنت و پەیماننامە و بڕیارنامە و یاداشتەکانی لە پاراستنی مافی مرۆڤ و مافی نەتەوەکان دەگرێتە بەر. لە 1945 تا 1990 بۆ ماوەی 45 ساڵ تاکە دۆکیومنتێکی ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکان نییە کە پەیوەست بێت بە کێشەی کورد یان ناوی کوردی تێدا هاتبێت. ئەم بە تابووکردنەی کێشەی کورد لە کۆمەڵەی گەڵان و نەتەوە یەکگرتووەکان لە کاتێکدا بووە کە چەندان جینۆساید لەو ماوەیەدا ڕوویانداوە. لەوانە جینۆسایدی کوردەکانی دەرسیم لە تورکیا، ئەنفال و کیمیابارانی کورد لە عێراق، شەر و تاوانەکانی جەنگی کۆماری ئیسلامی لە دژی کوردانی ڕۆژهەڵات. ئەوە جگە لە ڕووخاندن و بە زۆر ڕاگواستنی نزیکەی 4,000 گوندی کوردستان هەم لە باکوور هەم لە باشوور لەلایەن تورکیا و عێراقەوە. ئەمە بە تابووکردن و بە تابووهێشتنەوەیەی پرسی کورد و مەینەتیەکانی لەو دوورێک خراوە نێودەوڵەتیدا جێگەی سەرنج و تێرامانە. نەتەوە یەکگرتووەکان هەمان سیاسەتی بە تابووکردن و خستنە دەرەوەی مێژووی بەرامبەر بەنەتەوە بێدەوڵەتەکانی دیکە لەوانە فەڵەستینیەکان نەگرتۆتە بەر. لە کاتێکدا تا ساڵی 1990 نەوەتە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش یەک جار ئاماژەیان بە کورد نەکردەوە کەچی تەنها لە 1967 تا 1989 زیاتر لە 130 بڕیاری دەرحەق بە کێشەی فەڵەستین دەرکردووە، واتە بەرێژەی هەر 2 مانگ بڕیارێک. ئەوەی پرسی فەڵەستین دەکاتە پرسێکی بەردەوام ئامادە لە نەتەوە یەکگرتووەکان، ئەوە نییە کە ئەو پرسە ڕەواتر و گەورەتر بێت لە کێشەی کورد. قوربانیەکانی زۆرتر بن لە قوربانیەکانی کورد، یانە دەوڵەتی ئیسرائیل توندوتیشتر و سەرکوتکەرتر بێت لە 4 دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان. بە پێچەوانەوە لە هەر یەک لەم بوارانەدا ڕەنگە فەڵەستین ئاستەم هاوتای پرسی یەک پارچە لە 4 پارچەکەی کوردستان بێت. چجای ئەوەی هاوتای هەر 4 پارچەکەی بێت. ئەوەی پرسی فەڵەستینی گەیاندووتە نەتەوە یەکگرتووەکان بوونی دەوڵەتگەلی عەرەبی و ئیسلامیە وەک بەشێکی ڕاست و خۆ لەو کێشەیەدا. بۆ نمونە دەوڵەتە عەرەبیەکان لە 3 شەری سەرەکی لەگەڵ ئیسرائیل تێوەگلاون. لە 1956، 1967 و 1973 بەواتایەکی دیکە بوونی وڵاتە عەرەبیەکان لە ناو سیستەمی دەوڵەتیدا وای کردووە کە فەڵەستینیەکان بە تەواوی نەکەونە دەرەوەی مێژوو. ڕەنگە ئەمە بۆ کوردیش ڕاست بووایە ئەگەر تەنها لە پارچەیەکی کوردستاندا دەوڵەتێکی سربەخۆی کوردستان هەبوایە. کاریگەری بەریتانیا و هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. لە 100 ساڵی ڕابردوودا زلهێزەکان لەوانەش بەریتانیا بکارێکی سەرەکی بوون لە دروستکردنی هاوکێشەیەک کە هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژووی لێکەوتۆتەوە. یەکێک لە دەرئەنجامە تاڵ و ناحەقیەکانی ئەم هاوکێشەیەش ئەوەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و زلهێزەکان بە تایبەتی پشتیوان و هاوکاری 4 دەوڵەتەکەن لە سەرکوتکردن و چەوسانەوەی کورد یان چاوپۆشی لێ دەکەن. بۆ نمونە بەریتانیەکان جگەلەوەی بە زەبری هێز باشووری کوردستانیان بە عێراقەوە لکاند، لە هەمان کاتدا سیاسەتە سەرکوتکاریەکانی بوون بە پێشینە و مودێلێک کۆ 4 دەوڵەتەکە لە مامەڵەکردن لەگەڵ پرسی کورددا وانەیان لێوەرگرتووە. دەستپێشخەری و ڕچەشکێنی بەریتانیەکان لە 1990 بەدواوە دەست پێ دەکات و لە 1924 دەگاتە ئاستی یەکلایکردنەوەی چارەنووسی کورد لە ڕێگەی بەکارهێنانی تەکنۆلۆجیای جەنگی کە تا دەرچوونی یەک جارەکەی بەریتانیەکان لە عێراق لە 1958 بەردەوام بووە. لە 100 ساڵی ڕابردوودا 4 دەوڵەتەکە هەمان مودێلی جەنگی بەریتانیان بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی کورد،
ئەویش مۆدێلی بەکارهێنانی هێزی ئەسمانیە. لە باشووری کوردستان لە 1922 تا 1932 کە 10 ساڵی ئەنتیدابی بەریتانیە بەسەر عێراق، بەریتانیەکان وەک هێزی سەرەکی سەرکوتکاری کورد ڕۆڵیان بینیوە. لە 1933 تا 1945 وەک فاکتەری یەکلاکەرەوە لە سەرکوتکردنی کورد کاریگەریان هەبووە. لە کۆتایی 1922 دا هێزی ئەسمانی شاهانە ڕاف هێرشی ئەسمانی بۆ سەر مەلک مەحموود دەست پێ کرد و لە کۆتایی 1923 دا بە هاوکاری ڕاف سلێمانی داگیر کرد و دووەم حکوومەتەکەی مەلک مەحموودیان ڕۆخاند. لە 1924 تا 1927 بەریتانیا هەموو توانە تەکنۆلۆجیەکانی سوپاکەی و ڕاف بۆ پەلاماردانی سەر کورد و هێشتنەوەی لە چوارچێوەی عێراقدا خستبووە گەڕ. لە ڕاستیدا ئەوە هێزی بەریتانیەکان بوو نەک عێراقیەکان کە لە 1927 دا مەلک مەحموودیان ناچار کرد کۆتایی بە جوولانەوە سەر بەخۆخوازیەکەی ڕابگەێنێت. هەر هێزەکانی بەریتانیاش بوو کە لە 1931 تا 1932 ڕێیان بە سەرلەنوێ سەرهەلدانەوەی جوولانەوەکەی مەلک مەحموود نەدا و دواتریش سەرکوتی خۆیناوی جوولانەوەکەی بەرزانیەکانیشیان لە 1932 دا کرد. لە ماوەی ئەو 10 ساڵەدا هێرشی ئەسمانیەکانی ڕاف هێندە بەردەوام و بەرفراوان و چڕ بوون کوردستان وەک گۆڕەپانی ڕاهێنانی فڕۆکەوانە بەریتانیەکان و تاقیگەیەک بۆ تەکنەلۆجیای جەنگی مامەلەی لەگەڵدا دەکرا. دوای سربەخۆی عێراق و بە ئەندامبوونی لە کۆمەڵەی گەلان لە 1932 دا ڕۆلی بەریتانیا لە سەرکوتکردنی کورد لە باشووری کوردستان کۆتایی نەهات. ڕاف ڕۆلی سەرەکی لە سەرکوتی جوولانەوەی خەلیل خۆشەوی لە 1936 و جوولانەوەی بەرزانیەکان لە 1943 تا 1945 و ڕێگریکردن لە مەلک مەحموود بۆ دەستپێکردنەوەی جوولانەوەکەی لە کاتی جەنگی دووەمی جیهانی دەبینی. لە زۆربەی ئەو هێرش و پەلەمارە ئەسمانی و زەمینیانەدا نەک هەرتەنها شەروانە کوردەکان بەڵکو بەردەوام خەڵکی سیڤیل و گەڕەک و گوندەکان دەکرانە ئامانج. هیچ کام لە بەغدا و ئەنقەرا و تاران و دیمەشق بۆ هێشتنەوەی کورد وەک نێچیرێک و کوردستان وەک غەنیمەیەکی جەنگی لە ناو تەڵەی خۆیاندا و سەپاندنی قەلەمڕەوەی و حکمی جەبەروتی خۆیان سلیان لە لاسایی بەریتانیەکان و بەکارهێنانی مێتودی زەبر و زەنگ و کوشتوبر نەکردۆتەوە. بۆ نمونە لە 1925 دا تورکەکان بێپەروە شوێن پێ بەریتانیەکان هەڵگرت و جوولانەوەکەی شێخ سەعیدی پیرانیان بە توندترین شێوە سەرکوت کرد. تورکەکان کە تازە تاڵی شکستی جەنگی یەکەمی جیهانیان چەشت بوو ڕەنگە لەو سات و کاتەدا جورئەتی ئەوەیان نەکردبایە بەو شێوازە خویناویە جوولانەوەیەکی کوردی لە باکوور سەرکوت بکەن ئەگەر پێشتر بەریتانیەکان لە باشوور ئەو کارەیان نەکردایە. بە شێوەیەکی ڕوونتر ئەگەر تورکەکان بیان زانیایە کۆمەڵەی گەلان لێپیچینەوەیان لەگەڵدا دەکات کە لە لاواسترین دۆخی خۆیان دەبوون لەوانەیە جورئەتی ئەوەیان نەکردبە کورد و جوولانەوەکەی شێخ سەعید بەو شێوازە درەندانە و خێناویە سەرکوت بکەن. هۆکارێکی سادە لە پشت ئەم بێدەربەستیەی تورکەکان ئەوە بوو کە لەو سەردەمەدا کۆمەڵەی گەلان بە تەواوی لە ژێر هەژمونی بەریتانیادا بوو. بەریتانیاش لە باشوور بە ئاگر و ئاسن سەرقاڵی سەرکوتکردنی کورد بوو. ئەم سەرکوتکاریەی بەریتانیەکان لە دژی کوردانی باشوور بەگشتی و حکومرانیەکەی مەلک مەحموود بە تایبەتی دەکرێت بە سەرەتایەک بۆ بە ئاسایشکردنی دۆزی کورد دابنرێت. بەریتانیەکان کوردیان وەک نەتەوە و جوولانەوە کوردیەکانیشیان وەک جوولانەوەیەکی حەقخوازانەی نەتەوەیەک کە دەیەویست هاوشێوەی نەتەوەکانی دیکە ببێتە خاوەنی دەوڵەتی سربەخۆ نەدەبینی. بە پێچەوانەوە ئەوان کوردیان وەک کۆمەڵێک خێل و باندی عەشیرەتی سەرەتایی وەرام نەکراوە و دژ بە سیستەم دەناساند. حکومرانی و خواست و جوولانەوە کوردیەکانیشیان وەک کێشەیەکی ئاسایشی و یاخیبوونی چەکدارانەی چەند باند و گروپی لە یاسالادەر دەبینی کە دەبوو سەرکوت بکرێن. هێزی ئەسمانی تورکی لە سەردەمی عوسمانیەکان لە 1911 دا دامەزرا بوو، بەڵام ئەو هێزە تەنیا وەک ناو هەبوو. تورکەکان لە 1924 بەدواوە
و بسود ورگرتن لأزمونی راف لسرکوت کردنی کرد بیر لفراوان کردن و بکارهێنانی هێزی ئەسمانی دەکەنەوە. ئیدی هێزی ئەسمانی تورکیا لە سەرکوتکردنی جوڵانەوەی ئارارات 1929 1930 و لە دامرکاندنەوەی جوڵانەوەی دەرسیم 1938 1939 و جینۆسایدکردنی خەڵکەکەی ڕۆلی یەکلایکەرەوەیان بینی. لە 1970ەوە فڕۆکە تورکیەکان بەردەوام وەک ئامرازێکی کاریگەر بۆ سەرکوتکردنی جوڵانەوە کوردستانیەکانی باکوور بەکارهاتوون. لەم ساڵانەی دواییش لە ئۆپراسیۆنە سەربازی و داگیرکاریەکانی لە دژی کوردانی ڕۆژئاوا دەوڵەتی تورکیا هێزی ئەسمانی وەک ئامرازێکی کاریگەر بۆ گۆڕینی هاوسەنگی هێز لە دژی شەروانان بەکارهێناوە. چەند ساڵێکیشە تورکیا و ئێران بە کەلکوەرگرتن لە تەکنەلۆجیای درۆن تەنگیان بە بزوتنەوە چەکداریەکانی کوردستان لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەڵچنیوە. بە هەمان شێوە و بە ئەزمون وەرگرتن لە ڕۆلی ڕاف لە سەرکوتکردنی خەڵکی کوردستان، عێراقیش لە 1961 تا 1991 هێزی ئەسمانی وەک ئامرازێکی جەنگی یەکلاکەرەوە بەکارهێناوە. عێراق هەموو جۆرای چەکێکی ئەسمانی بەوانەی لە یاسا نێودەوڵەتیەکانیش قەدەغە کراون وەک ناپالم و فسفۆر و کیماوی لە دژی خەڵکی باشوور بەکارهێناوە. لە 60ەکان و 70ەکان و 80ەکانی سەدەی 20 بردومانی گوند و شارۆچکەکانی کوردستان لەلایەن هێزی ئەسمانی عێراقی دیاردەیەکی ڕۆژانە بوو. لەو ماوەیەدا بەهۆی هێرشی ئەسمانی عێراقی سەدان گوند وێران کران و دەیان هەزار کەسی سیڤیل کوژران یان بریندار بوون. ئەمە جگە لە ئاوارەبوونی سەدان هەزار کەسی دیکە. عێراق بەرادەیەک دەست ئاوەڵا بوو لە بەکارهێنانی هێزی ئەسمانی تا دوجار چەکی کۆمەڵکوژی کیماوی دژی کوردانی باشووری کوردستان بەکارهێنا. بە بەراورد بە بەریتانیا و تورکیا و عێراق هەریەک لە ئێران و سووریا کەمتر هێزی ئەسمانیان لە دژی گەلی کورد بەکارهێناوە، بەڵام ئەوانیش جاروبار پەنایان بۆ بەکارهێنانی ئەو هێزە بردووە. ئێران لە 1979 تا 1991 لە دژی ڕۆژهەلات و سووریاش لە 1963 بۆ پشتیوانی عێراق هێزی ئەسمانی خۆی دژی باشوور بەکارهێناوە. لە ڕاستیدا پێگەی کورد وەک بکەرێکی نادەوڵەتی بە سروشت کوردی داماڵیوە لە ماف و توانایە دەستەبەرکردنی هێزی ئەسمانی. بەواتایەکی دیکە بەو حکومەی کە کوردستان دەوڵەت نەبووە، یاسا نێودەوڵەتیەکان ڕێگای بە کورد نەداوە دەستی بەم جۆرە چەکانە بگات تا بتوانێت بەرگری پێ لە خۆی بکات. لەلایەکی دیکەشەوە هەم کوردستان بەهۆی پێگە نادەوڵەتیەکەی دەواازەی کۆمەلگای نێودەوڵەتی بەڕوویدا داخراوە و نەیتوانیوە پەنای بۆ ببات تا لە هێزی ئەسمانی 4 دەوڵەتەکە بیپارێزێت. ناوچەیە دژەفرینی بەشێک لە باشووری کوردستانی لێ دەرچێت کە لە دوای ڕاپەرین و کۆرەوەکەی 1991 دەسەپێنرا کۆمەلگای ناودەوڵەتی بەگشتی لەو بەرپرسیاریەتەی کە لەسەر شانیەتی بۆ پاراستنی کورد وەک نەتەوەیەکی ژێردەستە خۆی بواردووە. لە بڕی ئەوە بەکارهێنانی هێزی ئەسمانی و لەوانەش چەکی کۆمەڵکوژ لە دژی کورد وەک پرسێکی ناوخۆیی تەماشەکراوە. بەم جۆرەش لە غیابی کورد لە گۆرەپانی نێودەوڵەتیدا کۆمەلگای نێودەوڵەتی شەرعیەتی بەکارهێنانی هێزی ئەسمانی دژی کورد بە 4 دەوڵەتەکە داوە. ئەگەر مێژووی 100 ساڵی ڕابردووی مرۆڤایەتی بنووسرێتەوە و تەرکیز لەسەر پرسی ڕۆلی کۆمەلگای نێودەوڵەتی بکرێت لە ڕێگرتن لە پاراستنی کۆمەلگا هەرەشە لێکراوەکان لە زەبر و زەنگی دەوڵەتەکان، دەبێت بەسەر ئەزموونی کورد لە 4 دەوڵەتەکەدا باز بدرێت. لەبەر ئەوەی ئەم پرەنسیبەی کۆمەلگای نێودەوڵەتی کورد لە خۆ ناگرێت. هێزی ئەسمانی هەم بەڵگەیەکی دیکەی بوونی کوردە لە دەرەوەی یاسا نێودەوڵەتیەکان و پرەنسیبەکانی مافی مرۆڤ و سەرنجام هەبوونیەتی لە دەرەوەی مێژوودا. هەم فاکتەرێکیش بووە بۆ هێشتنەوەی هاوسەنگی هێز لە بەرژەوەندی 4 دەوڵەتەکە و هێشتنەوەی کورد بە ژێردەستی لە دەرەوەی مێژوودا. لاینگەری کۆمەلگای نێودەوڵەتی بۆ 4 دەوڵەتەکە لە پرسی کووردا بۆتە پرەنسیبێکی نیمچەنەگۆڕ و ڕەگەزێکی سەرەکی سیستەمی نێودەوڵەتی.
ئەم چەند نمونەی خوارەوە پشتڕاستی ئەو لاینگەریەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە سیاسەتە سەرکوتکاریەکانی چواردەوڵەتەکە دەکەن کە بە چەند ئاراستەدا کاریان بۆ هەرسپێهێنانی جوولانەوە کوردستانیەکان کردووە. ئاراستەی یەکەم، دژایەتی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بۆ جوولانەوە نەتەویەکانی کوردستان. لەو برگە زەمەنیانەی کە کورد توانیویەتی زەمینەیەک بۆ دەرباس بوون لە ژێر کێفی یەکێک لە چواردەوڵەتەکە برەخسێنێت، زلهێزەکان فریای ئەو دەوڵەتە کەوتون و جوولانەوە کوردیەکەیان لە بار بردووە. هەماهەنگی هەر یەک لە بەریتانیا و ئەمریکا و یەکێتی سۆڤیێت لە پشتیوانیکردنی شای ئێران و ڕوخاندنی کۆماری کوردستان لە مەهاباد لە 1946 یەکێکە لەو ئەزمونانە. لەو سەردەمەدا یەکێتی خاکی ئێران بەواتە یەکی دیکە بەژێر دەستکردن و لە دەرەوەی مێژوهشتنەوەی کورد خاڵی هەوبەشی هەر سێ زلهێزەکە بوو. سەرەرای ناکۆکی قۆڵی نێوانیان ئەو سێلایەنە کۆمەڵێک سازانیان لە نێوان خۆیان دەکرد. بەمەش سۆڤیەتیان ڕازی کرد پشت لە کۆماری مەهاباد بکات. هاوکات بەریتانیا و ئەمریکا هەموو جۆرە هاوکاریەکی ئیرانیان کرد بۆ داگیرکردنەوەی ڕۆژهەڵات. ڕێکەوتنی استراتیژی یەکێتی سۆڤیەت و عێراق لە 1972 دەچێتە هەمان خانەوە. ڕێکەوتنەکە لە دۆخێکدا بوو کە عێراق توانای داگیرکردنەوەی ناوچە ئازادکراوەکانی باشووری کوردستان نەمابوو و ناچار بوو لە ڕێی بەیاننامەی 11 ئازاری 1970 دان بە هەندێک مافی سەرەتایی کورد لە چارچێوەی حکمی زاتیدا بنێت. ڕێکەوتنە استراتیجیەکە هەڵی بۆ عێراق ڕەخساند تا دەست بەسەر سەرجەم داهاتی نەوتی کوردستان و عێراقدا بگرێت و دەستی بە چەکی پێشکەوتووی سۆڤیەتی شێڕا بگات. سۆڤیەتیەکان هەر بەوە نەوەستان، سوپای عێراقیان ڕێکخستەوە و لە هەڵگیرسانەوەی شەڕی نێوان کورد و عێراقیشدا لە 1974دا نوێترین فرۆکەی جەنگی لە جۆری مێگ 21 و 23 بە عێراق فرۆشت و ڕاهێنانیشیان بە فرۆکەوانە عێراقیەکان کرد. لەوەش بێشەرمانتر. لەبەر ئەوەی لە سەروبەندی هەڵگیرسانەوەی جەنگ لە نێوان عێراق و کورددا فرۆکەوانە عێراقیەکان هێشتا ڕاهێنانیان تەواو نەکردبوو، فرۆکەوانە رووسیەکان خۆیان ڕاست و خۆ بەشداریان لە بۆردومانکردنی کوردستاندا کرد. ئەمەش بووە هۆی گۆڕینی هاوسەنگی هێز لە بەرژەوەندی عێراق. ڕێکەوتنامەی جەزائیر لە نێوان عێراق و ئێران کە هەرەسی بە شۆڕەشی ئەیلول هێنا، نمونەیەکی دیکەی حاڵەتی هەماهەنگیکردنی وڵاتەکانە بۆ لەباربردنی دەستکەوتەکانی کورد. ڕێکەوتنامەکە لە جەزائیر و لە کۆبوونەوەی ئۆپێک و بە ناوبژیوانی جەزائیریەکان بە ئەنجام گەیشت. ڕێکەوتنامەکە بە مبارەکەی هەر یەک لە سۆڤیەت و ئەمریکا دوو زلهێزەکەی ئەوسای جیهان بوو. لە ڕاستیدا لە 1972 بەولاوە لێکتێکهێشتنێکی نهێنی لە نێوان ئەمریکا و ئێراندا هەبوو. بە گوێرەی لێکتێکهێشتنەکە هەر کاتێک عێراق ملیدا بە داخوازیەکانی ئێران ئەوە ئەو دوو وڵاتە دەستبەرداری کورد دەبن. ئەمریکا و ئێران نەک هەر دەستبەرداری کورد بوون، بەڵکو هۆکاری سەرەکی هەرەسی شۆڕەشی ئەیلولیش بوون. ڕەنگە گەڵە کۆمەکی نێودەوڵەتی بۆ دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و ڕادەستکردنەوەی بە تورکیا نزیکترین نمونەی هەوڵەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بێت بۆ ژێردەستی و هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. لەو پرۆسەیەدا هەر وەک بۆڵند ئەجەوید سەرۆکوەزیرانی ئەوسای تورکیا ڕاگەیاند، تورک کاڵک خۆر بوون نەک بێستانڕن. دوای ئەوەی ئۆجەلان بە زۆر لە سووریا دەرپەڕێنرا، هیچ وڵاتێکی دنیا ئامادە نەبوو بیگرێتە خۆی و مافی پەنابەرێتی پێبدات. دەستگە هەواڵگیریەکانی جیهان بە تایبەتی ئەمریکی و ئیسرائیلی لە پێشبرکێ و هەماهەنگیدا بوون بۆ دەستگیرکردنی ئۆجەلان و ڕادەستکردنەوەی بە تورکیا. ئەوە بوو دوجار لە کینیا بە پلانێکی ئەمریکا و ئیسرائیل و تورکیا بە ئاگاداری تەواوی کۆمەلگای نێودەوڵەتی ئۆجەلانە دەستگیر کراوە و ڕادەستی تورکەکان کرایەوە. ئاراستەی دووەم، ڕێگرتنە لە گەیشتنی کێشەی کورد بە کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتیەکان. لە کاتێکدا کۆمەلگەی نێودەوڵەتی هەموو دەواازەیەکانی بۆ گەیشتن بە کۆمەلگەی نێودەوڵەتی بەڕووی کورددا داخستووە،
ڕێگریشی لە هەولی وڵاتانی دیکە کردووە بەو ئاراستەیەدا. لە سیڤەرەوە تا 1991 تەنها یەک هەول هەبووە، بەڵام ئەویش لەبار برا. لە تەموزی 1963دا بە هاندانی یەکێتی سۆڤیەت لە 8مین کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکاندا نوێنەری مەنگۆلیا یاداشتێکی پێشکەشی ئەنجومەنی ئاسایش کرد بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی ئۆپراسیۆنە سەربازیەکانی عێراق لە کوردستان و پێشیلکردنی یاسا نێودەوڵەتیەکان. یاداشتەکە ڕوبەڕووی بەرهەڵستی و ناڕەزایەتیەکی زۆری نوێنەرانی وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی ڕۆژئاوا بووە. دەرەنجام ئەنجومەنی ئاسایش ئامادە نەبوو یاداشتەکە تاوتوێ بکات. مەنگۆلیاش داواکەی کشاندەوە. ئەمما هەوڵە ناڕاستوخۆیە یەکێتی سۆڤیەت زیاتر پەیوەست بوو بە کێشەی نێوان سۆڤیەت و رێژیمی عێراق کە ئەوسا سەرقاڵی ڕەشەکوژی شیوعیەکان بوو، نەک بەرگریکردن لە کورد. ئاراستەی سێم، پیرۆزکردنی یەکێتی خاکی چواردەوڵەتەکە و بەتابووکردنی پرسی سەربەخۆیی کووردە. پەیوەندی وڵاتانی جیهان لەگەڵ چواردەوڵەتەکە دوژمنکارانە یان دۆستانە بوو بێت، لە حاڵەتی جەنگدا بوو بن یان ئاشتی. هەڵوێستیان بەرامبەر بە جیابوونەوە و سەربەخۆیی کوردستان نەگۆڕ بووە. سەرجەم وڵاتانی جیهان بە تایبەتی جلهێزەکان وەک پرسێکی پیرۆز مامەلەیان لەگەڵ یەکێتی و یەک پارچەی خاکی ئەو وڵاتانە کردووە. بۆ نمونە، لە 1991 بەدواوە هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا 2 جار شەڕی بەرفراوانیان لە دژی عێراق بەرپا کردووە. یەکەمیان لە 1991 بۆ کۆتایی هێنان بە داگیرکاری کوێت لەلایەن عێراقەوە و دووەمیش بۆ ڕووخاندنی رێژیمی سەدام لە 2003دا. دژەکۆک ئەوەیە کە لە مێژوودا زۆرترین پێداگیری هاوپەیمانان لە یەکێتی خاکی عێراق لەو سەروبەندەی جەنگ و هێریشەکانیان بوو بۆ سەر عێراق. لە چەند دەیەی ڕابردوودا هەر یەک لە ئێران و تورکیا دەستوەردانیان لە چەندان وڵاتی ناوچەکە کردووە و بۆنەتە هۆکاری لێکترازان و دابەشبوونی جواکی ئەم وڵاتانە. بۆ نمونە، دەستیوەردانی ئێران لە هەر یەک لە ئەفغانستان، یەمەن، لوبنان، عێراق و بەحرێن. تورکیاش جگە لە داگیرکردنی قوبرس و بەشێک لە سووریا، دەستیوەردانی لە کاروباری ئەرمەنستان و مسر و لیبیا و عێراقیش کردووە. بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی هەلوێستی پاسیڤانە و تا ڕادەیەکیش پشتیوانی بۆ ئەم دەستیوەردانانەی ئێران و تورکیا هەبووە. هاوکات پرسیەکێتی خاکی هەر یەک لە ئێران و تورکیا وەک تابوویەک وا بووە و کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی بچووکترین پشتیوانیان بۆ هیچ کام لە جوڵانەوە سربەخۆخواز یان ئۆتۆنۆمیستەکانی کورد یان گەڵانی دیکەی ئەو دوو وڵاتە دەرنەبڕیوە. ئاراستەی چوارەم، ڕەتکردنەوەی هەموو جۆرە پەیوەندیەکی فەرمی یان ئاشکرا لەگەڵ کورد. کۆمەلگای نێودەوڵەتی لانی کەم تاراپەڕینی 1991 باشووری کوردستان نەک هەر ئامادە نەبوون هیچ جۆرە پەیوەندیەکی فەرمی و ئاشکرا لەگەڵ لە ڕێکخراوە کوردستانیەکانی هیچ پارچەیەکی کوردستان دابمەزرێنن، بەڵکو بەردەوام ڕێکخراوە کوردستانیەکانیان خستۆتە لیستی تیرۆرەوە. هەر یەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆ دەیان ساڵ لە لیستی تیرۆری ئەمریکیدا بوون. ئێستاش هیچ بەڵگەیەک نییە کە ئەم دوو پارتە لە لیستی تیرۆری ئەمریکی دەرهێنرابن. پارتی کرێکارانی کوردستان تا ئێستاش لە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپا و ئەمریکا و زۆربەی وڵاتە ئەنگلۆسەکسۆنیەکاندایە. ئاراستەی پێنجەم، بواردان بە جینۆساید و پاکتاوی ڕەگەزی و تواندنەوەی ئەسیمی لەکردنی کورد. بە پۆلینکردنی دۆزی کورد وەک کێشەیەکی دیموکراسی یان حکومڕانی و ئیداری ناوخۆی چواردەوڵەتەکە، کۆمەلگای نێودەوڵەتی مافی ئەوەی بەو چوار وڵاتە داوە کە نەک هەر زەبر و زەنگ وەرێکارە سەرکوتکاریەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ جوولانەوە کوردستانیەکاندا بکات، بەڵکو دەست بۆ جینۆساید و پاکتاوی ڕەگەزی و تواندنەوەیش ببەن. لە یاسا و ڕێسەکردەیەکانی وڵاتان لە سەرێکەوە سەرکوت و پێشیلکردنی مافەکانی کورد وەک پرسێکی ناوخۆی دانراون و ماماڵەیان لەگەڵ دەدەکرێت. لە سەرێکی دیکەشەوە هەر جموجۆلێکی کوردستانی وەک مەترسیەک لەسەر سەروەری و یەکێتی خاکی ئەو وڵاتانە لە قەڵەم دراوە و سەرکۆنە کراوە. بەم جۆرە ئەمە لاینگریەکی زەق و ئاشکرای کۆمەلگای نێودەوڵەتی بووە بۆ چواردەوڵەتەکە
و ڕەواییدان بووە بە هەموو جۆرە سەرکوتکاریەک دژی کورد. ئەمەش لە کۆتاییدا ڕێگە خۆشکەر بووە بۆ چەندان جینۆساید، کۆمەڵکوژی و تاوانی جەنگ، بێ ئەوەی لایەنی تاوانکار ڕوبەڕووی هیچ لێپرسینەوەیەک بکرێتەوە. هەوڵەکانی سڕینەوەی کەلتور و ناسنامەی کورد و قەدەغەکردنی زمانی کوردی لە باکوور، لێسەندنەوەی ناسنامەی نزیکەی چوارەکی کوردی ڕۆژاوا و گۆرینیان بۆ تاکی بێدەوڵەت و بێرەگەزنامە، ڕاگواستن و بە عەرەبکردنی کورد لە باشوور و بە سوتماکردنی خاکەکەی، لێکترازانی کۆمەلگای کوردی و بە فارسیکردنی زمان و کەلتور لە ڕۆژهەڵات چەند نمونەیەکی ئەو تاوانانن کە بەردەوام لە 100 ساڵی ڕابردوودا بێ هیچ جۆرە لێپرسینەوەیەکی کۆمەلگای نێودەوڵەتی بە فراوانی پیادەکراون. چواردەوڵەتەکە و هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. کورد نەنەتەوەیە و نەنیشتیمانی خۆی هەیە. ئەمە کارنامە و بەرنامەی هەر یەک لە چواردەوڵەتەکەیە. لێرەوە کورد دەبێت تایبەتمەندی جوواکێکی خاکدار تریتۆریال کۆمیونیتی هاوتای تورک و عەرەب و فارس لە دەست بدات. نکۆڵیکردن لە کورد وەک نەتەوە کوردستان وەک نیشتیمانە دەبێتە هێڵی گشتی پرۆسەی نیشتیمانسازی و دەوڵەتسازی تورکیا و ئێران و عێراق و سووریا. نیشتیمانسازی و دەوڵەتسازیە کە بۆ ئەوەی سەرکەوتوو بێت دەبێت کورد بتوێتەوە و ببێت بە ئەوی دیکەی فارس و تورک یان عەرەب. یان لە باشترین حاڵەتدا دەبێت کورد بکرێتە کەمینەیەکی ئێتنیکی و کەلتوری کە لەسەر نیشتیمانی ئەوی دیکەی عەرەب و فارس و تورکدا دەژی. کورد زمانی خۆی لێ قەدەغە دەکرێت و دەکرێتە ئاخێوەری زمانی ئەوانی دیکە و لە مێژووی خۆی دادەبڕێنرێت و دەکرێتە بەشێک لە مێژووی ئەوانی دیکە. لە کەلتوری خۆی نەبان دەکرێت و لە ناو کەلتوری ئەوانی دیکەدا دەخرێتە پەراوێزەوە. بەو ئامانجەوە لە 100 ساڵی ڕابردوودا هەر چواردەوڵەتەکە کۆمەڵێک سیاسەت و بەرنامە و کارنامەی ئالۆز و فرەرەهەند دەگرنەبەر کە بەگشتی زۆردارانە و نادادپەروەرانن. هەموو ئەمانە بمەبەستی بەژێر دەستەهێشتنەوە و لە درێژماوەشدا تواندنەوەی کورد بووە. لێرەدا دەوڵەت دەبێتە بکەرێکی سەرەکی. مەترسی ئەم بکەرە لە هەمبەر کورد هەر ئەوە نەبووە کە لە توندوتیژی و نادادپەروەریدا پەرگیر و بێسنوور بوون، بەڵکو لەوەشدا بووە کە لەسەر ئاستی ناوچەکە هەر چوار دەوڵەت خراپترین، بەهێزترین، بێرکابەرترین بکەری دەوڵەتی بوون. سیاسەتەکانی چواردەوڵەتەکە لە ناوەوە ئامانجیان تواندنەوە و یەکلێکردنی کورد و سەرجەم گروپە نەتەویەی و ئاینیەکانی دیکە لە ناو تاک نەتەوە و تاک کەلتور و تاک ناسنامەی نەتەوەی باڵا دەست بووە. لە دەرەوەش چواردەوڵەتەکە مەبەستیان پەڵهاوێشتن و فراوانکردنی سنوورەکانی دەوڵەت و ناسنامەی نەتەوەی باڵا دەست بووە. لێرەدا کورد وەک نەتەوەیەکی ژێردەستە و دابەش بوو بەسەر ئەم چوار وڵاتەدا لە حاڵەتێکی تایبەت و دەگمەنی نەخوازراودا خۆی دەبینێت کە دەکرێت بە حاڵەتی کوردی وەسف بکرێت. حاڵەتی کوردی حاڵەتێکی جیاوازە لە هێ هەر نەتەوەیەکی ژێردەستەی دیکەی ئەم جیهانە. حاڵەتێک کە کەمترین بواری بۆ پەرەسەندن و گەشەسەندنی بۆ بوونە دەوڵەت و هاتنە ناو مێژوو بۆ نەرەخساوە. حاڵەتێک کە بەردەوام بەهۆی چەند فاکتەرێک لەوانە پان ناسیۆنالیزم، گەلە کۆمەکێ و سیاسەتی دووڕیان پەیوەست و تایبەت بە چواردەوڵەتەکە وای کردووە کە کورد لە دەرەوەی مێژوو دەبمێنێتەوە. فاکتەر گەلێک بەرادایەک کاریگەرن پێویستە هەلوێستای لەسەر بکرێت و تیشکی بخرێتە سەر. پان ناسیۆنالیزم یەکێک لە خاڵە هاوبەشەکانی هەر چوار دەوڵەتەکە هەژمون و زۆرجار لە دەسەڵاتدابوونی ئایدیۆلۆژیای پان ناسیۆنالیزمە. لە تورکیا پانتۆرکیزم، تۆرانیزم، لانی کەم لە هاتنە سەرکاری کەماڵیستەکانەوە ئایدیۆلۆژیای دەوڵەت بووە. پان ئێرانیزم لە دوای قاجارەکانەوە و پان عەرەبیزم لە سووریا و عێراق لە چلەکانی سەدەی ڕابردووەوە بەردەوام لە هەڵکشاندا بووە و بە شێواز و ئاستی جیاواز ئایدیۆلۆژیای ئەو دەوڵەتانەی پێکهێناوە.
لا ساتەوەختی مێژوویە جیاوازدا لە 100 ساڵی ڕابردوودا جوولانەوە و رێژیمە پان ناسیۆنالیستەکانی چواردەوڵەتەکە کوردیان هێناوەتە دووڕیانی مان و نەمان و سەرنجام پاشە کشەپێکردنی جددی بە هەوڵ و خەبات و تێکۆشانی کورد بۆ هاتنە ناو مێژوو دراوە. پان تورکیزم. تورکیا میراتگری ئیمپراتۆریەتی عوسمانیە، میراتگری سەرجەم کایەکەلتوری و جیهانبینی و ئەزموونی زەبر و زەنگ و ئەقلیەتی داگیرکاری عوسمانیەکانە و پرۆژەیە تواندنەوەی و نکۆڵیکردنی ئەوی دیکەیشە. پرۆژەیەک کە بە شێوەیەکی ڕێکخراو و فراوان لە 1894 و لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم بە یەکەم جینۆسایدی ئەرمەنیەکان دەستی پێکرد و دواتریش لە 1915 گەیشتە چلەپۆپە. بە زیاتر لە 500 ساڵ تەمەنەوە ئیمپراتۆریەتی عوسمانی یەکێک لە درێژترین و فراوانترین ئەزموونی ئیمپراتۆریەکانە. قەڵەمڕەویەکەی زۆرکات تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و بەلقان و قەوقازی لە خۆ دەگرت. ئەزموونی کە لەکەبووی 500 بەژێردەستەی هێشتنەوەی نەتەوە جۆرا و جۆرەکان کە خۆی لە داگیرکاری و بەتاڵانبردنی سەروەت و سامان و شێواندنی مێژوو و کەلتوری نەتەوە ژێردەستەکان دەبینێتەوە. لەگەڵ لە تێکشکاندنی کەسایەتی و بێ ئیرادەکردنی تاکەکانی ئەو نەتەوانە. بنیادی دەوڵەتی تورک دامەزراوە و ڕێکخراو و ئایدیۆلۆژیا و جیهانبینیەکانی لەسەر ئەم ئەزموونە دامەزراوە. ئەم جیهانبینیە لەسەر دوو پایەی سەرەکی دامەزراوە. یەکەمیان حکومکردنی ئەوی دیکە ماف و ئەرکێکی خوداییە و تەنها بە تورک براوە و گێرانەوەی ئەم مافە یەزدانیەش ئەرکێکە و لە ئەستۆی دەوڵەتی تورکیایە. واتە لەلایەکەوە داگیرکردنی وڵاتی نەتەوەکانی دیکە و بە تورککردنی ئەو نەتەوانە ماف و بەخشیشێکی خوداییە و بە تورک بەخشراوە. ئەم بەخشیش و فەرمانەش تایبەت بە تورکە و هیچ نەتەوە وەگەڵێکی دیکە لێ بەهرەمەند نین. هەر ئەمە شوا دەکات کە تورک هەست بە شکۆ و غورور و باڵایی لە ئاستی ئەوانی دیکەدا بکات. لە لایەکی دیکەشەوە بەهۆی پیلانگێری دوژمنان تورک ئەم مافەی لێ زەوت کراوە کە یەزدان پێبەخشیوە. بۆیەش لە پاڵ هەستی شکۆ و غورور و باڵاییدا هەستێکی پێچەوانە و دژبەر سەرهەڵدەدات. هەستی خۆ بە مەغدور و مەزلوم و گۆشەگیر و بێزراوی تورکەکانە. ئەم تێکەڵەیە کائینێکی بایپۆلی گرەی جووت جەمسەری ناسیۆنالیستی تورکی دروست کردووە. کائینێکی پانک خواردوو لە تێکەڵەیەکی دەگمەن لە حەسرەت، نۆستالژیا، ڕق، غوبن، غورور، ترس و هێز. پایەی دووەمی جیهانبینی تورک ئەوەیە کە تورکیا بەو جوگرافیا و سنوورەی خۆیەوە تاکە میرات و دەستەمایەی ئەو 500 ساڵەی شکۆمەندی و باڵادەستی نەتەوەی تورکە. تورک تاکە خاوەنی ڕەها و ئەزەلی ئەم میراتەیە. لێرەوە نەک هەر نەفەسێک بۆ کورد و پنتێک بۆ کوردستان نامێنێتەوە، بەڵکو هەر جۆرە هەوڵێک بۆ ناسینی کورد وەک نەتەوە و کوردستان وەک وڵات دەبنە مەزنە تاوانی ڕێگری و دەسترێژی کردنە سەرخاوەندارێتی ڕەها و ئەزەلیەکەی تورک. هەر داوایەک بۆ مافەکانی کورد لە باکووری کوردستاندا بەسە بۆ تەقینەوەی ئەو کائینە پەنگ خواردووە تورکیە. مێژووی 100 ساڵی ڕابردوو مێژووی تەقینەوەی بەردەوامی ئەو کائینە بایپۆلیا ناسیۆنالیستە تورکیەیە بەڕووی کورددا. دوو هۆکاری سەرەکی هەیە کە کوردی کوردۆتە نێچیری ئەم ڕق و نەخۆشیە بایپۆلیەی ناسیۆنالیزمی تورک. هۆکاری یەکەم ئەوەیە کورد دوانەتەوە و دوا ئتنیکی ناودەوڵەتی مۆدێرنی تورکە کە ناسنامە و زمان و تایبەتمەندیە هەرێمیەکەی لە دەست نەدابێت و دەستبەرداری کوردبوون و کوردستانی بوونی خۆی نەبوو بێت. جگە لە سێدەیەی چلەکان و پەنجاکان و شەستەکان کە سێدەیەی جینۆسایدی کوردن، مێژووی 100 ساڵی ڕابردووی کورد لە باکوور مێژووی بەرخوەدان و ڕەتکردنەوەی دوو پایە ئاماژە پێکراوەکەی بنیادی دەوڵەتی تورکیان. هۆکاری دووەمیش سیستەمی دەوڵەت سێنتریکی نێودەوڵەتیە کە سیستەمی پشتگوێ خستن و سەرکوتکردنی نەتەوە ژێردەستەکانە، سیستەمێک کە پرسی کورد وەک کێشەی سەروەری تورکیا و ئێران و عێراق و سووریا دەبینێت.
ئەمەش دەستی دەوڵەتی تورکی هاوکات سێ دەوڵەتەکەی دیکەش ئاوەڵا کردووە لە بەکارهێنانی هەموو جۆرە ئامرازێکی زەبر و زەنگ و سەرکوتکاری بەرامبەر بە کورد. هۆکاری دووەمیش ئەوەیە کە لە جەنگی دووەمی جیهانیەوە دەوڵەتی تورکیا دەبێتە ئازیزێکی ناز هەڵگیراو و خاوەن پارێزبەندی سیستەمی جیهانی بەگشتی و ڕۆژئاوا بە تایبەتی. تورکیا هاوپەیمانی ناتۆ و دووەم گەورەترین سوپای ناو ئەو ڕێکخراوەیە. هاوکات بەربژێری یەکێتی ئەوروپا و ئەو دەوڵەتە دۆست و هاوپەیمانەیە کە پاسەوانی دەواازەی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم ئۆراسیایە. تورکیا لە دیدی ئۆروپی و ڕۆژئاواییەکانەوە ئەو کارەکتەرەیە کە دوای جەنگی دووەمی جیهانی بە دژی کشانی کۆمۆنیزم و لە دوای هەرەسی سۆڤیەتیش بە دژی خشانی توندڕەوی ئیسلامی بەرەو ئۆروپا ڕۆڵ دەگیرێت. هەموو ئەوانە بەسەر یەکەوە پارێزبەندیەکی دەگمەنی داوە بە تورکیا. پارێزبەندیەکە کە بۆ دەیان ساڵە دەستی تورکەکانی ئاوەڵا کردووە تا هەموو سنوورەکانی تونند و تیژی دژی کورد ببەزێنن بێ ئەوەی کەمترین لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. لە هەمووی مەترسیدارتر ئەندامبوونی دەوڵەتی تورکە لە ناتۆدا. بوونی تورک لە ناتۆدا هەموو ئەندامانی ڕێکخراوەکەی پابند کردووە بە پاراستنی یەکێتی خاکی تورکیا. بە واتایەکی دی هەموو وڵاتانی ئۆروپای پابند کردووە بە هێشتنەوەی کورد بە ژێردەستەی تورک و سەرنجام هێشتنەوەی لە دەرەوەی مێژوودا. تورکیا 7 دەیەیە ئەندامی ناتۆیە و بە درێژایی ئەم ماوەیە ناتۆ هەمان گوتار و جیهانبینی تورکەکانی لەمەڕ کورد تەبەنی کردووە. لەم 7 دەیەیەدا ناتۆ بەکردەوە ڕۆلی پاسەوان و پشتیوانی یەکێتی خاکی تورکیا و پرچەکردنی ئەم دەوڵەتە داگیرکەرەی بینیوە. پان ئێرانیزم لە ڕووکەشدا لە پانتۆرکیزم جیاوازە. پانتۆرکیزم جەخت لەسەر باڵای نەژاد و ڕەگەزی تورک دەکات، پان ئێرانیزم جەخت لەسەر باڵای ڕەگەزی ئێرانی دەکات. جیاوازیەکی دیکە ئەوەیە کە پێچەوانەی پانتۆرکیزم پان ئێرانیزم خۆی وەک جوولانەوەیەکی بان ئێتنیکی دەبینێت و خۆی وەک ناسیۆنالیستێکی هەرێمی ئێرانی نمایش دەکات. پان ئێرانیزم لە بری نکۆڵیکردن لە گروپە نەتەوەیی و زمانی و کەلتوریەکانی ئێران سەرجەمیان لە خۆ دەگرێت و بەرایەڵەی ئێرانیزم بە یەکەوەیان دەبەستێتەوە. سەرەرای ئەم دوو جیاوازیە ڕووکەشیە لە هەناوی پان ئێرانیزمدا تا ڕادەی جمکبوون هاوشێوەی لەگەڵ پانتۆرکیزمدا هەیە. هاوشێوەی پانتۆرکیزم بان ئێرانیزم لە کرۆکدا جوولانەوەیەکی ئێتنیک سنتریکە، ئێتنۆسنتریک. پان ئێرانیزم لە دەوری ئێتنیکی فارسدا شکلی گرتووە. کەلتور و زمان و مێژوو و یادەوەری هاوبەشی فارس لە پان ئێرانیزمدا تەوەرە. ئەوانی دیکەش هەمویان لق و شاخەی فارسن. لق و شاخە و ئەقوامی مەحەلین کە دەبێت لە دوورمەودا یان نزیکمەودادا بگەڕێنەوە سەر ئەسڵەکەی خۆیان کە فارسە. بەواتایەکی دیکە کورد و سەرجەم نەتەوە و ئیتنیکەکانی ئێران دوجار کەرەستە و کاندیدی بە فارس بوونن. ئەمەش کورد و نەتەوەکانی دیکەی غەیرە فارس دادەماڵێت لە کۆیاد و مێژوو و زمان و کەلتور و ناسنامەی تایبەت بە خۆیان. بە کورتی جگە لە فارس ئەوانی دیکە هەمویان زمان و ئەقوامی مەحەلین. ئاساییە ئەو ئەقوامە مەحەلیانە ئۆستانێکیان هەبێت وەک ئۆستانی کوردستان کە ئاماژەیە بۆ بوونی ئەو قەومە مەحەلیە. بەڵام ئەوە هەرگیز هاوتای ناسینی کورد و ئەوانی دیکە نییە وەک نەتەوە یان کۆمەڵگەیەکی خاوەن نیشتیمان. دەرەنجام کورد و نەتەوەکانی دیکە لە پێگەی نەتەوەبوون و خاوەندارێتی نیشتیمانەکەیان دادەماڵێت. پاراستنی یەکێتی خاکی ئێران بووەتە ئەرکێکی سەرەکی و پیرۆزی دەوڵەت. هاوکات فارساندنی سەرتاپای دانیشتوانی ئێران جەوهەری پرۆسەی نیشتیمانسازی و دەوڵەتسازی ئێرانیە. لەم پەیوەندەدا پارت و ڕێکخراوە ئێرانیەکان جا چ دیموکراتی، چ چەپ، چ پاشایی یان ئیسلامی بن، جیاوازیەکی وا لە دید و هەڵوێستیان بۆ پان ئێرانیزم نییە. هەنگاوی سەرەکی هەمویان باڵادەستی زمان و ناسنامەی فارس و تواندنەوەی نەتەوە و کەلتورەکانی دیکەیە. دیموکراتەکان، تودەییەکان و گروپە سۆشیالیستەکانی دیکەی وەک چریکەکان و فیداییەکان
جگە لە دیوێکی نەرمی پان ئێرانیزم شتێکی دیکەنین. هەمان شت بۆ گروپە ئیسلامیە شیعەگەرەکان ڕاستە کە خۆیان لە دەرەوەی پان ئێرانیزم پێناسە دەکەن. بە کورتی هەرسێ گروپ پان ئێرانیزم بە هەردوو دیوەڕق و نەرمەکەیەوە لەگەل شیعەگەرەکان پیرۆزی و ئەزەلیبوونی یەکێتی خاکی ئێران و وێناکردنی فارس وەک پارێزەری ئەم یەکێتیە کۆیان دەکاتەوە. بۆیە پان ئێرانیزم جگە لە ئەزمموی شاوە خومەینی نەیتوانی و ئەزممونێکی جوانتر بەرهەم بێنێت. لە 100 ساڵی ڕابردوودا هەر هەولێک بۆ تۆخکردنەوەی پێگەی کوردستانی بوون تاوانێک بووە دەرحەق بەو پیرۆزیەی فارسەکان. لە هەر قۆناغێکی مێژوویشدا کورد هەولی سربەخۆی یان جۆرێک خوسەری دابێت بە هەموو جۆرێک سەرکوت کراوە. ڕوخاندنی کۆماری کوردستان لە مەهاباد و لە سێدارەدانی سەرۆک کۆمارەکەی لەلایەنە ڕەزاشا، هەروەها فتواکەی خومەینی بۆ ڕەشەکوژی خەڵکی کوردستان لە 1979 دوو نمونەی دیارن لەم پەیوەندەدا. لە یەکچوونێکی دیکەی پان ئێرانیزم لەگەل پانتۆرکیزم حکایەتی باڵایی مێژوویە. لە گێرانەوەی پان ئێرانیزمدا فارس میراتگری کۆنترین شارستانی و کۆنترین ئەزمموی حکومرانین لەسەر ئاستی دنیا کە تەمەنی زیاتر لە 2500 ساڵی بێپچرانە. حکایەتی باڵایی فارس بانگەشەی ڕەگوڕیشەی مێژووی و شارستانی فارس دەکات کە کورد و ئەوانی دیکە لێ بەهرەمەند نین. ئەم تێگەشتنە دوو دەرئەنجامی وێرانکەری بۆ کورد و نەتەوەکانی دیکەی لێکەوتۆتەوە. لەلایەکەوە فارس وەک نەتەوەی باڵا وێنادەکات کە ئەزمموی 2500 ساڵی سەروەری و حاکمیەتی هەیە. کورد و ئەوانی دیکەش وەک ئەقوامی مەحەلی دەناسێنێت کە نێشتەجێی سەرزەمینی فارس و لە ناو شارستانی و لە ژێر حکومرانی ئەواندا بوون و هەر ئاواش دەبێ بمێننەوە. پان ئێرانیزمی شیعی لە سەردەمی شادا وەک دەوڵەتی قوڵ و لە 1979 بەدواوەش ئایدیۆلۆژیای دەوڵەت و سەرچاوەی دەسەڵاتی ڕەهایی ئایەتوڵاکانی ئێران بووە. پان ئێرانیزمی شیعی ناتوانێت بچێتە دەرەوەی جغزی ئاینی و جیهانبینی خۆی بە ڕەوتە مودێرنیستەکانی سەردەم وەک دیموکراسی، نازیزم، لیبرالیزم و کۆمۆنیزم ئارایش بداتەوە. پان ئێرانیزمی شیعی لەسەر سۆز بۆ ئیمامەکان یان ئیمامەتە. ئەم پایەیە لە دەوری پیرۆزکردن و بە سیمبۆلکردنی ئیمامی عەلی و حوسێن و کوڕوەنەوەکانیانەوە دەسوڕێتەوە. ئەگەر ئەم پیرۆزکردنە خاڵی هەوبەشی شیعەکان بێت لە هەر کوێیەکی ئەم دنیایە، ئەوە فارس لانی کەم لە دامەزراندنی دەوڵەتی سەفەوی و تەبەنیکردنی مەزهەبی شیعی وەک ئاینی فەرمی خاوەندارێتی لەم پیرۆزکردنە دەکات. دوو حکایەت بۆ ڕەگی مێژووی ئیمامەت هەیە. یەکەمیان بۆ شکستی دەوڵەتی ساسانی لە سەردەستی عەرەبە موسڵمانەکان بە سەرکردایەتی عومەری کوڕی خەتاب و داگیرکردنی ئێران دەست پێ دەکات. لەم گێرانەوەیەدا عومەر هەم دوژمنی هاوبەشی نەتەوەی فارسە و هەم دوژمنی ئەهلی بەیتە و سۆز بۆ ئەهلی بەیت هاوتای دژایەتیە بۆ عومەر. عومەرێک کە وەک سیمبۆلی دادپەروەری و حکمی ئیسلامی لە حکایەتی سوننەکان دەوێنە کراوە. ڕیشەی حکایەتی دووەمیان لە دامەزراندنی دەوڵەتی سەفەوی دەست پێ دەکات. هەرچەندە دامەزرێنەری ئیمپراتۆریەتی سەفەوی بە ڕەگەز کوردی بە ئازەری کراون، بەڵام لە حکایەتی پان ئێرانیزمدا سەفەویزم دەبێتە یەکێک لەو هەڵقە گرنگانەی مێژووی 2500 ساڵەی حکومرانی فارس. لەم گێرانەوەیەدا حکومرانی شیعی فارسی لە بەرامبەر حکومرانی تورکی سونیدا دەبێتە چەمسەری سەرەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەشکۆ و سەروەری نەتەوەی فارس کە حکومرانی بەشێک لە ناوچەکە دەکات. ئەم حکومرانی و جەمسەربەندیە لە دوای شۆڕەشی ئیسلامی ئێران لە 1979 جارێکی دیکە بە فۆرمێکی ئارایش کراوە زیندوو دەکرێتەوە. لەو کاتەوە ئیدی ئێران جگە لەوەی یەکێتی خاکی خۆی بە ئاگر و ئاسن پاراستووە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەژمون و هێزی تا ئەو ڕادەیە هەیە کە 4 پایتەختی عەرەبی دیمەشق، بەغدا، بەیروت و سەنعای خستوتە ژێر هەژمونی خۆیەوە. ئێران لەو وڵاتانە ڕژیم و هێزی پرۆکسی و پاشکۆی تایبەت بەخۆی هەیە. بە کورتی ئەگەر پان ئێرانیزم بوون هەم حکومرانی ئێران بێت لەلایەن فارسەوە و هەم خەونی حکومرانی کردن لە دەرەوەی ئێرانی بزورگ بێت،
ئەوە پان ئێرانیزمی شیعی هەمان ئامانجی پان ئێرانیزمی شاهانەیە. شایەکێک لە سوپازە بەلاحەکانی ناوچەکەی بنیات نابوو کە بۆ دەیان ساڵ وەک پۆلیسی ڕۆژاوا لە ناوچەکەدا ڕۆلی دەبینی. ئێرانی ئیسلامیش جگە لە ئایدیۆلۆژیایەکی توندرە و وەک ڕابەری بێرکابەری جیهانی شیعە لە خەونی بنیاتنانەوەی ئیمپراتۆریەتی سەفەوی و دروستکردنی هیلالی شیعیدایە. لێکەوت و کاریگەری ئەم دوو هاڵە پیرۆزکراوە بۆ کورد لەوەدایە کە لە هەر هەوڵێکدا بۆ چوونە ناو مێژووەوە خۆی هەم لە بەروڕووی ئێراندا دەبینێتەوە هەم لە بەردەم هێزە شیعیەکانی ناوچەکەدا. پانعەرەبیزم. لێکەوتەکانی پانعەرەبیزم لەسەر کورد لە لێکەوتەکانی پانتورکیزم و پانئێرانیزم ئاڵۆستر و قورسترن. لە پانعەرەبیزمدا هەریەک لە عێراق و سووریا دوو هەرێمن قطر لە نیشتیمانی عەرەبی مەزندا. هەرچەندە لە سەردەمی پادشایەتیدا ئەم بەرگە دەستوریە نەچەسپا بوو، بەڵام پانعەرەبیزم لە کتێبە مەنهەجیەکان لە گوتار و سیاسەتی گشتی دەوڵەتدا لە پەروەردەکردن و تەلقیندانی عەقیدەی سوپادا لە ئایدیۆلۆژیای دەوڵەتدا ئامادە بوو. ساتە حوسەری یەکێک لە بیرمەند و باوکە ڕوحیەکانی پانعەرەبیزم کەسی دەستە ڕاستی مەلک فەیسەڵ یەکەم مەلکی عێراق بوو. هاوکات پەروەردەکاری بنەماڵەی مەلک و دارێژەری سیستەم و بەرنامەی پەروەردەی عێراق و مونەزری سوپای عێراق بوو. لە هەموو دەستورەکانی عێراق لە 1958 تا 2003 تا کۆتایی حکومڕانی سونەکان لە عێراق، ناسنامەی عەرەبی عێراق و ناساندنی عێراق و خەڵکەکەی وەک بەشێک لە نیشتیمان و نەتەوەی عەرەب چەسپێنرابوو. لە دەستوری 2005ش بە ناڕاستوخۆ پێداگیری لەسەر هەمان تێگەیشتن کراوە. لە مادەی 3 لە دەستورە نوێیەکە عێراقی پابەند کردووە بە بەلێننامەی کۆمکاری عەرەبی کە یەکێتی و یەکپارچەی خاک و نەتەوەی عەرەبە کە عێراق یەکێکە لە واژووکەرانی ئەو بەلێننامەیە. حکایەتی پانعەرەبیزمی سووری هاوشێوەی عێراقیە. لە 1973 و تا ئێستا سووریا وەک هەرێمێکی نیشتیمانی عەرەبی و خەڵکی کۆماری سووریاش وەک بەشێک لە نەتەوەی عەرەب پێناسەکراون. لەو کاتەوە دوو جار دەستور نووسراوەتەوە لە 1973 و 2012دا. لە هەردووکیاندا جەخت لەسەر هەرێمبوونی سووریا کراوەتەوە و سووریا وەک بەشێک لە نیشتیمانی مەزنی عەرەبی ناسێنراوە. نیشتیمانی عەرەبی هەموو ئەو وڵات و ناوچانەش دەگرێتەوە کە دەکەوێتە نێوانە چیەکانی زاگرۆس و کەنداوی عەرەب فارس لە ڕۆژهەڵات تا ئۆقیانوسی ئەتلەسی لە باکووری ئەفریقیا. عەرەبیش کەسێکە کە لەو سەرزەویە دەژیت و زمانی عەرەبی دەزانێت، جا ئەو کەسە عەرەب بێت یان نا. ئالۆستربوون و قورستربوونی کاریگەری و لێکەوتەکانی پانعەرەبیزم لەسەر کورد بە بەراورد بە کاریگەری و لێکەوتەکانی پانتورکیزم و پانئیرانیزم لێرەدا دەردەکەوێت. تەنها یەک خەرمانەی پیرۆز ئەلهالە الموقەدەسە دەوری ڕەهەندە قەوارەیەکەی پانتورکیزم و پانئیرانیزمی داوە. ئەو خەرمانە پیرۆزەش ئەزەلی و ئەبەدیبوونی قەوارەی تورکیای کەماڵی و ئێرانی شاهنشایی خومەینیە. ئەگەر تورکیا و ئێران وەک دوو قەوارەی پیرۆز و ئەزەلی و ئەبەدی و لە دابەشکردنە نەهاتوو بن، ئەمەیان هەیە تورکە و ئەویشیانەی فارس، ئەوە لە پانعەرەبیزمدا جگەلەوەی هەریەک لە سووریا و عێراق دوو قەوارەی پیرۆزی ئەبەدی عەرەبین، لە هەمان کاتدا دوو قەوارەی داننەبراو و ئەزەلی قەوارەیەکی گەورەتری پیرۆزتریشن کە نیشتیمانی عەرەبیە. لێکەوت و کاریگەری ئەم دوو خەرمانە پیرۆزە بۆ کورد لەوەدایە کە هەر هەوڵێکی بۆ چوونە ناو مێژووەوە بەرکەوتەی تەنیا لەگەڵ دەوڵەتی سووریا و عێراق نابێت، بەلکو لەگەڵ سەرجەم وڵاتە عەرەبیەکان دەبێت. لە 100 ساڵی ڕابردوودا لە هەر دەرگیریەکی نێوان کورد لەگەڵ سووریا یان عێراق هەمیشە وڵاتێک یان چەند وڵاتێکی عەرەبی هەندێک جار لە میانی کۆمکاری عەرەبیەوە پشتیوانی و بەرگری لەم دوو وڵاتە دەکەن. پانعەرەبیزم بەرگێکی پیرۆزی دیکەیشی هەیە کە هەریەک لە پانتورکیزم و پانئیرانیزم لێ بێبەهرەن. ئەویش خاوەندارێتی ئیسلامە. ئەم خۆ بە خاوەنزانینە لە دروشمی نەتەوەی عەرەب یەک نەتەوەیە و خودانی پەیامێکی نەمرە لە ئیسلامە، ئومە عەرەبیە واحدە ذات رسالة خالدة
ڕنگ دەداتەوە. ئەمەش کرۆکی پانعەرەبیزم لە هەریەک لە عێراق و سووریادا پێک دێنێت. ڕاستە هەریەک لە پان تورکیزم و پان ئیرانیزم بۆ چەند سەدەیەک وەک دوو ئیمپراتۆر ئەمەیان ڕابەرایەتی ئیسلامی سوننا ئەویشیان ئیسلامی شیعەیان دەکرد. ئێستاش تورکیای ئەردۆگان و ئێرانی خومەینی هەمان ڕۆڵ دەبینن. بەڵام خاوەنی ئەسلی ئیسلام هەلبەت لە ڕەوانگەی پانعەرەبیزم عەرەبە. ئەم دروشمە لەسەر ئەو بنەمایە داڕێژراوە کە پێغەمبەری ئیسلام عەرەبە، قورئان بە زمانی عەرەبی هاتووە. هەر چار خەلیفەکانی راشیدین و خەلیفەکانی دەوڵەتی ئەمەوی و عەباسیش هەر عەرەب بوون. لە داهاتووشدا لە حالەتی سەر لە نوێ دامەزراندنەوەی خلافەتێکی ئیسلامیدا دەبێت خەلیفە هەم عەرەب و هەم قوڕەیشی بێت. ئەم ئەزمونە بەڕوونی لە دامەزراندنی خلافەتەکەی داعشدا دەرکەوت. ڕێککەوت نییە کە پێش داعشیش دوو لە درێژترین حکومرانەکانی عێراق ڕێژیمەکەی بنەماڵەی فەیسەڵ و سەدام حوسێن ئەسڵ و فەسڵی خۆیان نەدەبردەوە سەر ئەهلی بەیت وە قوڕەیش. ئەم خەرمانە پیرۆزەی پانعەرەبیزم بۆ کورد ژینگەیەکی وەها ناهەمواری رەخساندووە کە هەر هەولێک بۆ چوونە دەر لە ژێر دەستەیی و چوونە ناو مێژوو وەک هەوڵی دژایەتی کردنی نەتەوە و وڵاتگەلێکی خاوەن پەیامی پیرۆزی ئیسلامی ببینرێت. وێناکردنی کورد وەک مرتد و ئیسرائیلی دووەم لە گوتاری فەرمی و ئەدەبیاتی عێراقی و سووریدا دیارە. هەروەها تۆمەتبارکردنی کورد بە پرۆکسی و کرێگرتەی بەریتانیا لە عێراقی پاشایەتیدا، کرێگرتەی فەرەنسا لە سووریای ئینتیدابدا، دواتریش کرێگرتەی ئیسرائیل و ئەمریکا لە سووریا و عێراقی دوای پەنجەکانەوە. لەم بەرگە پیرۆزەی پانعەرەبیزم کە هەڵگری پەیامی ئیسلامە سەرچاوە دەگرێت. هەر ئەم بەرگە پیرۆزەشە وای کردووە کە لەسەر ئاستی وڵاتان و کۆمەلگە موسڵمانە غەیرە عەرەب و تورک و فارسەکانیشدا، هەر لە هندستان و ئەندونوسیا و بگرەتە قەفقاس و باکووری ئەفریقیا کەمترین هاوسۆزی و پشتیوانی و تێگەیشتن بۆ دۆزی کورد نەبێت. پانعەرەبیزم لە سووریا و عێراقدا بەرادەیەک هەژموندار بووە کە بۆ دەیان ساڵ هەردوو وڵاتەکە کێبرکێ ئەوەیان بوو کامەیان ڕابەرایەتی جوولانەوەی پانعەرەبیزم دەکەن، کەیان ڕابەرایەتی بەعسیزم دەکەن و کەیان ئاڵا هەلگری پرۆسەی یەکێتی نیشتیمانی عەرەبین. ئەم پێشبڕکێکردن و ململانەیە لەسەر ڕابەرایەتیکردنی جوولانەوەی بەعسیزم و پانعەرەبیزم تاڕۆخانی ڕێژیمی بەعس لە عێراق لە 2003 درێژەی کێشە. ئەم ململانەیەی نێوان ئەم دوو وڵاتە بەردەوام پانعەرەبیزمی هەم بەرهەمهێناوەتەوە هەم بەدامەزراوەیی کردووە. هەردووکیشیان لە زۆربەی وڵاتانی عەرەبی لقی حزبی بەعسی سربەخۆیان دامەزراندووە. بیریارە سەرەکیەکانی پانعەرەبیزم لەوانە ساتیع حوسەری، میشێل عەفلەق، سەلاحەدین بەیتار و زەکی ئەرسوز هەمویان سوورین. حزبی بەعسیش وەک ڕێکخراوترین و سەرەکیترین ڕێکخراوی پانعەرەبیزم لە سووریا دادەمەزرێت، کەچی لە عێراق زووتر دەسەڵات دەگرێتە دەست و گەشە دەکات. لە بواری پراکتیکیشدا سووریا و عێراق بەردەوام لە پێشەوەی هەموو هەولێکی یەکگرتنی نێوان وڵاتە عەرەبیەکان بوون. پانعەرەبیزمی سووریا و عێراق بەردەوام ڕابەرایەتی جوولانەوەی ناسیۆنالیزمی سنووربری ئێریدێنتیستی عەرەبیان کردووە. ئەمەش لە چەندین هەوڵی یەکگرتنەوە و داگیرکردنی ئەوەی دیکە ڕەنگی داوەتەوە. هەوڵی یەکێتی نێوان ئوردون و عێراق لە سەردەمی ڕێژیمی پاشایەتیدا، هەوڵی یەکێتی عەرەبی لە نێوان سووریا و مەسر و عێراق لە شەستەکان، پێشتریش سووریا و مەسر لە پەنجاکاندا. هەروەها سووریا و عێراق لە حەفتاکانی سەدەی ڕابردوودا چەند نمونەیەکی ئەو حاڵەتەن. بچکە لە هەوڵی سەپاندنی یەکێتی زۆرە ملیانەش کە ئەو دوو وڵاتە ئەنجامیان داوە، وەک داگیرکردنی لوبنان لەلایەن سووریا، کوێت لەلایەن عێراق. ئەم ئاراستە پانعەرەبیزمە سنووربرا پێویستی بە دروستکردنی سوپای گەورە، ئایدیۆلۆژیای شۆڤینیستی، دەستگای هەواڵگیری گەورە بە سەربازگەکردنی کۆمەڵگە بوو. سووریا و عێراق بەردەوام دەستگای زەبەلاح و میلیتارێزەکراو و بە ئایدیۆلۆژیا قانگدراویان بۆ کۆنتڕۆلکردنی کۆمەلگای کوردی و سەرکوتکردنی پرسی کورد و لە قالبدان و بە دیسپلینکردنی تاکی کورد بەکارهێناوە بەمەبەستی هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. گەلە کۆمەکی چواردەوڵەتەکە. لە 100 ساڵی ڕابردوودا چواردەوڵەتەکە چەندین ڕێکەوتن و پرۆتۆکۆل و لێکتێکهێشتنی دووقۆڵی، سێقۆڵی و هەندێک جاریش چوارقۆڵیان دژی کورد واژۆ کردووە. ئامانجی سەرەکی ئەم ڕێکەوتن و پرۆتۆکۆلانە بۆ سنووردانان و لێدانی جوولانەوە ڕزگاری خوازیەکانی کورد بووە
و بۆ هاریکاری و هاو ئاهەنگیکردنی یەکدی لە دژی بزاوە کوردستانیەکان و سەرنجام هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا بووە. یەکەم هەنگاو لەم پەیوەندەدا ڕێکەوتنەکەی حوزەیرانی 1926 بوو لە نێوان تورکیا و عێراق کە تەنیا ساڵێک دوای لکاندنی باشووری کوردستان بە عێراق لە ئەنقەرە واژۆکرا. ڕێکەوتنەکە لە رواڵەتدا بۆ دیاریکردنی سنووری نێوان عێراق و تورکیا بوو، بەڵام ناوەڕۆکەکەی بۆ هاوکاری هەردوو وڵات بوو بۆ سەرکوتکردنی هەر جوولانەوەیەکی کوردی لە هەر دیوەکی کوردستاندا. بەند و برگەکانی ڕێکەوتنەکە عێراق و تورکیا پابەند دەکەن بە ڕێگریکردن لە هەر جوولانەوەیەکی چەکداری لەسەر یان لە نێزیک سنوورە هاوبەشەکەیان، ئەگەدارکردنەوەی یەکدی لە بوونی یان لە نیازی دروستکردنی هەر گروپێکی چەکداری لە وڵاتەکانیان کە بە تەمای چالاکی بن لە وڵاتەکەی دیکە. بەندی 7 هەڵوەشاندنەوە و سەرکوتکردنی هەر ڕێکخراوێک کە بە مەبەستی ئەنجامدانی چالاکی لەو دیوی سنوور دروست بوو بێت. بەندی 8 دیپۆرتکردنەوەی هەر پەنابەرێکی سیاسی کە چالاکی دژی وڵاتەکەی دیکە بکات. بەندی 9 هەروەها بە خۆپاراستنی تورکیا و عێراق لە پەیوەندی سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ سەرۆک خێل و شێخ و کەسایەتیە کوردەکانی ژێر قەڵەمڕەوی ئەوی دیکە. بەندی 12 بەندەکانی 10 و 11 و 13 میکانیزم و شێوازی جێبەجێکردنی مادەکانی سەرەوە دەستنیشان دەکات. بەندی 10 سنوور و قۆڵای ئەو خاکە دیاری دەکات کە بەندەکانی سەرەوە دەیانگرێتەوە کە 70 کیلومترە بە هەردوو دیوی باکوور و باشووری کوردستان. بەندی 11 ئەو بەرپرسە عێراقی و تورکیانە دیاری دەکات کە بەرپرسیارەتی جێبەجێکردنی ئەم هەماهنگیە دژە کوردیەیان پێسپێردراوە. بەندی 13 داوای دروستکردنی کۆمیسیۆنێکی هەمیشەیی سنووری دەکات لە بەرپرسە تورکی و عێراقیەکان بۆ چاودێریکردن و هەماهنگی تایبەت بە ناوچە کوردستانی سنووریەکانی ژێرقەڵەمڕەوی دوو وڵاتەکە. جێگەی سەرنجە کە لە کۆی ڕێکەوتنەکەدا ناوی کورد نەهاتووە، بەڵکو وەک باند و ڕێگر و پیاوکوژ و ئاژاوگێر و خێڵ و شێخ و ئەندامانی خێل ئاماژەیان پێکراوە. ئەمەش ڕەنگدانەوەی ئەقلیەت و نەخشەی هەردوولایەنی عێراقی و تورکیە لە دامەڵینی ڕەهەندەنەتەویەکەی پرسی کورد، لە بەکەمینەکردنی و لە بە ئاسایشکردنی پرسەکەی هاوکات بۆ هێشتنەوەی لە دەرەوەی مێژوودا. پەیماننامەی سەعەدەباد لە پەیماننامەی سنووری عێراق و تورکیا فراوانتر و هەمەلایەنتر بوو. ئەم پەیماننامەیە لە تەموزی 1937 لەلایەن نسێ لە 4 دەوڵەتەکە تورکیا و ئێران و عێراق بە بەشداری ئەفغانستان لە تاران واژووکرا. هەرچەندە دیسان ناوی کورد نەبرابوو، بەڵام زۆربەی بەندەکانی بۆ هاوکاریکردنی یەکدی بوو لە سەرکوتکردنی کورد. بەپێ پەیماننامەکە لایەنەکان بەڵێنیان بە یەکدیدا کە ڕێز لە سنوورەکانی یەکدی بگرن، دەست لە کاروباری ناوخۆی یەکدی وەرنەدەن، ڕێگەن نەدەن لەسەر خاکی هیچ کامێکیان گروپی چەکدار پێک بهێنرێت و ئۆپراسیۆن لە دژی لایەنەکانی ناو پەیماننامەکە ئەنجام بدرێت. هەڵبەت ئەوە کوردستانە کە هەرسێ وڵاتی ئێران و عێراق و تورکیا بە یەکەوە دەبەستێتەوە و ئەفغانستان هیچ سنوورێکی لەگەڵ تورکیا و عێراقدا نییە و 100 کیلومتریش لە سنووری ئەم دوو وڵاتە دوورە. سنووری عێراق ئێران لە سێ کۆچکەی عێراق ئێران تورکیا دەست پێ دەکات، بەشە کوردستانەکەی ئەو سنوورە تا خوار خانەقین درێژە دەبێتەوە. سەرجەمە سنووری نێوان تورکیا و ئێران و تورکیا و عێراقیش لە خاکی کوردستاندایە. بەم جۆرە نزیک بەسەرجەم ئەو بەندانەی لە پەیماننامەکە دەهاتوون لە پەیوەند بەڕێزگرتن لە سنووری نێوان ئەم وڵاتانە، دەستی وەرنەدان لە کاروباری ناوخۆییان، ڕێگرتن لە گروپە چەکدارەکانی هەر وڵاتێک بۆ بەکارهێنانی خاکی ئەوی دیکە تەنها کورد دەگرێتەوە. ئەم پەیماننامەیە بە هاندانی بەریتانیا مۆرکرا و دوای ساڵێک لە 19 تەموزی 1938 لە ناو زنجیرەی ڕێکەوتنامەکانی کۆمەڵەی گەلاندا تۆمارکرا. تۆمارکردنی ئەم پەیماننامەیە لە کۆمەڵەی گەلان ڕاهەندێکی فەرمی نێودەوڵەتی و مبارەکەی کۆمەڵەی گەلان بەو پەیماننامەیە دەبەخشێت. ڕەنگە مبارەکەکردن و بە فەرمیناسینی ئەم پەیماننامەیە دووارۆڵی نەگریسانەی کۆمەڵەی گەلان بوو بێت بۆ هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. پەیماننامەی بەغدا یەکێکی دیکەیە لە کاری بە کۆمەڵی 4 دەوڵەتەکە دژی کورد. لە شوباتی 1955 تورکیا و عێراق پەیماننامەی هاریکاری دوولایانەیان بۆ پاراستنی ئاسایشی هەردوولا لە بەغدا واژۆکرا.
کە دواتر بە پەیماننامەی بەغدا ناسرا. وەک لە دیباجەکەیدا هاتووە، پەیماننامەکە درێژکراوەی ڕێکەوتنێکی دیکەی نێوان تورکیا و عێراق بوو کە لە ئاداری 1946 لە نێوان عێراق و تورکیا واژۆکرا بوو. ڕێکەوتنەکەی 1946 هاوکات بوو لەگەڵ دامەزراندنی کۆماری مەهاباد و جەختی لەوە دەکردەوە کە ئاشتی وە سەقامگیری دوو وڵاتەکە بەشێکی گیانەکراوەی ئاشتی وە سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانە. پەیماننامەی بەغدا لایەنەکان پابەند دەکات بە دەستوەرنەدان لە کاروباری ناوخۆیی ئەوی دیکە کە ئاماژەیەکی ناڕاست و خۆیە بە یاریکردن بە پرسی کورد و پشتیوانی نەکردن لە جوولانەوە ڕزگاری خوازیەکانی. بەندی یەکەم. پەیماننامەی بەغدا لە بنەڕەتدا بۆ هاوکاریکردنی دوو وڵاتەکە بوو لە سنووردانان و سەرکوتکردنی هەر جوولانەوەیەکی کوردستانی. بەریتانیا ویستی ئەم پەیماننامەیە وەک بربەستێک بۆ تەوژمی کۆمۆنیزم و کشانی یەکێتی سۆڤیەت بەکاربێنێت، بۆیە لاینگری خۆی بۆ پەیماننامەکە ئاشکرا کرد. پاکستان و ئێرانیش دواتر پەیوەستبوونیان بە پەیماننامەکەوە دەربڕی. ڕێکەوتنی 1975 جەزائیر کە لە نێوان ئێران و عێراق واژۆکرا، یەکێکە لە ئەزمونە هەرە کاریگەرەکانی گەڵە کۆمەکێ و هاریکاری نێوان چوار دەوڵەتەکە بە دژی کورد. ئێرانی شایە پرۆکسی ئەمریکا و عێراقی سەدامی پرۆکسی سۆڤیەت لە حاڵەتی شەری سەردی درێژخایەندا بوون و هەر یەکێکیان نێزیک لە جەمسەرێکی جیهانی ئەو سەردەمە بوون و دەیان کێشەی مێژووی و سنووری و ئایدیۆلۆژیشیان هەبوو، بەڵام لە پێناو هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا هەریەک لە ئێران و عێراق ئامادەبوون بەسەر کێشە ئالۆز و مێژوویەکانی نێوانیاندا باز بدەن و ڕێک بکەون بە مەبەستی زیندە بەچاڵکردنی ئەزموونی 14 ساڵەی شۆڕەشی ئەیلول. ڕێکەوتنەکە هۆکاری هەرە سەرەکی بوو لە پشت هەرەسهێنانی بزوتنەوەکە کە یەکێکە لە گەورەترین تراژیدیەکانی سەدەی ڕابردوو لە مێژووی کورددا. ڕێکەوتنی جەزائیر پەیماننامەیەک و 3 پرۆتۆکۆلی بەدوادا هات کە هەموویان جەختیان لەسەر هاریکاریکردنی یەکدی دەکردەوە لە دژایەتیکردن و کۆتایی هێنان بە هەر جوولانەوەیەکی کوردی لە داهاتوودا. هەڵبەت ڕێکەوتنامەکە تەنها کوردی بە ئامانج گرت بوو، بەڵام هاوشێوەی ڕێکەوتن و پەیماننامەکانی دیکەی نێوان ئەو دەوڵەتانە دیسان ناوی کورد لە ڕێکەوتنامەکەدا نەهاتبوو. بۆ نمونە، بە گوێرەی پەیماننامەکە هەردوو وڵات هەموو ڕێو شوێنێک دەگرنە بەر بۆ کۆتایی پێهێنان بە هەر دزەکردنێک لە نێوان سنوورەکانی عێراق و ئێران. بەندی سێم. بەندی چوارەم ئەو ڕێو شوێنانەی کە لە ڕێکەوتنامەکەدا چەسپێنراوە دەکاتە پرسێکی هەمیشەیی کە هیچ لایەنێکی ڕێکەوتنامەکە ناتوانێت لێلا بدات. ڕێکەوتنامەی جەزائیر ڕووداوێکی سەرنجڕاکێشە بۆ تێگەیشتن لەوەی کە هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا لە چ قۆڵایەکی هەستونەستی حکومرانانی چوار دەوڵەتەکەدا ڕەگی داکوتاوە. قۆڵایەک کە هەموو کێشە و گرفتی مێژینەیی و ئاڵۆزەکانی دیکەی نێوانیان دەکاتە بڵقی سەر ئاو. بەپێ ڕێکەوتنێکی دیکەی واژووکراو لە 1979 عێراق و تورکیا مودێلێکی تازەی هاریکاریکردنیان لە دژی کورد هێنایە ئاراوە کە مودێلی ڕاوەدونانی گەرمە لە نێو سنووری دەوڵەتەکەی دیکە. لە ڕاستیدا ئەم مودێلە نوژەنکردنەوەی ڕێکەوتنامەکەی 1926 نێوان عێراق و تورکیا بوو. بە گوێرەی ڕێکەوتنەکە هەردوو دەوڵەت مافی ئەوەیان هەیە ئۆپراسیۆنی سەربازی لە ناو خاکی کوردستانی ژێردەسەڵاتی ئەوی دیکەدا جێبەجێ بکەن. بۆ نمونە لە ئەیاری 1983دا تورکیا ئۆپراسیۆنێکی سەربازی بە بەشداری 10,000 سەرباز و بە قۆڵایی 20 کیلۆمەتر لە باشووری کوردستاندا ئەنجامدا. ئامانجی ئۆپراسیۆنەکە تەنها لێدانی گەرێلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەن نەبوو، بەڵکو وەشاندنی گورزێکیش بوو لە پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان و حیزبی شیوعی عێراقی لە باشوور کە لە ئەنجامدا سەدان پێشمەرگە گیانیان لەدەستدا یان بریندار کران. ئەم ئۆپراسیۆنە پارتی دموکراتی کوردستان ناچار بە کشانەوە و هاوکاری وەرگرتن لە ئێران کرد کە سەرنجام ئەنفالکردنی بەرزانیەکانی لێکەوتەوە. ڕێکەوتنەکەی 1979 لە تشرینی دووەمی 1984دا دەستکاری کراوە و مافی بە عێراق و تورکیادا کە بێ ئاگادارکردنەوەی لایەنەکەی دیکە 10 کیلۆمتر بۆ ڕاوەدونانی گەرم بچنە ناو بەشەکەی دیکەی کوردستان. لەو کاتەوە تورکیا دەیان ئۆپراسیۆنی سەربازی گەورە و بچووکی ئەنجامداوە بە قۆڵای 10 کیلۆمتر بۆ ناو خاکی باشوور. هێزە ئەسمانیەکانیشی بەردەوام سنوورەکان دەبەزێنن.
دوا ئۆپراسیۆنی گەورەی تورکەکان بۆ سەرباشوور لە هاوینی 2020 بوو کە بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان و گوندە کوردیەکانی ناوچەی هەفتانینی کردە ئامانج کە لە بەهاری 2022دا درێژەی پێدرایەوە. راپەرینی 1991 و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و نیمچە سربەخۆبوونی باشووری کوردستان فۆرمێکی دیکەی هاریکاری و هەماهەنگی نێوان چوار دەوڵەتەکەی بە دوای خۆی داهێنا. لە کۆتایی 1991 و سەرەتای 1992دا وەزیرەکانی دەرەوەی ئێران و سووریا و تورکیا یان بەرپرسە باڵاکانی هەواڵگریان لە کۆبوونەوەی دەوری بەردەوامدا بوون بۆ چۆنیەتی سنووردانان و تێکدان و هەڵوەشاندنەوەی ئەزموونی هەرێمی کوردستان تا هاوینی 1994 لایەنی کەم 10 کۆبوونەوەی ئاشکرای دەوری ئەنجامدران. لە کۆبوونەوەکاندا هەرسێ وڵاتەکە جەختیان لەسەر ئەوە دەکرد کە ئامانجیان پاراستنی یەک پارچەی خاکی عێراقە. ئەمە لە کاتێکدا بوو کە عێراق بەهۆی لێکەوتەکانی شەڕی کوێتەوە و گەماڕووی نەتەوە یەکگرتووەکان ناکۆکیشی لەگەڵ سێ وڵاتەکەدا نەیدەتوانی بەشدار و پەیویست بێت بە کۆبوونەوەکان کەچی ئەوان لە بەری عێراق شەریان لەسەر یەک پارچەی خاکی عێراق و لە باربردنی ئەزموونی هەرێمی کوردستان دەکرد. ئەم هەماهەنگیە یەکێکە لە نمونە هەرەزەقەکانی گەلە کۆمەکی ئەو وڵاتانە بوو بۆ لە دەرەوەی مێژوهێشتنەوەی کورد. سێ وڵاتەکە جگەلەوەی هەوڵی خنکاندنی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەدا لە ڕێگەی توندکردنی گەمار و ئابوووریەکەی سەر کوردستان کە نەتەوەیەک گرتووەکان سەباندبووی بەسەر تەواوی عێراق بە باشووری کوردستانیشەوە. هاوکات هەموو قورسایی دیپلۆماسی و ئابووری و سیاسی خۆیان بەکاردەهێنا بۆ ئەوەی هەرێم هیچ کەناڵێکی دیپلۆماسی بازرگانی یان سیاسی لەگەڵ جیهانی دەرەوەدا نەبێت و دروست نەکات. لایەنەکانی کۆبوونەوەی دەوری وەزیرانی سێ وڵاتەکە بە ئاشکرا پێداگریان لەسەر ئەوە دەکرد کە ناهێلن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بۆ ساڵی 1995 ڕێک خرابوو ئەنجام بدرێت. ڕێگری لە هەڵبژاردنەکان پێویستی بە شەر و ئاژاوەی ناوخۆیی و هەڵوشاندنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو. دوجار کەڵەکەبوون و قوڵبوونەوەی کێشەکانی نێوان پارتی و یەکێتی بەهۆی فشار و دەستیوەردان و گەماڕۆی سێ وڵاتەکەوە. لایەنگێری هەر یەک لە ئێران و تورکیا بۆ یەکێک لەو دوولایەنە تراتێنی تۆرە هەواڵگیریەکانی هەردوو دەوڵەت لە کوردستان هەڵکشانی هەژموونی بزوتنەوە جیهادیە ئیسلامیەکان بەسەر یەکەوە بوونەهۆی سەرهەڵدانی شەری ناوخۆیی و دابەشبوونی هەرێمی کوردستان بۆ سەر دوو زۆنی دژبەیەک، زۆنی زەردی پارتی و زۆنی سەوزی یەکیتی. جێگەی سەرنجە کە دوا بە دوای هەڵگیرسانی شەری ناوخۆیی و دابەشبوونی حکوومەتی هەرێمی کوردستان سێلایەنەکەش وەک ئەوەی کۆبوونەوەکانیان بە ئەنجام گەیشت بن، کۆبوونە دەوریەکانیان کۆتایی پێهێنا. هەرچەندە سووریا پێشتر لە 1963دا لە گەرمەی جەنگی عێراق و کورد هێزی سەربازی ناردبووە باشووری کوردستان بۆ هاوکاریکردنی عێراق، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو وڵاتە کەمتر لە پەیماننامە وەرێکەوتن و گەلە کۆمەکیەکانی سێ وڵاتەکەی دیکەدا بۆ سەر کوردستان بەشدار دەبوو. هۆکاری بەشدار نەبوونی سووریا ئەوەیە کە بەهۆی کۆمەڵێک سیاسەتی ڕەگەزپەرستانەی وەک ڕاگواستن، تعریب، تەبعیس و لێسێندنەوەی ڕەگەزنامە و دروستکردنی نیشینگە مستەوتەناتی عەرەبی بە جۆرێک شیرازەی کۆمەلگای کوردی لە ڕۆژئاوا تێکدا بوو. کوردی هێندە بە مەترسی بۆ سەر ئاسایشی خۆی نەدەزانی وەک سێ وڵاتەکەی دیکە. سەرەڕای ئەمە لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێم لە باشوور لە 1991 ئیدی سووریاش بە تەواوی پەیوەست بوو بە کۆربەندی سێ وڵاتەکەوە. جگە لە کۆبوونەوەی دەوریەکانی لەگەڵ ئێران و تورکیا، سووریا یەکەم پرۆتۆکۆلی ئاسایشی ئەشکرایی دژ بە کورد لە تشرینی دووەمی 1993دا لەگەڵ تورکیا مۆر کرد. لە ئاکامدا وەزیری ناوخۆی سووریا پەکەکەی وەک ڕێکخراوەکی تێرۆریستی ناساند و ڕایگەیاند کە ڕێگە نادەن پەکەکە لە سەرخاکی سووریا جم و جۆڵ بکەن و هەوڵ بۆ گرتنی لایەنگەر و ئەندامەکانیان دەدەن و عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پەکەکە لە سووریا جێگەی نابێتەوە. ئەم پرۆتۆکۆلە ڕێخۆش کرد بۆ ڕێکەوتنی ئەدەنا کە لە ئۆکتۆبەری 1998 لە نێوان سووریا و تورکیادا واژۆکرا. ڕێکەوتنی ئەدانەی 1998 لە نێوان سووریا و تورکیا یەکێکی دیکەیە لەو ڕێکەوتنانەیە کە بە ئامانجی هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا واژۆکراوە. سەرجەم بەندەکانی ڕێکەوتنی ئەدەنا پەیوەستن بە هاوکاری سووریا بۆ تورکیا لە دژی بزاوی کورد لە باکووری کوردستان.
بەندی یەکەم سووریا پابەند دەکات بە تێرۆریست لە قەڵەمدانی پەکەکە و بە ڕێگری لە هەموو جۆرە چالاکیەکی کورد و بە دوورکەوتنەوە لە هەر جۆرە پشتیوانیەکی دارایی و مادیشەوە. بەندی دووەم سووریا پابەند دەکات بە داخستنی کەمپەکانی پەکەکە و نەکردنەوەی هیچ کەمپێکی تازە و ڕێگری لە هەموو جموجێلێکی بازرگانی ئەو ڕێکخراوە لە سەر خاکەکەی. گرنگترین خاڵی ڕێکەوتنەکە چڕکردنەوەی هەوڵەکان بوو بۆ دەرپەڕاندنی ئۆجەلان لە سووریا و دواتریش دەستگیرکردنی لە گەلە کۆمەکیەکەی دیکەی نێودەوڵەتی لە کینیا لەلایەن ئەمریکا و ئەسرائیل و ڕادەستکردنی ئۆجەلان بە تورکیا. هەر بە پێرێکەوتنەکە سووریا دەبێت ڕێگە بە تورکیا بدات بە قوڵای 5 کیلۆمتر بچێتە ناو خاکی سووریا، ڕۆژاوای کوردستان، بۆ گورزوەشاندن لە ئەندامانی بزاوە کوردیەکانی باکوور. بەم جۆرە مێژووی 1/4 دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان، سەرەڕای کێشەقوڵەکانی نێوانیان، مێژووی گەڵە کۆمەکیانە بۆ هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا، مێژوو ئەزمونێک کە بە دەگمەن لە هیچ ناوچە و هەرێمێکی ئەم جیهانەدا دەبینرێت. دووریانی تواندنەوە و مانەوە لە دەرەوەی مێژوودا. هۆکارێکی دیکەی مانەوەی کورد لە دەرەوەی مێژوودا ئەوەیە کە کورد وەک نەتەوە مافی خاوەندارێتی و ئیدارەدانی سەرچاوە و سامانە سروشتیەکانی کوردستانی لێسەندراوتەوە و ئەو مافانە تەنها حەسر دراون بە 4 دەوڵەتەکە. زۆرێک لە چاودێران و شارەزایانی ئەم بوارە کوردستان وەک کۆلۆنیزەی ناوخۆ دەبینن. لێرە بە کورتی هەلوەستە لەسەر ڕاهەندی پیشەسازی و تەکنۆلۆژی کۆلۆنیالیزمی ناوخۆیی دەکەین. هەرچەندە تورکیا هەنگاوێک لە پێش 3 وڵاتەکەی دیکەیە و بە یەکێک لە وڵاتە ڕاگۆزەرەکان هەژمار دەکرێت، بەڵام بەگشتی هەر 4 دەوڵەتەکە دواکەوتون و لە ڕێزی وڵاتانی جیهانی سێیەمدان. لەناو ئەو دواکەوتوویەدا کوردستان بۆتە کۆلۆنیەکی ناوخۆی. دەرەنجام و کاریگەریەکانی ئەم کۆلۆنیزەبوونەی کوردستان لە زۆربەی بوارەکاندا ڕەنگی داوەتەوە. بۆ نمونە، پیشەسازیەکەی بەرادەیەک کە دواکەوتووە بەراورد ناکرێت لەگەڵ پیشەسازی ناوچەکانی دیکەی نەتەوە سەردەستەکانی 4 دەوڵەتەکە. کۆلۆنیزەبوون بۆتە هۆی بە پیشەسازی نەبوون و گەشەنەسەندنی کەرتی کەشتوکاڵ، ڕێگاوبانە تەندروستی و فەرهەنگی بە جۆرێک کە هەر شار و ناوچەیەکی کوردستان لە چاو ناوچەکانی دیکەی 4 دەوڵەتەکە بەرزترین ڕێژەی بێکاری، خراپترین و دواکەوتوترین کەرتی تەندروستی و پەروەردە و کەشتوکاڵی و فەرهەنگی هەیە. بە دواکەوتووی هێشتنەوەی کوردستان بەرادەیەکە کە پەیوەندی و سیستەمە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیەکانی سەردەمی عوسمانیەکان و قاجاریەکان هێشتا کەم تا زۆر بوونیان هەیە. زۆربەی یاساکانی چاکسازی کشتوکاڵی کە لە ناوچەی نەتەوە باڵادەستەکانی 4 وڵاتەکە جێبەجێ کراون لە کوردستان یان بەنێوەچڵی جێبەجێ کراون یان هەر لە بنەرەتدا پشتگوێ خراون. ئەمەش چەند مەبەست و ئامانجێکی درێژخایەنی لە پشتە. یەکێک لەو ئامانجانە هێشتنەوەی کووردە لە دەرەوەی مێژوودا. بەو مانایەی کۆمەلگایەکی دابراو لە ڕوح و پرسەکانی سەردەم پلێشاوەوە هەرەسە پێهاتوو لە ژێر قورسایی هەژاری و نەداری، نامۆ بە مودێرنەتە و گەشەنەکردنی سەرمایە مرۆییەکانی و هێشتنەوەشی بەو شێوەیە. ئامانجێکی دیکە لەم پشتگوێ خستنە سیستەماتیکە تواندنەوەی کووردە. تاکی کوردی ئەگەر بیەوێت دەستی بە مودێرنەتە سەرمایە ژیانی سەردەم بگات، دەبێ خۆی بکاتە ئەوەی دیکەی فارس، عەرەب یان تورک. لێرەدا توانەوە دەبێتە تاکە بژاردەی سەپێنراو. 100 ساڵی ڕابردووی کورد 100 ساڵەی تواندنەوەیەتی لە ناو نەتەوە باڵادەستەکانی 4 دەوڵەتەکەدا. ئەمە ئەسیمیلەکردنە پرۆژەیەکی سەرەکی و بەردەوامی 4 دەوڵەتەکەیە. هەر کامێکیان وە لە قۆناغی جیاواز و بە شێوەی جۆرا و جۆر کاریان لەسەر ئەم پرۆژەیە کردووە. لە تورکیا کورد دەخرێتە قالبی تورکی کێوی و ئەگەر بیەوێت بەختەوەر بێت دەبێت لە تورکبوونیدا بیدۆزێتەوە، چونکە لە تورکیا بەختەوەر ئەو کەسەیە دەڵێت من تورکم. لە ئێراندا بەشێک لە کورد لە ناوە بۆتەقەی ئێرانیزمدا لە سەر ناسنامەی کوردبوونی خۆی سازش و پاشەکشە دەکات و لە باشترین حاڵەتدا با ئەقل و جیهانبینی و ئینتیما فارسە تەنها بەڕووکەش کووردە.
سیاسەتی 100 ساڵەی ڕێژیمە یەک لە دوای یەکەکانی ئێران بۆتە هۆی خۆجیاکردنەوەی لۆڕەکان و بەشێکی لەک لە جەستەی کورد و ئامادەی ئەسیمیلە بوونن لە ناو ناسنامە و زمان و فەرهەنگی فارسدا. لە سووریا و عێراق بە سەدان هەزار کەس لە شارە عەرەب نشینەکاندا کە تا سەدەیەک لەمە و بەرناسنامەی کوردی خۆیان پاراستو بوو، ئێستا خۆیان بە عەرەب دەناسێنن و دوور و نێزیک هیچ ڕایەلەیەکی شوناس زمان و کەلتور و ئینتیما بە کوردبوونەوە نایان بەستێتەوە. شارە گەورەکانی تاران، تەورێز، بەغدا، دیمەشق، حەلەب، ئەنقەرە، ئەستەمبول و ئەزمیر شارگەلی تواندنەوە و بە ئەوی دیکردنی کورد و لە ناوبردنیەتی. لە باکوور دوای سەرلەنوێ دۆزینەوەی ناسنامەی کوردی لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە، ئەمە خۆدۆزینەوەیە ناپەڕێتەوە ڕۆژئاوای فورات و زۆربەی شارە کوردستانیەکانی ڕۆژئاوای فورات کەمتر مەیل و ئارەزووی گەڕانەوە بۆ کوردبوونیان هەیە. زۆربەی کوردانی بەغدا و دیمەشق کە مێژوویەکی سەدان ساڵەیان هەیە بە تەواوی بە عەرەب کراون. لە ڕۆژهەڵات کوردەکانی پارێزگاکانی ئیلام و ئەکرماشان تەنها لەم ساڵانەی دواییدا سەر لە نوێ ناسنامەی کوردبوونیان خەریکە مانایەک پەیدا دەکاتەوە. ئەگەر بەهۆی هەرێمی کوردستان و خوسەری ڕۆژاوا بوارێکی تازە بۆ کوردبوون گەڕابێتەوە، ئەوە لە هەر یەک لە ئێران و تورکیا گەڕانەوە بۆ کوردبوون بە مانای خۆخستنە ناو کەشی زەبر و زەنگ و چەوسانەوە و ڕاودۆنان دێت. لەم دۆخەدا کوردبوون سەختە. سەخت بەو ڕادەیەی ئەو تاکەی وەک کورد خۆی دەدۆزێتەوە دەکەوێتە بەردەم مەترسی بوون بە هاوڵاتی پلە 2 و 3 کە ئەمەش جۆرێکی دیکەی کەوتنە دەرەوەی مێژووە. بەم جۆرە چواردەوڵەتەکە تەنها 2 بژاردەیان بۆ کورد هێشتۆتەوە، یان مۆدێرن بوون بە ناسنامەی نەتەوەی بەڵادەست یان مانەوە لە دەرەوەی مێژوودا. بۆ هەر کامێکیش پێویست بە دەستکاری بنیادی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی هەبووە. بۆ بە مۆدێرنەکردن و تواندنەوەی کورد و نامۆکردنی بە خاک و نیشتیمان و نەسنامەکەی لە هەر یەک لە تورکیا و عێراق و تارادایەکی زۆریش لە سووریا پرۆسەی تێکدانی ژێرخان و بنیادی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی ئەنجام دراوە. ئەم پرۆسەیە لە ڕێگای وێرانکردنی زیاتر لە 4000 گوند لە هەر یەکە لە عێراق و تورکیا خراوتەگەر. هاوکات کۆکردنەوەی کورد لە کۆمەلگا زۆرەملێکان لە عێراق یان پەراگەندەکردنی کوردە لە تورکیا و ئێران و سووریا بۆ شارە گەورە ناکوردیەکان. لە هەردوو حاڵەتەکەدا کورد ریشەی بە وڵات و زێد و کەلتور و فەرهەنگە کۆمەڵاتی رەسەنەکەی دەپچرێت. بە دیوێکی دیکەشدا بۆ هێشتنەوەی لە دەرەوەی مێژوودا دێهات و شارۆچکاکانی کوردستان و بنیادە دەرەبەگی و خێڵەکیەکەی تا ڕادەیەکی زۆر وەک خۆی هێلراوتەوە. دەسەڵاتدارانی چواردەوڵەتەکە کاریان لەسەر هەردوو سیاسەت کردووە. لە باکووری کوردستان بە دیاریکراویش لە ڕۆژئاوای ڕووباری فورات هەر هەنگاوێکی مۆدێرنەبوونی کورد هاوتا بووە بە تورکبوونی. بە مۆدێرنە و بە شاریکردنی کورد لە شارگەلی وەک مەڵاتیا، غازیعنتاب، ئەلازیغ، ئەرزرۆم و ئەرزنجان بەگشتی بۆتە هۆی ئەوەی ئەم شارانە دەستبەرداری کوردبوون، زمان و کەلتور و ناسنامە بن. بە پێچەوانەوە لە شارەکانی ڕۆژهەڵاتی فورات تا ئەمە دواییانەش دەوڵەت کاری لەسەر سیاسەتی دووەم بە خێڵهێشتنەوە و بە خێڵکردن کردووە. هەلبەتە فشاری جۆراوجۆریش هەبووە بۆ دەرپەڕاندنی کورد لە دێهات و شارۆچکاکانی ڕۆژهەڵاتی فورات بۆ شارە تورکیەکان و تاواندنەوەیان لەو شارانەدا. لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بەولاوە دەرپەڕاندن و ریشەکێشکردنی کورد لە 2 پرۆسەی فراوان و گەورەدا پیادەکراوە. پرۆسەی یەکەم سوتاندن و وێرانکردنی هەزاران گوندی باکوورە لەگەل ڕاگواستنیان بە زەبری هێز بۆ ناوچە ناکوردیەکان. پرۆسەی دووەمیش پرۆژەی گاپا کە لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا بەڕووکەش وەک پرۆژەی ئاودێری و سەرچاوەی وزە خراوتە بواری جێبەجێکردن، بەڵام لە ناوەڕۆکدا ئامرازێکی دەوڵەتە بۆ دارشتنەوە و ئارایشتانەوەی بنیادی دانیشتوانی کوردستان. ئەو پرۆژەیە 75,000 کیلۆمتر دووجە لە کۆی 125,000 کیلۆمتری باکووری کوردستان واتە لە 160 خاکی باکوور دادەپۆشێت و نزیکەی 9 ملیۆن دانیشتوان واتە نیوەی کوردانی باکوور لە زێدیان لە ڕەگەوە هەڵدەکێشێت.
پرۆژەکە هەر چەندە سوودێکی گەورەی ئابووری بە تورکیا دەگەیەنێت، بەڵام ئامانجە جەوهەری و شاردراوەکەی دەرپەڕاندن و دوورخستنەوەی کووردە لە ناوچەکانیان. ئەمەش لە کورتماوەدا جگە لە بەرزەفتکردنی کۆمەلگەی کوردی و پارچە پارچەکردنی لە ڕێگەی دروستکردنی بەندا و گۆڵی گەورە، خامۆشکردنی بزاف و پرسی کورد ئاسان دەکات. لە درێژماوەشدا کورد بە ئاسانی دەتوێنێتەوە. پرۆسەی هێشتنەوەی کورد لە دووریانی مۆدێرنەبوون، ئەسیمیلەبوون و هێشتنەوەی لە دەرەوەی مێژوودا لە ئێرانیش بە فۆرمی جۆراوجۆر پیادەکراوە. مۆدێرنەبوون بە چڕی لە ناوچەکانی کرماشان و مەرکەزی شاری سنە جێبەجێکراوە. ئەم ناوچانە زیاتر لە ژێر مەترسی فارس بوون و ئەسیمیلەبوون لە ناو کەلتوری فارسیدان. بۆ بەشێکی بەرچاوی دانیشتوانی ئەم شارانە، فارس بوون یان دەستبەرداری کورد بوون و ئاخاوتن بە فارسی لە ماڵ و شوێنە گشتیەکان زۆر جار وەک هاوتای کلاسی بوون بووە، واتە بە مانای پلەیەکی بەرزتری کۆمەڵایەتی دێت. بە پێچەوانەی ناوەندی شارەکان پێکهاتە وەرایە لە کۆمەڵایەتیەکانی ناوچەکانی دیکەی ئەردەلان و موکریانیش بەنیمچە دەست لێ نەدراوی ماونەتەوە. خەڵکی ئەم ناوچانە وێرای پابەندبوونیان بە ناسنامەی کوردبوونیانەوە، بەڵام بەگشتی لە ماف و ئیمتیاز و ئەرکدا وەک هاوڵاتی پلە 2 و 3 لە هەژاری و نەخوێندەواری و بێمافیدا ژیان دەگۆزرێنن. پرۆسەیە بە خێڵکردنەوەی کۆمەلگای کوردستانی. لە 100 ساڵی ڕابردوودا چواردەوڵەتەکە لەو شوێنانەی نەیانتوانیوە کورد بتوێننەوە و مودێرنە بکەن، کاریان لەسەر هێشتنەوەی پەیوەندیە خێڵەکیەکان کردووە. هۆکاری پشتە ئەم پرۆسەی بەخێڵکردن و بەخێڵهێشتنەوەیەش ڕۆشنە. خێڵگەرایی لە کوردستان کار ئاسانی بۆ چواردەوڵەتەکە دەکات تا پەیوەندی کورد و دەوڵەت خورد بکەنەوە بۆ پەیوەندی خێڵ و دەوڵەت. ئەو پەیوەندیەش لە لایەنە کوردیەکەوە زیاتر لەسەر 2 پایە دامەزراوە: مانەوە و پاراستنی پێگەی خێڵ و ڕکابەری نێوان خێڵەکان. ئەم 2 پایەیە وای کردووە کە ژمارەیەکی زۆری خێڵ و دامەزراوەی تەریقەتی ئاینی بە شێوەیەکی بەردەوام کلاینتی ڕێژیمە یەک لە دوای یەکەکانی چواردەوڵەتەکە بن. بۆ نمونە، لە عێراق و ئێران گۆڕینی خوێناویانەی ڕێژیمە پاشاییەکانی ئەم 2 وڵاتە بۆ کۆماری و لە تورکیاش وەرچەرخان لە کەمالیزمەوە بۆ ئەردۆگانیزم، هیچ لە ئینتیما و وابەستەگی عاشیرەتەکان و سەرۆک چاشە کوردەکانی بۆ ئەم دەوڵەتانە نەگۆڕیوە. بەم جۆرە کورد بەردەوام لە دووریانی ئەسیمیلەبوون و لە دەرەوەی مێژووبوون و مودێرنەتەدا بووە. بەخێڵکردن یان بەخێڵکردنەوە زۆر جار وەک خواستی دوولایەنەی کورد و چواردەوڵەتەکە دێتە بەرچاو. لە حاڵەتە کوردیەکەدا بە تایبەت ناوچە گوندنشین و خێڵەکیەکاندا ئەگەر تاکی کوردی ناچار بکرێت لە نێوان مانەوەی شوناسە خێڵەکیەکەی یان دەستبەرداری شوناسە کوردیەکەی بێت، ڕەنگە یەکەمیان هەڵبژێرێت. لە بەرامبەریشدا بۆ چواردەوڵەتەکە جگە لەوەی ئینتیمای خێڵ دەبێتە بەدیلی ئینتیمای نەتەوەیی، لە هەمان کاتدا زەمینەیە داڕاشتنەوەی پەیوەندی دەوڵەت لەگەڵ تاکی کورددا لەسەر بنەمای سیاسەتی کوێخە ڕەعیەت کلاینت پاترۆن دەرەخسێنێت. کوێخە ڕەعیەت پەیوەندیەکی دووقۆڵیە لەلایەن کوێخایەک کە لە پێگەی دەسەڵاتدایە و هێز بەدەست و پارە بەدەستە، کە پەیوەندی لەگەڵ ڕەعیەتێک دەبەستێت کە لە پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی نزمترە. هەردوولا کەم تا زۆر لەو پەیوەندیەدا سوودمەندن، بەڵام بەگشتی پەیوەندیەکە لە خزمەت کوێخایەکدایە. لە حاڵەتی کوردستاندا بەگشتی چواردەوڵەتەکە ڕۆلی کوێخایان بینیوە و شێخ و ئاغا کوردیەکانیش ڕۆلی ڕەعیەتیان گێڕاوە. دەسەڵاتدارانی چواردەوڵەتەکە بە شێوەیەکی ناڕاستوخۆ و لە ڕێگای شێخ و ئاغاکانەوە حکومڕانی ناوچە گوندنشینەکانی کوردستانیان کردووە و دەکەن. ئاغا و شێخەکان وابەستەی ڕژیمە مەرکەزیەکان بوون و هێز و دەسەڵاتی ناوەند لە ڕێگەی ئەوانەوە بەسەر گوندنشینەکانی کوردستاندا دەسەپێنرێت. ئەوان وەک نوێنەری هێز و پێگەی دەوڵەت لە کوردستان خراونەتە خزمەت چوارداگیرکەرەکەوە. ئەمەش جۆرێک لە مایکرۆئۆتۆنۆمی تەقلیدی خێڵەکی بۆ شێخ و ئاغاکان دەستەبەر کردووە.
ئەم جۆرە دابەشکاریە ئاراستەی کێشمەکێشەکانی کۆمەلگای کوردی تا ڕادەیەکی زۆر لە کێشمەکێشی نێوان نەتەوەیەکی بێدەوڵەت لەگەڵ نەتەوەی باڵادەستدا گۆریوە بۆ ململانی کوردی واتە پێکدادان و کێشمەکێشی ناوخۆیی خێڵ و عاشیرەتەکان لەلایەک و ململانی نێوان جۆتیار و ئاغاکان لەلایەکی دیکە. تاکی کوردی گوندنشین دەرگیری دوو ململانێ بووە کە هیچیان لە قازانجی ئەودا نییە. ئەم دۆخەنە ئاساییە لە ململانێ و چاوساندنەوە کۆمەڵایەتیەکان زەمینەیەکی وای ڕەخساندووە کە ئینتیمای تاکی کوردی لا ئینتیما بۆ نەتەوە و کوردستان دەگۆڕێت بۆ ئینتیما بۆ خێل. ئەمەش هێندەی دیکە شیرازەی کورد وەک نەتەوە لێک دەترازێنێت. هەرچەندە لە ڕەواڵەتدا خێل دەبێتە هاوتای کوردبوون و تاکە بۆشاییەک کە کوردبوون خۆی تێدا بە زیندوی بهێڵێتەوە. بەڵام تاکی کورد بە تایبەت ئەوانەی هێشتا پابەندی پەیوەندیە خێڵەکیەکانن ناپەڕژێنە سەر ئەوەی ببنە تاکێکی خاوەن ناسنامە و دید و جیهان بینی و ئاگایی نەتەوەی. لە مێژووی 100 ساڵەی ململانێ دەوڵەتەکان لەگەڵ جوولانەوەی نەتەوەی کوردیدا هەرگیز دەوڵەت بەتەنیا ئەو ململانیەی نەکردووە. بەڵکو بە هاوپەیمانی و هاوبەشی لەگەڵ سەرۆک خێل و شێخە کوردیەکاندا ئەو کارەی ئەنجامداوە. لە تورکیا تا سەرەتاکانی سەدەی 20 حکومڕانی عوسمانیەکان هیچ بوارێکی نەهێشت بووە بۆ خۆرێک خستنی کوردی، نەزمورێک خراوە عەشیرەتی و خێڵەکی و تەریقەتەکانی ئازادانە وەک نۆرم و نەزمێکی کۆمەڵایەتی خۆرێک خستن ڕێگە پێدراو بوون. بەڵام لە نیوەی دووەمی سەدەی 20ەوە سەرەرای ئەوەی تورکیا دەبێتە ئەندامی ناتۆ و دواتریش بۆ دەیان ساڵ بربژێری یەکێتی ئەوڕۆپا، لە ڕووکەشیشدا حیزبە پان تورکیەکان سیستەمیان لەسەر بنەمای حیزبی دەسەڵات و حیزبی ئۆپۆزیسیۆن داڕشتووە کەچی وەک دەوڵەت پەیوەندیەکانیان لەگەڵ خێل و سەرۆک خێڵە کوردیەکاندا لەسەر بنەمای کۆیخەراعیەت وەک جاران ئارایشداوەتەوە. بەگشتی خێڵە کوردیەکانی باکوور بەسەر هەردوو بەرەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دابەش بوون. فاکتەری سەرەکی ئەم دابەشبوونە ململانەی ناوخۆی خێڵە کوردیەکانە، نەک بەرنامە و کارنامەی حیزبەکان و هەڵوێستی ئەوان لە ئاست پرسی کورد یان باردۆخی ناهەمواری ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوری کوردستان. ورتر بڵێن ئەگەر خێڵێکی ڕکابەر پەیوەندی کۆیخەراعیەتی لەگەڵ حیزبی دەسەڵاتدا هەبێت، ئەوە خێڵە ڕکابەرەکە پەیوەندی لەگەڵ حیزبێکی ئۆپۆزیسیۆن دەبەستێت. فاکتەری سەرەکی یەکلابوونەوەی ڕعیەتی خێڵێک بۆ حیزبێکی دیاریکراو یەکلابوونەوەی ڕعیەتی خێڵە ڕکابەرەکەیەتی لەگەڵ حیزبە تورکیەکەی دیکەدا. بە درێژایی دەیان ساڵ هەرگیز ناسنامە و ئیدعای حیزبی کۆیخا کاریگەری نەبووە لەسەر ڕعیەتبوونی خێڵ و شێخەکان. بەواتایەکی دیکە بانگەشەی حیزبەکانی تورکیا هەرچیەک بوو بێت، چەپ، کۆمۆنیست، نەژادپەرست، لیبرال یان ئیسلامی، ئەوە کۆمەڵێک خێڵ و شێخ دەبن یان دەکرێن بەڕعیەتی. لە عێراق 3 پرۆسەیە بە خێڵکردنەوەی کۆمەلگای کوردی لە بەرامبەر ڕێگرتن لە ئینتیمای نەتەوەی ئەنجام دراون. قۆناغی یەکەم لە سەردەستی بەریتانیەکان و لە سەردەمی پاشایەتی. لەم قۆناغەدا ئاغاکان ئەو دەسەڵات و نفوزەی لە سەردەمی عوسمانیەکان هەیان بوو نەک هەر لیان نەسەندرایەوە، بەڵکو فراوانتر کرا و سەرۆک خێڵەکان جۆرێک لە ئۆتۆنۆمیان پێدرا. ئۆتۆنۆمیەک کە سەرۆک خێڵەکان جگەلەوەی خاوەندارەتیان بۆ زەوی و زار فراوان کرا، لە هەمان کاتدا مافی کۆکردنەوەی باج لە ڕعیەتەکانی سەر بە خێڵەکەی و بوونی چەکدار و محکەمەکردنی خێڵەکیانەشیان بەدەستهێنا و هەر سەرۆک خێڵێکیش سنووری قەڵەمڕەوی تایبەت بەخۆی هەبوو. قۆناغی دووەم لە سەردەمی کۆتایی کوردە بە عەرەب بووەکان و هەڵکشانی مەدی ناسیۆنالیستی کوردیە لە دوای جەنگی دووەمی جیهانی. پێش ئەم قۆناغە زۆرێک لە کوردە بە عەرەب بووەکان کرابوونە ڕووپۆشیەکی درۆینەی بەشداری کورد لە ئیدارەی عێراقدا. لەم قۆناغەدا زۆرینەی ئەو کوردە بە عەرەب بووانە یان لە ناو چوون یان بەهۆی هەڵکشانی ناسیۆنالیستە عەرەبەکان پاسیفکران و جێگە و پێگەی خۆیان لەدەستدا.
بكر صدقي، شوكت زهاوي، داود حيدري، جلال بابان، أحمد مختار بابان، عمر نزمي نموني أم كرد بعرب بوانن. بۆ جێگەپڕکردنەوەی کوردە بە عەرەب بووەکان ڕێژیمی بادشایی سەرۆکخێل و تەریقەتەکانی هێنایە پێشەوە و لە ئیدارەی عێراقدا جێگە و ڕێگەی پێدان. بەم جۆرە قۆناغێکی دیکە لە پرۆسەی بەخێڵکردنەوەی کۆمەلگای کوردی دەستی پێکرد. قۆناغی سێەمیش لە هەشتاکاندا پیادەکراوە. لەم قۆناغەدا سەرۆکخێڵەکان لە فەوجە سووکەکان خەفیفەکاندا ڕێکخران و وەک سەرۆک جاش کرانە خاوەنی هێز و نفوزێکی بێرکابەر لە ناوچەکانیاندا. وەسەدان کەس وەک جاش دەخرانە ژێر قەڵەمڕەویان. لەم پرۆسەیەدا داگیرکەری عێراقی دوو ئامانجی گرنگی پێکا. یەکەم، زیندووکردنەوەی ڕایەڵە و پەیوەندی و کەلتور و ڕکابەریە خێڵەکیەکان و بەهێزکردنەوەی پێگەی سەرۆک خێڵەکان لە ناو کۆمەلگای کوردیدا. دووەمیشیان بەگشتداکردنی ئەم سەرۆک خێڵانە بە جوولانەوەی ڕزگاری خوازەی نەتەوەکەیان و زۆر بەشیان لە پرۆسەکانی ئەنفالکردن و وێرانکردنی کوردستاندا بەشداریان پێکرا. بە کورتی لە عێراقدا وابەستەی خێڵەکان بۆ دەوڵەت پرسێکی نەگۆڕ بووە. بەرادەیەک سیستەمی سیاسی و ناسنامەی ڕژیمەکان هێندە کاریگەری لەسەر ئەو پرسە نەگۆڕە نەبووە. ئەوەی گرنگ بووە چەندە ڕژیمەکە ئامادەی کۆنتراکتێکی کوێخەرعیەت بووە لەگەڵ سەرۆک خێڵە کوردیەکاندا. هەندێک جاریش تەنها بۆ ڕکابەری خێڵەکەی دیکە سەرۆک خێڵک وێلی دروستکردنی پەیوەندی کوێخەرعیەت بووە لەگەڵ دەوڵەت. ئینتیمای شێخ و خێڵەکان ڕاستوخۆ بۆ سیستەم و دەوڵەتی عەرەبی عێراقی نەبووە، بەڵکو بۆ دروستکردنی هاوسەنگی بووە لە نێوان خێڵەکەی و خێڵە ڕکابەرەکانیدا. ئەم حاڵەتە تاڕادەیەکی زۆر بۆ ڕۆژهەلاتیش ڕاستە. لە سەردەمی کۆماری کوردستانی قازی محەممەددا بەشێکی زۆری خێڵەکان پاڵیاندایە لای داگیرکەری ئێران. ڕێژیمەکەی شا ئەوانی لە دژی کۆماری کوردستان بەهێز و چەکدار کرد. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم چاشایەتیەی هەر خێڵێک بۆ داگیرکەری ئێرانی ئەوەیە کە داخۆ هەر خێڵێک خێڵە ڕکابەرەکەی بووەتە لایەنگەری کۆماری کوردستان یان نا. پەیوەندی کوێخەرعیەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕیشەیەکی قوڵ و لە مێژینەی هەیە. ئەم پەیوەندیە کوێخەرعیەتە لە سەردەمی کۆماری مەهاباد بەڕاستوخۆ کاریگەری لەسەر پشتیوانیکردن یان بێهەڵوێستی خێڵە کوردەکان هەبوو. سەرۆک خێل و تەریقەتەکان ڕاستوخۆ و بەستەی دەسەڵاتی ناوەند بوون چونکە بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانیان بەسترا بووەوە بەو وابەستەییەوە. ئاغا و سەرۆک خێڵەکان ژێردەستەمانەوەی کوردستانیان بە هاوتای باڵادەستی خۆیان دەبینی، بە جۆرێک کە هیچ کێشەیان لەگەڵ جاشێتی بۆ دەوڵەتی ناوەند نەدەدید. دوجار دەوڵەت سوودمەندی سەرەکی و کوردیش زەرەرمەندی سەرەکی دەردەچوو. بەگشتی پرۆسەی بەخێڵکردنەوەی کۆمەلگای کوردی بۆتە هۆی ئەوەی کە خێڵە کوردیەکان ڕۆلی باندی کرێگرتە و جاش لە دژی جوولانەوە شۆڕشگێریەکانی کوردستان ببینن. لە باشوور فەوجە سووکەکان، لە ڕۆژهەڵات بەسیج، لە باکووریش قوڕوجوو. ئەمانە سێ میلیشیا و باندی جاشی خێلگەرا بوون کە هەردەم هێزێکی ئامادە بوون بۆ شەڕ لەگەڵ جوولانەوە کوردستانیەکان. لە پرۆسەی ئەنفالەکاندا ئەوەی ڕێخۆشکەری زیاتری دەکرد بۆ بەشداری خێڵەکان ئەوە بوو کە هێرشەکان بە هاوڵی خێڵێک بۆ سەر ناوچەکانی خێڵێکی دیکەی ڕکابەر بوون. خۆ ئەگەر ئەنفالەکە لە دژی ناوچەی خێڵی ڕکابەر بووایە، جاشەکان بە گورتر و دڵسۆزانەتر بەشداری پرۆسەی ئەنفالیان دەکرد. بەم جۆرە پەیوەندی کوێخەرعیەت هۆکارێکە بۆ خوڵانەوە لە ناو بازنەی ژێردەستەیی بێدەوڵەتی و سەرنجام مانەوە لە دەرەوەی مێژوودا. هەر ئەمەشە وای کردووە کە ڕژیمە یەک لە دوای یەکەکانی 4 دەوڵەتەکە بە تایبەتیش تورکیا و عێراق بەردەوام کار لەسەر بە خێڵکردنەوەی کۆمەلگای کوردستانی بکەن. خوێندن بە زمانی نەتەوەی سەردەست. فاکتەرێکی دیکە کەوا دەکات کورد بەردەوام لە دووریانی توانەوە و لە دەرەوەی مێژووبوون دەبمێنێتەوە ئەوەیە کە کورد بەگشتی مافی خوێندن و پەروەردەی بە زمانی خۆی لێسەندراوتەوە.
و دەبێت بە زمانی ئەوانی دیکە بخوێنێت. دەرەنجامێکی ڕاستوخۆی نەخوێندن بە زمانی دایک لە بیرچوونەوەی زمانی کوردیە و خۆوێناکردن و خۆ دەربڕینە بە زمانی ئەوانی دیکە. تاکی کوردی پەروەردەکرا و بە زمانی ئەوانی دیکە بەگشتی بە ئەقڵ و جیهانبینی ئەوانی دیکە بیر دەکاتەوە و لە دیدگای ئەوانیشەوە وێنای خۆی دەکات. کە وێنەیەکی شێوانراوە وەک پێشتر لە گفتوگۆکردنی پرسی بە کەمینەکردنی کورد و بە ئاسایشیکردنی پرسی کورد خرانە ڕوو. جگەلەوە کورد مێژووشی نانووسرێتەوە و مێژووی خۆی ناخوێنێت. لە مێژوو و یادوەری وەرابردووی باوانی نامۆ دەبێت و خۆی لە ناو مێژوو و یادوەری وەرابردوو و باوانی ئەوانی دیکەدا دەبینێتەوە و پێناسە دەکات. بۆیە لە بێدەوڵەتیدا مودێرنەتە زۆر جار هاوتای لە دەستانی شووناسی کورد بوونە. میلیتاریزەکردنی کوردستان ئاکامێکی دیکەی مۆدێرنەتە هاتنە ئارای هێزی ڕق بوو کە وەک ئامرازێک بۆ هێشتنەوەی کورد لە دووریانی مانەوە لە دەرەوەی مێژوو و بە ئەوی دیکردنی خراوتەگەر. استراتیژی هێشتنەوەی کورد بە ژێردەستەیی خەسڵەتێکی هاوشێوەی داوە بە ڕژیمە یەک لە دوای یەکەکانی هەر چار دەوڵەتەکە. ئەویش سروشتی میلیتاریزەبوونە. ئەم خەسڵەتەی میلیتاریزەبوونەش هەر چوار دەوڵەتەکە لە زۆربەی وڵاتانی دیکەی دەوروبەریان جیا دەکاتەوە. هەر یەک لەم چار وڵاتانە جگا لە سوپایەکی زەبەلاح میلیشیا و هێزی پارامیلیتەری جۆرا و جۆریان هەیە. لە سەردەمی شادا ئێران بەهێزترین سوپای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبوو. ئێرانی خومەینیش جگا لە سوپایەکی زەبەلاح میلیشیای سوپای پاسداران و بەسیجەکانی هەیە کە میلیتاریزەکردنی کۆمەڵگای ئێرانی لێکەوتۆتەوە. تورکیا هەمیشە بەوە دەناسێت کە دوای ئەمریکا دووەم گەورەترین هێزی ناتۆیە. بەمەش پێش ئەڵمانیا و فەرەنسا و ئیتالیا دەکەوێت. ئەمە جگا لە دەیان هەزار پارامیلیتەری وەک ژیتەم و قۆڕجوو. ئەوەی ڕێژیمەکانی عێراق و سووریاشی لە 70 ساڵی ڕابردوودا هێشتۆتەوە هێزی سەربازیە بە نیزامی و میلیشیایەوە. لە سەردەمی کۆماری لە 1958 بەدواوە جگا لە سوپایەکی زەبەلاح عێراق میلیشیای حرس قەومی و جێشی شعبی و فیدایی سەدام و جاشی لە قۆناغی جیاجیای مێژوودا هەبووە. لە دوای ڕۆخانی سەدام حوسێن عێراق دەیان گروپی چەکداری میلیشیایی حزبی لە بابەتی سوپای مەهدی سەرایای سەلام و حەشتی شعبی هەیە کە هێزیان لە سوپا نظامیەکەی زیادتر نەبێت کەمتر نییە. سووریای ئەسەدی باوک و کوڕ لە پاڵ سوپایەکی گەورە هێزی میلیشیای جۆرا و جۆریشی هەیە. لەوانەش میلیشیای شەبیحەکانی ئەسەد کە لە یەکلایکردنەوەی ململانەی سەربازیەکاندا لەگەڵ گروپە چەکدارە سوننەکانی دوای بەهاری عەرەبی ڕۆلی سەرەکیان گێرا. گرفتی کورد هەر لە میلیتاریزەبوونی ئەو وڵاتانەدا ناوەستێت، بەلکو لەوەشدایە کە قورسای ئەو هێز و سوپا و میلیشیایانە لە کوردستانن. فەیلقی یەکی سوپای عێراق لە دروستکردنیەوە بارگەکەی لە کەرکووک بووە. لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا بەهۆی جەنگی عێراق-ئێران عێراق ناچار بوو زۆربەی فەیلقەکانی بنێرێتە بەرەکانی جەنگ. سەرەڕای ئەوەش 2 لە 5 فەیلقەکەی عێراق بارەگەی سەرەکیان لە باشووری کوردستان، کەرکووک و هەولێر بوون. لە ناوەڕاستی هەشتاکان تا ناوەڕاستی نەوەدەکان زیاتر لە 350,000 سەربازی چالاکی تورکی لە باکووری کوردستان نەشتەجێ کرابوون کە لە ناوەڕاستی نەوەدەکانەوە دەکرێتە 9 ملیۆن، واتە زیاتر لە نیوەی سوپای تورکیا. نکۆڵیکردن و بە ئاسایشکردنی دۆزی کورد. لە بەشەکانی پێشووتری ئەم کتێبەدا لە ڕەهەندی جیاجیاوە پرسی بە ئاسایشکردنی دۆزی کورد خراوتە ڕوو. لەم بەشەدا لە ڕەهەندی هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا ئەم پرسە تاوتوێ دەکرێت. ناسنامە و دۆزی کورد نەک هەر پشتگوێ خراوە، بەڵکو هەر وڵاتێک بە فۆرم و ئاستی جیاواز و بە شێوەیەکی سیستەماتیک نکۆڵی لەبوونی دۆز و ناسنامەی کوردی کردووە و بەستۆیەتەوە بە پرسی ئاسایشی وڵاتەکەی. لە تورکیا لە دوای قۆناغی دەسەڵاتی عوسمانیەوە تا ئێستا گفتوگۆکردن لەسەر دۆزی کورد قەدەغە بووە. بۆ ئەوەی ناسنامەی کوردی و کوردستانی هەر بە قەدەغەکراوی بمێنێتەوە پێویست بوو بکرێنە پرسی ئاسایشی لەم وڵاتانە.
بە ئاسایشیکردنی ناسنامەی کوردی بەپێی مۆدێلی سەردەم و خواست و نوارێنی ئەمریکی و ئەوروپیەکان بووە بۆ پرسی ئاسایش. بۆ نمونە، دوای جەنگی یەکەمی جیهانی، ئەوروپا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی جەختی لەسەر کۆتایی سیستەمی ئاینی سوڵتانی و دامەزراندنی دەوڵەتی نەتەوەیی و مۆدێرنەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرد. لە بەرامبەردا تورکەکان هەموو جۆرە خواستێکی کوردیان بە عەشیرەتی و ئاینی وەی نادەکرد و دەناساند و سەرکوتکردنی کوردیشیان وەک سەرکوتکردنی گروپێکی ئاینی و کۆنەپەرست لە قەڵەم دەدا. لە نێوان جەنگی دووەمی جیهانی تا ناوەڕاستی هەشتاکان کاتێک ئەمریکا و ئەوروپا کۆمونیزمیان دەبوغزاند و بە گەورەترین مەترسیان لەسەر خۆیان دەبینی، تورکەکان تۆمەتی جودایخوازی و چەپبوون و سۆشیالیستبوون و کۆمونیستەبوونیان دەخستە پاڵ بزوتنەوە کوردیەکان. لە دوای سەرهەڵدانی خەباتی چەکداریش لە باکووری کوردستان و بە تایبەت دوای نیگەرانیەکانی ئەوروپا لە هەڵکشانی تیرۆری ئیسلامی، تورکیا جوولانەوەی کوردی خستە قالبی تیرۆرەوە. شەری کوردیشی کرد بە شەر دژی تیرۆریستان لە ناوەوە و لە دەرەوەی سنوورەکانی. لە عێراق هیچ بەلگە و سەرچاوەیەک کە تێیدا ڕەسەنایەتی ناسنامەی کوردی و خاوەندارێتی کورد بۆ خاکەکەی بسەلمێنێت بەردەست نییە. ڕەنگە یەکەمین و سەرەکی ترین دۆکیومنت دەستوری کاتی 1958 بێت کە دەڵێت کورد و عەرەب هاو بەشن لەم وڵاتەدا. ئەم بەندەی دستور ڕاستوخۆ مادەیەکی دیکەی بەدواوە دێت کە عێراق بەشێکە لە نیشتیمانی عەرەب. ئەمەش کورد دەکات بە میوان لەسەر نیشتیمانی عەرەب و هاوبەشیەکە هیچ مانایەکی بۆ نامێنێتەوە. پێچەوانەی تورکەکان ڕێژیمە عەرەبیەکانی سووریا و عێراق نیگەرانی و تێگەیشتن و کێشەی ئەوروپیەکان ناکەنە پێوانە و کرایتیریە بۆ لە قاڵبدانی کورد و جوولانەوە کوردستانیەکان. لە بری ئەوە کێشە و نیگەرانیەکانی وڵات عەرەبیەکان بە تایبەتی کێشەی عەرەب ئیسرائیل دەخرێتە خزمەت بە ئاسایشکردنی ناسنامەی کوردی. لە عێراق و سووریادا کورد و بزاوی کوردستانی لە عێراق هەمیشە خراوەتە بازنەی تاوان و خیانەتەوە. بۆ نمونە، لە سەردەمی پاشایەتیدا کورد وەک داردەستی ئیمپریالیزم و هەندێک جاریش وەک شیوعی یان نازی وێنەکراوە. لە شەستەکان تا نەوەتەکانی سەدەی ڕابردوو کورد دەبێتە جەیبی عەمیل، عوسات، خاین و داردەستی ئێران و ئیسرائیل. لە نەوەتەکانیش بەدواوە زیاتر وەک ئیسرائیلی دووەم و کرێگرتەی ئەمریکا دەناسێنرێت. لە ڕۆژهەڵاتدا کورد هەمیشە وەک جودایخواز و ناسیۆنالیستی خێڵەکی و لە سەردەمی کۆماری ئیسلامیشدا وەک کافر و مولحید وێنەکراوە. جێگای سەرنجە خومەینی دوای گرتنەدەستی دەسەڵات لە ناو هەموو گەڵانی ئێراندا فتوای کوفر و ئیلحاد و جیهادی شەڕ لە دژی کورد دەرکرد. ڕاهەندی نێوخۆی کوردی لە هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. بوونی کورد لە دەرەوەی مێژوودا لە ڕەهەندە ناوخۆیەکەشیدا بە ڕۆشنی دەردەکەوێت. لەم ڕەهەندەدا لە دەرەوەی مێژووبوون هاوتای لە دەرەوەبوونی کووردە لە پرۆسەی نیشتیمانسازی و دەوڵەتسازی. هەروەک پێشتر ئاماژەی پێکرا لە پرۆسەی نیشتیمانسازیدا کورد لە بەردەم دوو بژاردەدا خۆی دەبینێتەوە. یەکەم بوون بەوەی دیکە یان مانەوە لە دەرەوەی مێژوودا. ئەم بژاردەیە تاکی کورد دەخاتە دۆخێکەوە کە خۆی نەبێت بەڵکو زیاتر بەشێک بێت لەوەی دیکەی باڵادەست، عەرەب، تورک یان فارس. دەکرێت ئەم حاڵەتە ڕاگوزەرکردن بۆ خۆشگوزەرانتر و سەردەمیانەتر بێت، بەڵام باجەکەی لە دەستانی ناسنامەی نەتەویە. ئەمە لە جەوهەردا ڕاگوزەریەکی نامرۆڤانە و ناداتپەروەرانەیە، چونکە ڕاگوزەرە بۆ نەتەوە و ناسنامەیەکی دیکە. بژاردەی دووەمیش واتە مانەوە وەک خێل مانەوە لە دۆخی پێش مودێرنەتەدا کوردبوونی لێ ناسێنێتەوە. بەڵام کوردبوون لێرەدا دۆخێکە لە ژێردەستەیی، پێشکۆوی، هەژاری و برسیتی، نەزانی و دواکەوتووی، هاوکات دەرگیر لەگەڵ پەیوەندیە خێڵەکیەکان و خوڵانەوە لە ناسنامەیەکی سەرەتایی پریمەتیڤ. تاکی داماڵراو لە کوردبوون لەو شوێنانەدا گەشەی کردووە کە سازشی لەسەر شوناسی خۆی کردووە.
دەکرێت هەر یەک لەو مەتەڵانەی سەرەوە واتە خێڵ یان نەتەوە، تاکی شکست خواردوو یان تاکی خاوەنشکۆ، ئابووری شوانکارایی یان ئابووری ئازاد، وەک گۆڕاو المتغەیراتی ناو هاوکێشەیەک ببینرێن. هاوکێشەی بوون لە دەرەوەی مێژوودا لەگەڵ چوونە ناو مێژووی ئەوەی دیکە. هەر جۆرە پێشکەوتن و پاشکەوتنێک لە هەر کامێک لەو گۆڕاوانەدا کاریگەری لەسەر باقی ئەوانی دیکەدا هەیە. گرفتێکی سەرەکی ئەوەیە کۆمەلگای کوردستانی لە ناوەڕاستی سەرجەم ئەو مەتەڵانەدا هەلبەز و دابەز دەکات. کورد نا یەکەمیانی بە تەواوی جێهشتووە و نا لە دەرەوەی پانتای دووەمیشیاندایە. لێرەدا دۆخێک بەرهەم هاتووە کە خێڵ، عەشیرەت، مەزهەب، ئاین، تەریقەت، زاراوە، ناوچە هێشتا هەر قالب و چارچێوەی سەرەکین بۆ خۆڕێکخستنی کۆمەلگای کوردی. هەر ڕەگەز و مودێلێکی مودێرنەتە لەوانش شار، حیزب، ئایدیۆلۆژیا لەناو ئەو قالبە سەرەتایانەدا دادەڕێژرێن وەقەتیس دەکرێن. ئەم حاڵەتە لە ئەنجامدا وەک بربەست و کوتێک لە بەردەم چوونی کورد بۆ ناو مێژوو ڕۆڵ دەبینێت. ئێمە شارمان هەیە، بەڵام زۆربەی شارەکان پڕن لە گێتۆ کە خەڵکی سەر بە هەمان خێڵ یان ناوچە لە گێتۆکاندا کۆبوونەتەوە. جگەلەوە شارەکان لەسەر مودێلی کێبرکەی خێڵەگەرایی پەیوەندیەکانیان داڕشتوتەوە. پەیوەندی خێڵ بەمانای یەکدی قبول نەکردن و ململانەی ئەزەلی نێوان دوو شار هاوشێوەی خێڵەکان، هەولێر و سلێمانی، ڕانیا و قەلاتزێ، سنا و کرماشان، سەردەشت و مەهاباد، دیاربەکر و وان نمونەی ئەو جۆرە پەیوەندیەیەن. حیزب نمونەیەکی ترە لەو ڕەگەزە مودێرنانەی کە کورد لەگەڵ قالبە سەرەتاییەکاندا گونجاندوویەتی. حیزب پێکهاتووە لە گروپێک خەڵک کە بۆ گەیشتن بەدەسەڵات لە دەوری بەرژەوەندی و جیهانبینی هاوبەش لە ستراکتۆرێکی سەردەمیانەدا خۆیان ڕێک دەخەن. ئەم مودێلە لە خۆڕێکخستن لە سەدەی 19 لە ئەوروپا و ئەمریکا سەر هەڵدەدا و لە سەرەتای سەدەی 20 دەبێتە مودێلێک و کەناڵێکی مودێرنی باو بۆ خۆڕێکخستن و گەیشتن بەدەسەڵات. بەر لە شۆرەشی پیشەسازی و لە دەورانی پادشایەتی و ئیمپراتۆریەکاندا پرۆسە و خۆڕێکخستنە سیاسیەکان زیاتر هێگروپێکی بەژمارە سنووردار بوو کە بۆ ڕکابەریکردنی گرۆپێکی دیکەی هاوشێوەیان لە دەوری لۆردێک، شازەدەیەک، میرێک یان کەسایەتیەکی خانەدان و خاوەن پێگەی سیاسی خۆیان ڕێک دەخست. ڕژیمەکان لەسەر بنەمای یەکبوون و هاوپەیمانی کۆمەڵێک لەو لۆرد و شازادانە لە دژی کۆمەڵێکی دیکە بەڕێوە دەچوو. لە سەدەی 19 بەدواوە مۆدێلی حیزب هاتە ئاراوە و مەودا و ئاستەکانی خۆڕێک خستن و ئامانج و جیهانبینیەکانی فراوانتر کرد و لە سنووری قەڵەمڕەوی لۆردێک، میرێکیان کەسایەتیەکی گۆری بۆ هێڵەکانی چینێک یان نەتەوەیەک لە سنووری نیشتیمان یان جوگرافیایەک. لە سەدەی ڕابردوودا زۆربەی حیزبەکان لەسەر ئەو بنەمایە دروست بوون و زۆربەی جوولانەوەکانیش لەو چارچێوەیەدا ئارایشتراونەتەوە. لە کۆتایی سەدەی 19 تا جەنگی دووەمی جیهانی بەهۆی بوونی لە دەرەوەی مێژوو کورد لەم مێتۆد و ئامرازە مۆدێرنە واتە حیزب نەبان بوو. ئەم نەبانبوونە لە تەواوی شۆڕش و یاخیبوون و جوولانەوەکانی ئەو دەورەیەدا ڕەنگی داوەتەوە. لێرەدا دوو جۆر شۆڕش و یاخیبوونی کورد هەیە. جۆری یەکەم ئەو جوولانەوە و شۆڕش و یاخیبوونانن کە بێحیزب بوون. سەرجەم ئەوانەی پێش جەنگی دووەمی جیهانی لەم جۆرن و هیچ حیزبێک لە پشت هیچ کام لەو شۆڕش و جوولانەوە و یاخیبوونانە نەبووە. غیابی حیزب وەک یەکێک لە دەرهاوێشتەکانی لە دەرەوەی مێژووبووندا دەرەنجام و لێکەوتەی هاوبەش و لە یەکچووی بۆ سەرجەم ئەو شۆڕش و یاخیبوونە کوردیانەی نێوان هەردوو جەنگە جیهانیەکە هەبووە کە شۆڕش و یاخیبوونی بێحیزب بوون. هەموو جوولانەوە و یاخیبوونەکانی ئەم دەورەیە جوولانەوە گەلێک بوون لە دەرەوەی مودێرنەتە و دوور لە هەموو فۆرم و شێوازێکی خۆڕێکخستن لە چارچێوەی حیزبدا. شۆڕش و یاخیبوونی بێحیزبی بە نەچاری شۆڕش و یاخیبوونی خێڵەکی و تەریقەتی یان ناوچەی لێ دەرچووە. بێحیزبیی وای کردووە کە هیچ کام لەو شۆڕش و یاخیبوونانە سەرتاسەری نەبن
تەنانەت لە بەشێکی کوردستانیش. بۆ نمونە نا جوڵانەوەکەی سمکۆ هێ سەرجەم ڕۆژهەڵات بوو، نا حکومرانیەکەی مەلێک مەحموود هێ سەرجەم باشوور بوو، نا کۆچگیری و پیران و دەرسمیش هێ سەرجەم باکوور بوون. بە پێچەوانەوە دابەشبوون و دابرانی ناوچەیی مەزهەبی خێڵەکی زاراوایی تەنانەت تەریقەتیش گرنگترین خاڵی هاوبەشی سەرجەم ئەو جوڵانەوە و یاخیبوونانە بوون. جوڵانەوەکەی سمکۆی شکا کە دەکرێت وەک نمونە وەربگرین و تیشکی زیاتری بخەینە سەر. جوڵانەوەکە لە 1970دا وەک کاردنەوەیەکی خێڵی شکاک لە بەرامبەر زوڵم و جەبەروتی قاجارەکان و کوشتنی جعفەر ئاغای براگەورەی سمکۆ لە کاتی گفتوگۆ لە 1970 لەلایەک و کاریگەری سمکۆ بە جوڵانەوەی بەدرخانیەکان لەلایەکی دیکە دەست پێ دەکات. یەکەم چاڵاکی سەربازی سمکۆ ڕزگارکردنی عەبدولڕەزاق بەدرخان بوو لە دەستی ژەندەرمەی تورکە عوسمانیەکان. بەدرخان پێشتر لە 1970 لەگەڵ جعفەر ئاغادا و بە ئامانجی پشتیوانی پەیداکردن بۆ سربەخۆی کوردستان سەردانی رووسیا دەکات و هەر ئەم سەردانەش لە پشت تیرۆرکردنیەتی. لە 1912دا قاجاریەکان بەدرخان ڕادەستی تورکەکان دەکەن و لە کاتی گەڕانەوەی هێزە تورکیەکە و تێپەڕبوونیان بە ناوچەی شکاکدا سمکۆ پەلەماریان دەدات و بەدرخان ڕزگار دەکات. ئەمە و کۆمەڵێک کە هەلوێستی نەبەردانەی شکاکیەکان وا دەکات کە خێڵ و کەسایەتیە کوردیەکانی دەوروبەر وەک سەردار و سەرۆکێک تەماشای سمکۆ بکەن. ئەم پێگە و هەلوێستە تێکەڵیە لە خێڵ و نەتەویەی سمکۆ بەشی ئەوە دەکات کە هێزێکی چەکداری فراوانتر لە خێڵەکەی بە مەبەستی فراوانکردنی قەلەمڕەوەی خۆی بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست بکات. لە ماوەی ساڵێکدا ژمارەی هێزەکەی سمکۆ گەیشتە 20,000 چەکدار و بەشێکی بەرچاوی ڕۆژهەڵات لە سوپای قاجاریەکان ڕزگار دەکات. تا 1922 قەلەمڕەوەی سمکۆ دەگاتە ماکۆ و خۆی و بانا و مەهابات و سەردەشت و بۆکان لە ئامادەکاریشدا بوون بۆ ڕزگارکردنی سنە. بەمەش سنووری قەلەمڕەوی و ئیداری سمکۆ فراوانتر بوو لە سنووری کۆماری کوردستان لە مەهابات. ئەوەی کە سمکۆ نەیبوو حیزب بوو. حیزبێک کە بتوانێت ئامرازێک بێت بۆ تێکشکاندنی ئەو کتورایەڵ و هەوپەیمانیە خێڵەکیانەی کە هێزەکانی سمکۆی لەسەر ڕێک خرابوو و لە جێگەی ئەو هەم هێزەکەی و هەم کۆمەلگای کوردی ژێر قەلەمڕەویەکی لەسەر بنەمای هاوبەندی و هاوفکری و هاو ئامانجی لە ستراکتۆرێکی حیزبیانەی مۆدێرندا ڕێک بخات. بۆیە لە هەمان ساڵدا حکومرانیەکەی سمکۆ لە لووتکەی هێز و فراوانیدا هەرس دێنێت. هۆکار غیابی ئامراز و مێتودە مۆدێرنەکانی خۆڕێک خستنە. گرنگترینیان حیزبێک کە پایەکانی هێزێکی جەماوەری بۆ حکومرانیەکەی وەگەر بخات و لەشکرێکی ڕێکخراوی مۆدێرن جیاواز لە هێ خێڵ بۆ پاراستنی حکومرانیەکەی ڕێک بخات. غیابی حیزب و مێتودە مۆدێرنەکانی دیکە مەتەڵ و نهێنی داروخانی سەرجەم یاخیبوون و شۆڕشە کوردیەکانی ئەو سەردەمەن. هیچ کەم لە شۆڕش و یاخیبوونەکان وەک کۆچگری و شێخ سعیدی پیران و دەرسیم لە باکوور نە شۆڕش و جوولانەوەی حیزبی بوون نە هیچ حیزبێکیشیان بەرهەمهێنا. ئەمە بۆ باشووریش هەر ڕاستە. بۆ نمونە حکومرانی و شۆڕشەکانی مەلێک مەحموود و یاخیبوونی بارزانیەکان لە 1932 و 1945 و یاخیبوونی چیای شەنگال لە 1935. ڕەنگە ڕێسپەرێک جوولانەوەی خۆی بوون بێت. جوولانەوەکەی خۆی بوون جوولانەوەی بژاردەی سیاسی کورد بوو. بە دیاریکراویش ئەو پلەدار و ئەفسەرە کوردانەی لە سوپا و دەوڵەتی عوسمانیدا خزمەتیان کردبوو و هەندێکیان پێشتر لە کۆمەڵەی تەعالی کورددا خۆیان ڕێکخست بوو. سەرەرای ئەوە ئەم ڕێکخستنە هێشتا وەک ڕێکخراوەکی سەردەمیانە خاوەن پێگا و پایەی فراوان نەبوو و نەیتوانی بوو ببێتە حیزبێکی جەماوەری لە شار و شارۆچکەکانی باکوور. هاوکات لە ماوەیەکی کەمیشدا گۆڕدرا بۆ ڕێکخراوێکی چەکداری دابراو و پەراوێز لە چیای ئاگری. بەمەش بوو بە ئامانجی سەرکوتکاری سوپای تورک. لە 1939دا حیزبی هیوا وەک یەکەم حیزبی مۆدێرنی کوردستانی لە باشوور دادەمەزرێت.
سەرەرای کورتی تەمەنەکەی 1939 تا 1945 بەڵام هیوا بە حەق حیزبێکی کوردستانی بوو. هەر لە زاخۆ تا خانقین ڕێکخستن و لق وەرابەرایەتی هەبوو. دواتر هیوا دەبێتە دایکی سرجەم حیزبەکانی دیکە، لەوانە ژێکاف لە ڕۆژهەڵات کە دواتر بوو بە حیزبی دموکرات. هەروەها ڕزگاری و تیکۆشین لە باشوور، سەرنجامیش پارتی دموکراتی کوردستان. هیوا بەجیا لە حیزبەکانی دوای خۆی تاکە حیزب بوو کە هاوسەنگی خۆرسکانەی لە نێوان پارێزگا و شارۆچگا و دەڤەرەکانی باشوور ڕاگرت بوو. ڕەنگە پارتی وەک میراتگری هیوا لە 1946 تا 1964 نمونەیەکی دیکەی ئەم کوردستانی بوونیەی هیوا بوو بێت. بەڵام لێکجیابوونەوەی هەردوو باڵی مەکتەبی سیاسی جەلالی و بارزانی مەلایی ئەم هاوسەنگیەی تێکدا. هیچ حزبێکی دیکەی کوردستانی نە لە باشوور نە لە ڕۆژهەڵات تا ئێستا نەیانتوانیوە هاوشێوەی هیوا ببن بە حیزبێکی سەرتاسەری، لانی کەم لە بەشێکی کوردستاندا. لە ڕۆژهەڵات نەژێکاف توانی ببێتە حیزبێکی ناوچەکانی ئیلام و کرماشان و سنا و خۆی و سەلماس نا حیزبی دموکرات. لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە کاتێکدا کۆمەڵەی زەحمەتکێشان و حیزبی دموکرات دوو هێزی سەرەکی ڕۆژهەڵات بوون، کۆمەڵە زیاتر حیزبی ناوچەی ئەردەلان و دموکراتیش هێموکریان بوو. نەخشەی ڕۆژهەڵات لە ئێستادا بەم جۆرەیە: قورسایی کۆمەڵە لە سنا و هێ دموکرات لە موکریان. هێ پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکی نێزیکی پەکەکە لە ورمیە. دابەشبوونەکەی جەلالی و مەلایی لە باشووریش ڕنگدانەوەی هەردوو دەڤەری بادینان و سۆرانە. هەژمونی پارتی لە هەولێر دەستکرد و سەپێنراوە کە لە 31 ئابەوە دەست پێ دەکات. پارتی نە لە کەرکووک و گەرمیان نە لە سلێمانی و پشتەر و بتوێنش هەژمون و پێگەی هەیە. هەر یەک لە یەکیتی و گۆران و حیزبەکانی تریش حیزبی ناوچەی سلێمانی و گەرمیانن و هەژمون و پێگەیان لە هەولێر و بادینان سنووردارە. پەکەکە ڕەنگە تاڕادەیەک لە جوغزێکی فراوانتر دەبێت، بەڵام هێشتا نەیتوانیوە زازاییە سوننە مەزهەبەکانی تونجلەی و کوردانی ڕۆژئاوای فورات وەک پەیویست لەخۆ بگرێت. ئەنجامگیریەک لەم دابەشبوونە جوغرافیای هەژمونی حیزبی کوردی بکرێت ئەوەیە کە حیزبی کوردی ڕنگدانەوەی سروشتی لە دەرەوەی مێژوبوونی کۆمەلگای کوردستانیە. بەو مانایەی حیزبی کوردی هێشتا ڕنگدانەوەی دابەشبوونە مەزهەبی و زاراوەیی و ناوچەیی و خێڵی و تەریقەتی و شوناس و دابەشبوونە سەرەتاییەکانی دیکەی پێش مودێرنەتەیە. بە مانایەکی دیکە چۆن کۆمەلگای کوردستانی لە بێدەوڵەتیدا لە دەرەوەی مێژوودا چەقیوە، حیزبی کوردیش بە هەمان شێوە و لە هەمان جوغزدا دەخۆڵێتەوە. بەشێکی زۆری ئەمە بەخێڵکردنەی ڕەگەزە مۆدێرنەکان زادەی دینامیکیەتی ململانێ ناوهەناوی کۆمەلگای کوردین. بە دیوێکدا ئەهلی خێل و سوودمەندەکانی ڕایە لە سەرەتاییەکانی مۆدێرنەبوونی کورد بە هەرەشە لە سەربوونی خۆیان دەزانن. بە دیوەکەی دیکەدا ئەو بەشە لە شارنشینە بە ئەوی دیکە بووەکەی کۆمەلگای کوردی لەسەر بنەمای بیرکردنەوەی بژاردەی عەقلانی rational choice زۆرتر بەرژەوەندیەکانی پەیوەستن بە ئەوی دیکەبوون و قبولکردنی ناسنامە و ئینتیما بۆ نەتەوەی باڵادەستی دەوڵەتە داگیرکەرەکەی، نەک ئینتیما و شوناسی کوردستانی. بۆیە هەمیشە شوناسی کوردستانی لە نێوان دووە بەرداشی شوناس و ئینتیمای خێڵەکی و سەرەتایی لەلایەک و شوناس و ئینتیمای نەتەوەیی باڵادەست و دەوڵەتەکەی لەلایەکی دیکە بووە. بەم جۆرەش دۆخی لە دەرەوەی مێژووبوون بەردەوام لە خۆ بەرهەمهێنانەوە دەبووە. ناکرێت نکۆلی لە دروستبوونی چینی ناوەند لە شار و نوخبەی شاری و کاریگەریەکان بکرێت، بەڵام بوونی کورد لە دەرەوەی پرۆسەی نیشتیمانسازی و نەتەوەسازی ئەو زەمینیەی نەرەخساندووە تا کۆمەلگای کوردی نوخبەیەکی نیشتیمانی ڕابەر بەرهەم بێنێت. ئەمەش ڕێگر بووە لە بەرهەمهێنانی حیزبی نیشتیمانی سەرتاسەری. نخبەی سیاسی ڕۆشنبیری کوردی لە نێوان مانەوە و سەرکێشیدا خولیای مانەوەی زیاتر بووە و ئەمەش بەردەوام سەری کێشاوە بە سازشکاریدا. لێرەدا گرفتێکی دیکە بەرهەم دێت. بەگشتی کورد نەیتوانیوە نخبەیەکی پێشەنگتر لە نخبەی نەتەوەی باڵادەست ڕاپێش بکات. بەواتایەکی دیکە
نخبەیەک بێت لە نخبەی نەتەوەی باڵادەست دەست ئاواڵاتر و پرتواناتر بێت. نخبەیەک کە توانایە بنیاتنانی حزبێک وەرابەرایەتیکردنی جوولانەوەیەکی ڕادیکالتری هەبێت لەو کەلتورە سیاسیەی کە بەهۆی ژێردەستبوون و لە دەرەوەی مێژوبوونی کورد بەرهەم هاتووە و لە ناو کۆمەلگای کوردیدا جێکەوتە بووە. دەیان ساڵە بەشێکی بەرچاو لە چینی ناوەند و نخبەی شاری لە سنا و سلێمانی و دیاربەکر و قامشلۆ لە بری ئەوەی داکۆکیکاری مافی چارەنووس و دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی بن وەرابەرایەتی جوولانەوە وەرێکخراوە کوردستانیەکان بکەن، پاڵیان داوەتە حیزبە کۆمۆنیست و چەپەکانی نەتەوە فارس تورک عەرەب باڵادەست لە جیهانبینی چەپی نەتەوەی زاڵەوە لە پرسی کورد دەڕوانن. لە چارچێوەی پێکەوە گرێدانی چارەنووسی کرێکارانی کوردستان و چوار دەوڵەتەکە داکۆکی لە یەکپارچەی دەوڵەتە داگیرکەرەکەیان دەکەن. ئەنجام ژێردەستەیی کورد و باڵادەستی ئەوانی دیکەی لێکەوتۆتەوە. هەلبەت دوای ڕۆخانی بلۆکی سۆڤیەتی ئیسلامی سیاسی تا ڕادەیەکی بەرچاو هەمان ڕۆڵی چەپ دەبینێت. لێرەدا ئایدۆلۆژیا کە نەتەوەی زاڵ و بەرژەوەندیەکانی تێیدا سەنتەرە دەبێتە شوناس و جێگا بە شوناسی نەتەوەی کورد و نیشتیمانی کوردستان لەق دەکات. ئایدۆلۆژیا لە بری شوناسی کوردستانی. ئایدۆلۆژیا وەک شوناس پانتایەکی باشە بۆ تێگەیشتن لە حاڵەتی هێشتنەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. تاکی کوردی لە نێوان پەیوەندی خێڵ و جەبەروتی دەوڵەتدا دەبوایە بە دوای دەواازەیەکی دیکەدا بگەڕێت بۆ چوونە ناو مێژووەوە. ئەم دەواازەیەش خۆگونجاندنە لەگەل مۆدێرنەتە و دەستبردنە بۆ پرۆسەی نیشتیمانسازی و نەتەوەسازی لە دەرەوەی پرۆسەی نیشتیمانسازی و نەتەوەسازی چوار دەوڵەتەکە. لێرەدا ئایدۆلۆژیا و ئاراستە حیزبی و سیاسیەکان ڕەنگە بوارێک بن بۆ کردنەوەی ئەم دەواازەیە. بەڵام ئایا ئایدۆلۆژیا ئەم دەواازەیە دەکاتەوە؟ یان دەبێتە هۆکارێک و پاڵنەرێکی دیکە بۆ دەستبەرداربوونی شوناسی نەتەوەی و خاوەندارێتی نیشتیمان؟ ئەزموونی ئایدۆلۆژیستە کوردەکان چ چەپ، چ لیبرال، چ دیموکرات و چ ئاینی ئەوەمان پێ دەڵێت کە ئایدۆلۆژیا ڕۆلی نیگەتیوی بینیوە لەم بوارەدا. بۆ کورد ئایدۆلۆژیا بۆ نیشتیمانسازی و نەتەوەسازی و چوونە ناو مێژوو کەڵکی لێ وەرنەگیراوە، بەڵکو زیاتر ڕۆلی پاشکۆیەتی بۆ تورک و فارس و عەرەب لێکەوتۆتەوە. ئایدۆلۆژیا لە باشترین حاڵەتدا بۆ کورد بووە بە شوناس، بەڵام شوناسێکی کوردستانی نا، شوناسێکی ئایدۆلۆژی. بۆ نمونە چەمک وەزاراوەی چەپەکان، کۆمۆنیستەکان، ناسیۆنالیستەکان و ئیسلامیەکان بەڕادەیەک بۆتە ناسنامەی ئەو تاکوە گروپانەی هەڵگری ئەو ئایدۆلۆژیانن کە بۆتە بەدیلی شوناسی کوردستانی بوونیان. بەدیلێک هێندەی بابای کۆمۆنیستێکی کورد خۆی بە هاوشوناسی کۆمۆنیستێکی فارس، عەرەب یان تورک دەزانێت، هێندە خۆی بە هاوشوناسی کوردێکی لیبرال، ناسیۆنالیست یان ئیسلامی نازانێت. لیبرال و ئیسلامیەکانیش بە هەمان شێوە. گرفتەکە لێرەدا سنووردار نابێت. ئایدۆلۆژیستی کورد ئایدۆلۆژیاکەی زیاتر هێدەستی دووە و لە هاوتا عەرەب، تورکیان فارسەکەی وەرگرتووە. بەمەش بەردەوام ئایدۆلۆژیا دەبێتە فاکتەر و پاڵنەرێک کە ئایدۆلۆژیستی کورد وەک هاوتا ئایدۆلۆژیستەکەی لە نەتەوەی باڵادەست بیر بکاتەوە. بەواتایەکی دی لیبرالیست، چەپ و ئیسلامی کورد دەبێتە پاشکۆی هاوتاکەی لە نەتەوەی باڵادەست و سەرنجام ئایدۆلۆژیا دەبێتە فاکتەرێک بۆ خۆبەرهەمهێنانەوەی ڕەگەزەکانی ژێردەستەبوون و مانەوەی کورد لە دەرەوەی مێژوودا. بۆ بەرچاوڕوونی زیاتر دەرباری ئەم ڕۆڵەی ئایدۆلۆژیا لە بەژێردەستە و لە دەرەوەی مێژوودا هێشتنەوەی کورد پێویست دەکات چەند نمونەیەک بخەینە ڕوو. لە باشوور گروپگەڵی وەک شۆڕەش و تێکۆشین لە چلەکانی سەدەی ڕابردوودا مارکسیەت و شیوعیەت دەبێتە شوناسیان و دامەزراندنی ڕژیمێکی شیوعی ئامانج. لەسەر ئەو بنەمایە ئەم گروپانە ئامادە نەبوون لەگەڵ نوخبەی نەتەوەی ڕاستڕەوی کوردیدا هاو حیزب یان لانی کەم هاوبەرە بن. لە حیزبی هیوا جیابوونەوە لەسەر بنەمای ئایدۆلۆژیا و چوونە ڕێزی شیوعیەکانی عێراق. دوای دامەزراندنی هەر سێ حیزبە دموکراتەکەی کوردستانی ئێران و عێراق و سووریا،
چەپی کوردی لەمە پاشکۆیە چەپی نەتەوە باڵادەستەکان ڕزگاری نەبوو. جگەلەوەی کورد بەشێکی بەرچاوی جەستەی حیزبە کۆمۆنیستەکانی ئەو سێ وڵاتە پێک دێنا، ئەوانش کە لە ناو هەر سێ حیزبە دیموکراتەکانە دەبوون، هەمیشە کاریان لەسەر پاشکۆیەتی فکری و سیاسی و ڕێکخراوەی دیموکراتەکانیان دەکرد بۆ هەر یەک لە حیزبە تۆدا و حیزبی شیوعی عێراقی و سووری. کۆمەڵەیە شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستان لە کاتێکدا لەگەڵ حیزبی دیموکراتدا لە جەنگدا بوو، لەگەڵ گروپێکی پچکۆلەی چەپی فارسی حیزبێکی هاوبەشیان پێکهێنا و گروپە چەپە پچکۆلەکە بوونە بریاردەر وەرابەری حیزب. کۆمەڵەش وەک ڕێکخراوە بەسەرکردە و بنکردەوە بوونە ژێردەستەی کۆمەڵێک کۆمۆنیستی ئێرانی. ڕەنجی خوێن و خەبات و ماندووبوونی هەزاران ئەندامی کۆمەڵەیان تەسلیم بەو گروپە کرد. بە شێوەیەکی گشتی، ئۆپۆزیسیۆن بوونی چەپی کوردی بۆ ڕژیمەکانی چواردەوڵەتەکە هاوتای ئۆپۆزیسیۆن بوونی چەپی چواردەوڵەتەکە بووە بۆ ڕژیمەکانیان. چەپە کوردیەکانی هەر چارپارچە بەهۆی سروشتی سەرمایەداریانەی ڕژیمەکانیانەوە بووە، نەک لەبەر ئەوەی داگیرکەری کوردستانن. ئامانجی چەپە کوردیەکان هاوتای چەپی عەرەب و فارس و تورک ڕوخاندنی سەرمایەداری و دامەزراندنی سۆشیالیزم بووە. زۆرینەی ئەو کوردانەیە کە لە دژی ئەو ڕێژیمانە تێکۆشاون هەموو وزە و توانای خۆیان لە ناو حیزبە چەپەکانی نەتەوەی باڵادەستدا سەرف کردووە و وەگەرخستووە. ئەم حاڵەتە لەگەڵ دروستبوونی کۆمەڵەی ڕەنجدەران و کۆمەڵەی زەحمەتکێشان و پەکەکە وەک هێزگەلی چەپی کوردستانی تاڕادەیەک ئاڵوگۆری بەسەرداهات، بەڵام کۆتایی نەهات. کۆمەڵەی ڕەنجدەران لە ناو یەکێتیدا توایەوە و کۆمەڵەی زەحمەتکێشان لە ناو کۆمۆنیستی ئێرانی. لە 40 ساڵی ڕابردووشدا هێندەی پەکەکە توانا و وزەی لە هێنانە پێشەوە و هاوپەیمانی لەگەڵ گروپە پچکۆلە و پەرتەوازە چەپەکانی تورک بە هەدەرداوە، هێندە کاری لەسەر لە خۆگرتنی توێژ و چینەکانی کۆمەلگای کوردی لە بابەتی ئەهلی، ئاین و تەریقەت، خەڵکانی لیبرال و دیموکرات، بازرگان و سەرمایەدارەکان چ لە باکوور و چ لە شارە تورکیەکاندا نەکردووە. حاڵەتی پەکەکە لە ناوجواتی کوردی شارە تورکیەکاندا دەکرێت بەم جۆرە وێنا بکرێت. شەق و ماندووبوون و دەنگدان بۆ جواتی کوردی بووە و پلە و پایە و پارەش بۆ چەپەکانی تورک. لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا کۆمەڵا و دیموکرات لە ڕۆژهەڵاتی کوردستان لە جەنگی دەستەوەیە خەدا بوون. لەم دۆخەدا کۆمەڵا لەگەڵ کۆمۆنیستە فارسەکان یەکیان گرت و دیموکراتیش چووە بەرەی مجاهدینی خەڵقی پان ئێرانی. کۆمەڵا سەرەتا وەک گروپێکی چەپی کوردستانی جیاواز لە چەپی ئێرانی تۆدەوە فیداییەکان دامەزرا. کۆمەڵا لە کوردستان بە خوێنی سەدان، کادیر و چەندان رابەری وەک فوادی مستەفە سوڵتانی سەرپێکەوت و بووە خاوەنی هەزاران پێشمەرگە و دەیان هەزار ئەندام و لایەنگەر. بەڵام زوو سەرپەرشتیارانی کۆمەڵا رابەرایەتی و چارەنووسی ئەو ڕێکخراوە چاڵاکیان دایە دەستڕێکخراوی سەهەند کە گروپێکی بێسێبەر و بێپایەی چەپی فارسی بوو. سەرنجام کۆمەڵا بووە بارمتەی ئەوان و لە ناو حیزبی کۆمۆنیستدا توایەوە. ئەوانەش وەک کۆمەڵا مانەوە هاوتای ئاردی ناودر و پەرتەوازە بوون و هەرگیز کۆمەڵا سەرپێ نەکەوتەوە. ئیسلامیەکانی کوردستانیش هەمان ئەزموونی نەرێنی چەپەکانیان هەیە لە بەشوناسکردنی ئایدیۆلۆژیا. ئیسلامیەکان لە باکوور لە بری هاوپەیمانی و پشتیوانی تەفگەری نەتەوەیی باکوور بەردەوام هاوپەیمان و پشتیوانی حیزبە تورکی حکومڕانەکان بوون. سەرەتا پشتیوانی ڕاستڕەوەکانی تورک بوون و هۆکاری سەرکەوتن و لە دەسەڵاتمانەوەیان بوون. دواتریش بوون بە پشتیوانی حیزبی ڕەفاه. لە 20 ساڵی ڕابردووشدا پارتی داد و گەشەپێدان ئەکەپە پارتەکەی ئەردۆگان. هەر لە باکوور حیزبوڵڵا بە جۆرێک هاوکاری دەوڵەتی تورک و دژایەتی بزاوی باکووری دەکرد کە لە نەوەتەکانی سەدەی ڕابردوودا ببووە هێزێکی پارامیلیتاری سەر بە دەوڵەتی تورک. با هاوکاری دەوڵەتی تورک حیزبوڵڵا هەزاران کوردی وڵاتپارێزی لە شار و شارۆچکەکاندا تیرۆر کرد. لە نەوەتەکانی سەدەی ڕابردوودا نزیک بە 17,000 وڵاتپارێز بە نادیاری کوژراون. دیارە
جیتەم وەمیت و قوڕوج و جاشەکانی باکوور بەشێکی بەرچاوی ئەو تاوانەیان لە ئۆدەدایە. بە تایبەتی حیزب الله کە بەرپرسە لە ڕێژەیەکی بەرچاوی ئەو کوشتارە. گروپەکەی ئەحمەدی موفتیزادە مەکتەبی قورئان لە ڕۆژهەڵات هەرچەندە کەم ژیە بەڵام ڕۆڵێکی هاوشێوەی حیزب اللهی باکووری بینی لە دژایەتی جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵات. مەکتەبی قورئان باڵێکی ئیخوانی سوننەکان بوو لە نێوان کۆماری ئیسلامی شیعی و سیستەمی ویلایەتی فەقیه خومەینی و هێڵی ئیخوانی سوننەکان جیاوازیەکی ڕیشەیی و بنیادی عەقیدەیی و مەذهبی و مەرجعیی هەیە. ئەوە جگە لە میراتی 1400 ساڵەی کێشە و ناکۆکیەکانی نێوان دوو مەذهبەکەی ئیسلام. بەڵام ئەم جیاوازیانە نەبوونە هۆی ئەوەی کە ئەحمەدی موفتیزادە سل لە هاوپەیمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا نەکات بۆ سەرکوتی بزاوی کوردایەتی لە ڕۆژهەڵات. کۆماری ئیسلامی کە هێشتا ریشە و پێگەی لە کوردستاندا نەبوو سوودی لەو ئامادەیەی موفتیزادە وەرگرت. سەرەتا موفتیزادە وەک نوێنەری کۆماری ئیسلامی لە کوردستان ناسێنرا. دواتر هەندێک دەسەڵاتی لە پارێزگای کوردستان پێسپێردرا لەگەڵ پاسەوانیکردنی زیندانەکان کە سیخناخ کرابوون لە ئازادیخوازانی کورد. هاوکاری گروپەکەی موفتیزادە لەگەڵ کۆماری ئیسلامی شەڕێکی لە بەلای نێوان حیزبەکانی ڕۆژهەڵات و ئەو گروپە ئیسلامیەی لێکەوتەوە کە بووە هۆی گیان لە دەستانی سەدان لە ئەتیکۆشەرانی ڕۆژهەڵات. ئەم خزمەت و پاشکۆیەتیە بۆ دەسەڵات یان حیزبەکانی نەتەوەی باڵادەست هەر تایبەت نەبووە بە چەپ و ئیسلامیەکان، بەڵکو گروپگەلی وەک حیزبی دموکرات لە ڕۆژهەڵات، پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی لە باشوور، پارتی سۆشیالیست لە باکوور، پارتی دموکراتی کورد لە ڕۆژئاوا کە کەمتر لە ژێر کاریگەری سیاست و ئایدۆلۆژیای چەپی و ئیسلامیدا بوون، هەمان ڕۆڵیان بینیوە. خزمەتی ئەمە حیزبانەش بۆ هاوتەکانیان لە نەتەوەی باڵادەست هەندێک جار بۆ ڕێژیمەکانیان زیاتر بێبەرامبەر و خۆبەخشانە بووە. تا ئێستا ڕۆی نەداوە کە ئەو هێزوە گروپانە هەوڵ بدەن لە بەرامبەر پاشکۆیەتی و هاریکاریان بۆ هاوتەکانیان لە نەتەوەی باڵادەست ئەوان ناچار بکەن کە دان بە مافی چارەنووس و سربەخۆی کوردستاندا بنێن، تەنانەت نەیانتوانیوە کە هاوتا و هاوپەیمانەکانیان لە نەتەوەی باڵادەست وا لێ بکەن کە بانگەشە بۆ برایەتی و پێکەوە ژیانی نێوان کورد و نەتەوە باڵادەستەکان بکەن. ڕێک بە پێچەوانەوە ئەو گروپە کوردیانە بوونەتە پارێزەر و هەڵگری دروشمی برایەتی و پێکەوە ژیانی نێوان کورد لەلایەک و عەرەب و تورک و فارس لەلایەکی دیکە. لە 100 ساڵی ڕابردوودا بەرادەیەک زێدەڕەوی لەو برایەتیە کراوە کە هێزە جۆرا و جۆرەکانی نەتەوەی زاڵ لەم شیعارە بە گومان بوونە و شیعارەکەیان وەک هاوتایەک بۆ دانان بە مافیبوونی کورد وێنە کردووە. دەیان ساڵە دروشمی دیموکراسی بۆ ئێران، عێراق، تورکیا یان سووریا لە پاڵ ئۆتۆنۆمی و فیدرالی بۆ کوردستان دروشم و خواستی سەرەکی و بنەڕەتی ئەو حیزبانە بووە. ئەم دروشمە لە بنەڕەتدا دروشمی رازیبوون و ڕاهاتن و تەبەنیکردنی ژێردەستەیی و پشتیوانی داگیرکاری چواردەوڵەتەکەیە. ئەمە لە کاتێک دەکراوە کە هەمان ئەو هێزانە لە کوردستاندا بچووکترین بنەمای دیموکراسیان لەگەڵ و لە بەرامبەر یەکتی پەیڕەو و قبول نەکردووە. ئەم یەکتی قبول نەکردنی حیزبە کوردیەکان لەو کاتانەی بانگەشەی دیموکراسی بۆ چواردەوڵەتە داگیرکەرەکە دەکەن، نەک هەر زۆر جار شۆر بۆتەوە ناوباڵ و ئاراستە فکری و ناوچیەکانی ناو یەک حیزبیش، بەڵکو بەردەوام باڵەکانی ناو یەک حیزبیش تا ئاستی باڵباڵێنی و دووشاخەبوون بردووە. هەندێک جاریش یەکێک لەو باڵانە لەگەڵ ڕێژیمەکان دەستی تێکەڵ کردووە و مزایەدەی دیموکراسی بوون یان هەویایت بە دیموکراسی بوونی ڕێژیمەکانیان کردووە. نمونەی ئەم حاڵەتە بریتین لە شەری هەردوو باڵەکەی پارتی مەکتەبی سیاسی و بارزانی کە لە سەرەتای شەستەکانەوە پەرەی سند بۆ جەلالی و مەلایی دابشبوون و سنگەر لە یەکگرتنی باڵەکانی ناو کۆمەڵەی زەحمەتکێشان و حیزبی دموکرات لە ڕۆژهەڵات. مامەڵەی توندی پەکەکەیە لەگەڵ هەر کەس وەلایەنێک کە لێ جیا دەبێتەوە.
ململانێ و یەکدیرەتکردنەوە لە ناوخۆ و بانگەشەی ئاشتی و برایەتی ڕوو لە نەتەوە باڵادەستەکانی چواردەوڵەتەکە دوو دیوی مەیلی مانەوە لە دەرەوەی مێژوو پیشان دەدەن. دیوێکی ڕاهاتنە لەگەل دۆخی نەبوونی دەوڵەتدا و دیوەکەی دیشی قبولکردنی دنیابینی نەتەوەی باڵادەستە واتە بە پیرۆزکردن و بە ئەزەلیکردنی چواردەوڵەتەکەیە. لە 100 ساڵی ڕابردوودا دوو تێگەیشتن و لێک نزیکبوونەوەی سەرەکی لە کوردستاندا هەبووە. یەکێکیان ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ حزبی هیوە. پارتی دیموکراتی کوردستان بە هەردوو لقەکەی مەلایی و جەلالی لە باشوور و دیموکراتەکان و کۆمەڵەکان لە ڕۆژهەڵات سەر بەم تێگەیشتنن. ئەوی دیکە تێگەیشتنی ئاپۆچیە کە لە تێکەڵەیەکی ستالینیزم ناسیۆنالیزمی حەفتەکانەوە دەستی پێکرد و ئێستاش لەسەر ئەنارشیزمی نادەوڵەتی کار دەکات. تەفگەرەکانی باکوور و ڕۆژئاوا زادەی ئەم تێگەیشتنن. خاڵی هاوبەشی هەردوو قوتابخانەکە ئەوەیە کە کورد گروپێکی کۆمیونیتی لۆکاڵی وەک کەسایەتیەکی بێدەوڵەت یان کارەکتەرێکی نادەوڵەتیە کە مەحکومە بەمانەوە لە ناو چواردەوڵەتەکە. کورد لە کەنارەکانی مێژوودا. کورد بەردەوام لە دەرەوەی مێژوودا نەبووە. لە هەندێک قۆناغدا توانیویەتی بگاتە دەروازەکانی مێژوو. دوو فاکتەری سەرەکی هەبوون کە ڕێگای بە کورد داوە بگاتە دەروازەکانی مێژوو. یەکەم، گرفت لە سیستەمی حکومڕانیدا لە یەکێک یان زیاتر لە چواردەوڵەتەکەدا. ئەمە دەرفەتەی بۆ کورد ڕەخساندووە. بۆ نمونە، دوای جەنگی دووەمی جیهانی ئێران لەلایەن ڕووسەکان و بەریتانیەکان داگیر دەکرێت و دەسەڵاتی بەسەر بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا نامێنێت. لەم دۆخەدا کۆماری کوردستان لە مەهاباد لەدایک دەبێت. لە دوای هەرەسی رێژیمی پادشاییش لە عێراق و لاوازبوونی دەوڵەتی عێراق بەهۆی کۆدەتاکەی 14 تەمووزی 1958 کوردی باشوور هەلی بۆ دەرەخسێت کە بە زەبری هێز و بۆ ماوەی 14 ساڵ حکومڕانی نزیک بە نیوەی کوردستانی باشوور بکات. دوای هەرەسی رێژیمی شا و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش هەلێکی هاوشێوە بەڵام کورد بۆ ڕۆژهەڵات دەرەخسێتەوە. داگیرکردنی کوێت و لێدانی عێراق لەلایەن هاوپەیمانان و سەرقالبوونی عێراق بە راپەرینی شیعەکان لە باشووری عێراق هەڵی راپەرین بۆ کوردەکان دەرەخسێنێت. سەرنجام هەرێمێکی دی فاکتۆی فیدرالی لە باشووری کوردستان دادەمەزرێنێت. بەروخانی رێژیمەکەی عێراق لە 2003 لەلایەن ئەمریکا ئیدی کورد هەلی ئەوەی بۆ دەرەخسێت کە ئەو پێگە دیفاکتۆیەی هەیەتی بە فەرمی بناسرێت. دوایین هەلە لە ئاکامی شەری ناوخۆی سووریاش دێتە پێش کە لە هەرەسی رێژیمی سووری لێ دەکەوێتەوە و قەوارەی ڕۆژئاوا دروست دەبێت. فاکتەری دووەم سەرهەڵدانی کارەکتەرە نادەوڵەتیەکان بووە، گرنگترینیان داعش لە دوای 2014. بوونی کارەکتەری ناودەوڵەتی هەردوو قەوارەکەی باشوور و ڕۆژئاوای وەک دوو کارەکتەری نادەوڵەتی خستە ڕێزی پێشەوەی شەر لەگەڵ داعش. شەر لەگەڵ داعش لە بەری کۆمەلگای ناودەوڵەتی بووە هۆی ئەوەی کە هەردوو قەوارەکە پەیوەندیەکی فراوان هەلبەت زیاتر نافەرمی لەگەڵ لە هەندێک لە وڵاتانی جیهان دروست بکەن. بەوە مانایەی بوونی داعش وەک کارەکتەرێکی نادەوڵەتی وەک هەرەشەیەک لەسەر سیستەمی جیهانی و بەرژەوەندی زلهێزەکان و وڵاتەکانی ناوچەکە هەلی ڕەخساند بۆ هەریەک لە ڕۆژئاوا و هەرێم کە جێپێیەک لە سەر ئاستی نێودەوڵەتیدا پەیدا بکەن و هەنگاوێک لە دەروازەکانی مێژوو نزیک ببنەوە. ئەگەر بە دیوێکدا داعش هەڵێک بوو بێت بۆ گەیشتنی کورد بە دەروازەکانی مێژوو، بە دیوێکی تریشدا دۆخێکی هەرەشە ئامێز و مەترسیداری جۆرا و جۆریش بۆ سەر هەردوو ئەزمونە کوردیەکەی لەگەڵ خۆی داهێنا. دۆخێکی تژی لە پەرچەکردار و بەرنامەی دوژمنکارانەی چواردەوڵەتەکە. دۆخێک کە تێیدا هەڕەشە و مەترسیەکانی سووریا و تورکیا لەسەر ڕۆژئاوا، هاوکات تورکیا و عێراق و ئێرانیش لەسەر هەرێم تا دێت ڕوو لە هەڵکشان دەکات. هەرێم و ڕۆژئاوا هەم بۆ مانەوە و هەم بۆ دەرباسبوون لەو مەترسیانە و پاراستنی دەستکەوتەکان پێویستیان بە دامەزراندنی پەیوەندیەک هەبوو کە دەکرێت وەک کۆیخەرایەت وەسف بکرێت.
ئەم جۆرە پەیوەندیە وا لە قەوارە کوردیەکان دەکات بە ناچاری لەگەڵ یەکێک لە 4 دەوڵەتەکە یان زلهێزێکی جیهانی پەیوەندی بگرن. ئەم جۆرە پەیوەندیانە هەر لە نێوان کارکتەرە نادەوڵەتیەکان و زلهێزە جیهانی یان ناوچەییەکاندا نییە، بەڵکو زۆربەی وڵاتانی جیهانی سێم بەم جۆرە پەیوەندیانە بە زلهێزەکانەوە بەستراونەتەوە. بەڵام لێکەوتە و دەرهاوێشتەکانی پەیوەندی کوێخەراعیەتی نەتەوەیەکی دەرەوەی مێژووی وەک کورد تەواو جیاوازە. لێکەوتە و دەرهاوێشتەکانی پەیوەندی کوێخەراعیەتی قوارەیەکی وەک هەرێم یان ڕۆژئاوا لەگەڵ زلهێزێکی ناوچەی یان جیهانی لە ناو مێژوودا دوولایانە بووە. لەلایەکەوە بەردەوامبوون و مانەوە و لە ناو نەچوونی ئەو قوارەیەی لێکەوتۆتەوە. لەلایەکی دیکەشەوە هۆکاری چەقین و مانەوەی کورد بووە لە دەرەوەی مێژوودا. سەرەڕای ئەوەی ئەم پەیوەندیانە قەوارەکانی کوردی تارادایەک پاراستووە، بەڵام ڕێگە خۆشکەر و هاوکار نەبوون بۆ بەدەوڵەتبوون و چوونە ناو مێژووەوە. ئەزموونی پەیوەندیەکانی ڕۆژئاوا و ئەمریکای سەردەمی ترامپ بۆ تێگەیشتن لە پەیوەندی کوێخەراعیەتی قەوارە کوردیەکان گرنگە. ڕۆژئاوا لە 2012ەوە لە کەنارەکانی مێژوودایە، ئەزمونێکی تارادەیەک سەرکەوتوو کە تێیدا لە پاڵ ڕزگارکردن و پاراستنی زۆربەی خاکی ڕۆژئاوا پرۆسەیەکی سنوورداری دەوڵەتسازی و نەتەوەسازی ئەنجام دەدرێت. لە ڕەهەندە دەوڵەتسازیەکەیەوە ژمارەیەک دامودەزگا و دامەزراوەی حکومڕانی دامەزراون، لەوانە لەشکرێکی یەکگرتوو، ئاسایش، سەربازگێری، دامەزراوەی فیدرالی، دادگا، ئابووری، بازرگانی، پەیوەندیە دەرەکیەکان، خوێندن و پەروەردە. لە ڕەهەندە نەتەوەسازیەکەدا ڕۆژئاوا وەک ناسنامە و جوگرافیا دەکرێتە بنەمای ناسنامەیەکی تازە بۆ دانیشتوانەکەی. زمانی کوردی دەبێتە زمانی خوێندن و زمانی فەرمی. مێژوو سەر لە نوێ دەنووسرێتەوە. ئاڵا و سرود و شەهیدسازی و یادوەری هاوبەش و زۆربەی ڕەگەزەکانی دیکەی نەتەوەسازی بەرهەمدێن. ئەمە فیدرالیەتە دیفاکتۆیە جۆرێک لە پەیوەندی لەگەڵ وڵاتان و ڕێکخراوە جیهانیەکان لەوانەش ئەمریکا دروست دەکات. ئەمە پەیوەندیانە دەکرێت وەک لایەنی ئەرێنی و لە هەمان کاتدا نەرێنی ئەزموونی ڕۆژئاوا تەماشە بکرێن. لایەنە ئەرێنیەکەی ئەم پەیوەندیانە ئەوەیە هەڵی گەیشتن بە دنیای دەرەوە بۆ ڕۆژئاوا ڕەخساوە و سەرنجام ڕۆژئاوا بە پرۆسەی نەتەوەسازی و پەیوەندیە دەرەکیەکانی دەچێتە ئاستێکی بەرزتر و پێگەی شێوە دەوڵەت کواسیستەیت وەردەگرێت. بە دیوە نەرێنیەکەشیدا ڕۆژئاوا تا ئەو ڕادەیەی کە وەک شێوە دەوڵەت کواسیستەیت پێناسە بکرێت و ئەزموونەکە هەر بە دەڵەمایی دەمێنێتەوە و ئۆمێدی چوونە ناو مێژووش کاڵ دەبێتەوە. ئەمە دەڵەمایی بوونەش لە نافەرمی بوون و ناهاوسەنگبوونی پەیوەندیە کوێخەراعیەتەکەیە. ئەم نافەرمی و ناهاوسەنگیەی پەیوەندیەکان بەرادەیەکن کە ڕۆژئاوا ناگەینە کەناری ئارامی و دووری ناخەنەوە لە هەڕەشەی داگیرکردن و لە ناوبردن. ئەمەش لە نەپاراستنی ڕۆژئاوا لە کاتی هێریشە داگیرکاریەکانی تورکەکان بۆ سەرعەفرین و سەرێکانیە بە ئاشکرا دەردەکەوێت. لە 6 تشرینی یەکەمی 2019دا ترامپ ڕایگەیاند کە گفتوگۆیەکی تەلیفۆنی لەگەڵ ئەردۆگاندا ئەنجام داوە و لەسەر ئەوە ڕێک کەوتون کە ئەمریکا هێزەکانی لە باکووری سووریا ڕۆژئاوا دەکشێنێتەوە و ڕۆژئاوا تەسلیمی تورک دەکات. ئەم دەستبەرداربوونەی ترامپ لە ڕۆژئاوا و داگیرکردنی ناوچەکانی سەرێکانیە و گرێسپی لێکەوتەوە و بووە هەڕەشەیەکی جددی لەسەر کۆی قەوارەی ڕۆژئاوا. دەستبەرداربوونەکە لە دەستانی بەشێکی بەرچاوی دەستکەوتەکانیشی لێکەوتەوە، لەوانەش ناچاربوونی ئیدارەی ڕۆژئاوا بۆ هێنانی ڕووسەکان بۆ قامشلی و کۆبانێ و بەشێک لە هێزەکانی سووریاش بۆ خاڵەکانی تەماس لەگەڵ تورکەکان. هەرچەندە دواتر لە ژێرفشاردا ترامپ بریارەکەی هەندێک هەموار کردەوە، بەڵام ئەم دەستبەرداربوونەی ترامپ لەو کاتەدا بەمانای کۆتایی هێنان بەو فۆرمە پەیوەندیەی ئەمریکا و ڕۆژئاوا دێت کە لە سەردەمی ئۆباما لە دوای شەری کۆبانێدا دروست بوو. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە بۆچی ئەمریکا وا بە ئاسانی دەستبەرداری کورد بوو؟ پەیوەندی و هاوپەیمانێتی ئەمریکا و ڕۆژئاوا پەیوەندیەکی ئاسایی نییە، چونکە لە دەرەوەی یاسا و ڕێسەباوە نێودەوڵەتیەکانە.
لە سیستەمی جیهانیدا پەیوەندیە نێودەوڵەتیەکان لەسەر بنەمای پەیوەندی نێوان دەوڵەتەکان واتە کاراکتەرە دەوڵەتیەکاندا داڕێژراوە. بۆ نمونە پەیوەندی نێوان ئەمریکا و ئوسترالیا یان میسر و ئیسپانیا پەیوەندی نێوان دوو کارکتەری دەوڵەتین، بەڵام پەیوەندی نێوان ئەمریکا و ڕۆژئاوا پەیوەندیە لە نێوان کارکتەرێکی دەوڵەتی کە بەشێکە لە سیستەمی جیهانی لەگەڵ کارکتەرێکی نادەوڵەتیدا کە لە دەرەوەی ئەو سیستەمەدایە. بۆیە بە پەیوانەی یاسا نێودەوڵەتیەکان پەیوەندیەکی نائاساییە. ئەگەر پەیوەندی ئەمریکا و ڕۆژئاوا پەیوەندیەکی ئاسایی نەبێت ئەوە تاکە پەیوەندیش نییە کە لەم جۆرە بێت. پەیوەندی ئەمریکا و تایوان، ئەمریکا و هەرێمی کوردستان، رووسیا و ئەبخازیا، تورکیا و قوبرسی تورکەکان، وڵاتە عەرەبیەکان و فەڵەستین، هند و تامیلەکانی سەریلانکا پێش هەرسهێنانی تامیلەکان، ئوسترالیا و تەیموری ڕۆژهەڵات پێش و دوای سربەخۆیی چەند نمونەیەکی هاوشێوەی پەیوەندی ئەمریکا و ڕۆژاوان. ئەو قەوارانە دەوڵەتیانە لە زانستانەی و دەوڵەتیەکاندا بە زرە دەوڵەت یان شێوە دەوڵەت کواسیستێت پێناسە دەکرێن. ئەم جۆرە قەوارانە لە ناوەوە وەڕوو لە ناوخۆ شەرعیەتی ناوخۆیی و جۆرێک لە سەروەری ناوخۆییان هەیە و وەک دەوڵەتێک هەموو ئەرک و چالاکیەک لە ناوخۆی وڵاتدا جێبەجێ دەکەن. بەڵام لە دەرەوە شەرعیەت و سەروەریان نییە و بە فەرمی وەک دەوڵەتی سربەخۆ نەناسراون و لە نەتەوەیەک گرتووەکاندا ئەندام نین. بۆ پرکردنەوەی ئەم بۆشاییە شێوە دەوڵەتەکان بە دوای دروستکردنی پەیوەندی لەگەڵ زلهێزێکی ناوچەی یان جیهانیدا دەگەڕێن کە وەک کۆیخە، پاترۆن، پارێزەر یان موەکیل لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بیان پارێزێت. نەتەوەیەک گرتووەکان پارێزبەندی بۆ ئەندامەکانی خۆی دەوڵەتە ئەندامەکانی مسوگەر کردووە. پارێزبەندیش هۆکاری سەرەکیمانەوە و پاراستنیانە لە داگیرکاری. نەتەوەیەک گرتووەکان بە تایبەتی ئەندامە هەمیشیەکانی ئەنجومەنی ئاسایش ڕۆلی پارێزەر، پشتیوان، کۆیخا بۆ ئەو وڵاتانە دەبینن. چۆن وڵاتێکی سربەخۆ پێویستی بە پارێزبەندی نەتەوەیەک گرتووەکان هەیە، شێوە دەوڵەتەکانیش پێویستیان بە کۆیخە هەیە. پێگا وەستاتۆی شێوە دەوڵەتەکان پێگا وەستاتۆیەکی دیفاکتۆیە، بەڵام لە کردەوە و ناوەڕۆکدا هەمان ئەرک و ڕۆلی دەوڵەتە سربەخۆوەکان دەبینن. بێ کۆیخایی دەرەکی هیچ کام لەم شێوە دەوڵەتانە نەتوانە و بواری سەرهەڵدان و سەرپێکەوتنیان دەبێت نەتوانای مانەوە و خۆپاراستن. واتە کۆیخای دەرەکی هەم لە سەرەتاوە هۆکارە بۆ سەرهەڵدانی شێوە دەوڵەتەکان و هەم لە هێرشی وڵاتی داگیرکەر، سووریا لە حاڵەتی ڕۆژئاوا، عێراق لە حاڵەتی هەرێمی کوردستان دەیان پارێزێت. لەم حاڵەتەدا وڵاتە پارێزەرەکان بە کۆیخا، پارێزەر، وەکیل و وڵاتە پارێزراوەکانیش بە ڕەعیەت پارێزرا و موەکیل لە قەڵەم دەدرێن و پەیوەندیەکەش پەیوەندی کۆیخەرەعیەت. گرفتی کورد لە خراپی و ناتەواوی و چۆنیەتی ئەم پەیوەندیەی کۆیخەرەعیەتدایە. کۆیخای پەیوەندی و پشتیوانیەک کە هەرگیز ناگاتە ئاستی کۆیخایەتی تەواو و باوەڕپێکراو، بە جۆرێک نەک هەر بەشی ئەوە ناکات ڕۆژئاوا بگەینێتە ئاستی دەوڵەت و ناسینی لە کۆمەلگای نێودەوڵەتیدا، بەڵکو زیاتر کۆیخایەتیەکی کاتی و کورت مەودایە. ئەم جۆرە پەیوەندیەی کورد لە باشوور و ڕۆژاوا لەگەڵ وڵاتان دەچێتە خانەی پەیوەندی کۆیخەرەعیەتی نەرێنی نێگاتیڤ. سێ جۆر لە کۆیخایەتی هەیە، ئەرێنیانە و نەرێنیانن کە بنەمایان لەسەر یەکەم پەیوەندی نەتەوەیی نێوان کۆیخا و ڕەعیەت داناوە. ئەگەر کۆیخەرەعیەت هەمان باکگراوندی ئێتنیکی، نەتەوەیی، کەلتوری، ئاینیان هەبێت، ئەوە پەیوەندیەکە ئەرێنی دەبینرێت. لە نەبوونی ئەممە هاوبەشیانەش پەیوەندیەکە بە نەرێنی لە قەڵەم دەدرێت. پەیوەندی تورکیا و قوبرسیە تورکەکان، وڵاتە عەرەبیەکان و فەڵەستینیەکان نمونەی کۆیخایەتی ئەرێنین. پەیوەندی ئەمریکا لەگەڵ ڕۆژئاوا و هەرێم لەسەر بنەمای هاوبەشێتی ئێتنیکی، نەتەوەیی، کەلتوری یان ئاینی دان نەمەزراوە. بۆیە ئەم جۆرە کۆیخایەتیە بە نەرێنی هەژمار دەکرێت. دووەم، بنەمای لەسەر پاڵنەری پشتیوانیکردنی کۆیخە لە ڕەعیەت داناوە، واتە چه هاندەرێک و هۆکارێک وا دەکات کە کۆیخایەکە ڕەعیەتەکەی بپارێزێت.
ئەگەر ئامانجی دەوڵەتێک لە کوێخایەتی بەهێزکردنی ناسنامەی نەتەوەیی و بەدەستهێنانی مافەنەتەویەکانی ڕعیەتەکەی بێت، ئەوە ئەو کوێخاییە ئەرێنیە. خۆ ئەگەر ئامانجی کوێخە بەکارهێنانی ڕعیەتەکەی بێت وەک کارتێکی فشار بۆ سەر دەوڵەتی ناوەند یان بەدیهێنانی ئامانجێکی کاتی دیکە کە پەیوەندی بە ماف و چارەنووسی ڕعیەتەکەوە نەبێت، ئەوە ئەم جۆرە کوێخاییە نەرێنیە. ئامانجی سەرەکی کوێخایەتی ئەمریکا بۆ ڕۆژئاوا سەرەتا شەری داعش و دواتریش دروستکردنی هاوسەنگی بووە لەگەڵ هەر یەک لە ئێران و رووسیا. ئەمریکا لە کوێخایەتیەکەیدا بۆ ڕۆژئاوا کەم تا زۆر ئامانجی بەدیهێنان و پاراستنی مافەنەتەویەکانی کورد نەبووە و نییە. سێم، بنەمای لەسەر هەلوێستی کوێخە سەبارەت بە سربەخۆی ڕعیەت داناوە. لێرە کوێخە کار بۆ بەدەوڵەتبوونی ڕعیەتەکەی دەکات و سربەخۆبوونی ڕعیەت وەک بەشێک لە ئاسایشی نەتەوەی خۆی دادەنێت. بۆیە کوێخای ئەرێنی بنەما و زەمینەی دەوڵەتبوون بۆ ڕعیەتەکەی دەرەخسێنێت و لە کوڕ و کۆمەڵە نێودەوڵەتیەکان لوبی و پشتیوانی بۆ ناساندنی وەک دەوڵەتێکی سربەخۆ دەکات. پشتیوانی رووسیا بۆ سربەخۆیی هەرێمە جوداخوازەکانی ئۆکرانیا، تورکیا بۆ قوبروس، عەرەب بۆ فەڵەستین چەند نمونەی لەو جۆرە کوێخایە ئەرێنیانن. لە کوێخایەتی نەرێنیدا کوێخە بە دەوڵەتبوونی ڕعیەت لە بەرژەوەندی ئاسایشی خۆیدا نابینێت. کوێخای نەرێنی ڕعیەتەکەی هان نادات بە ئاقاری سربەخۆیی بڕوات و هاوکاری ناکات تا بەهرەمەند بێت لە زەمینە و بنەماکانی سربەخۆبوون. لە کاتی ڕاگەیاندنی سربەخۆییدا کوێخان نە پشتیوانی ڕعیەتەکەی دەکات و نە ئامادەیە وەک قوارەیەکی سربەخۆ بیناسێنێت. هەڵوێستی ئەمریکا بەرامبەر ڕێفراندۆمەکەی هەرێم نمونەیەکی زەقی ئەم حاڵەتەیە. بە کورتی کوێخایەتی ئەرێنی جۆرێکی درێژخایەن، متمانە پێکراو و جێگیر و فراوانە و نەرێنیش کاتی و ڕاگۆزەرە و ناجێگیر و پەرەتەسکە. لایەنی کوێخە لە هەر حاڵەتێکدا بەرژەوەندیەکانی وڵاتەکەی لە مەترسیدا بن یان ئەو ئامانجانەی کە لە پشتیوانیەکەدا هەیبوون بەدیهێنابن یان لایەنی ڕکابەر تەسلیمی ئیرادەی لایەنی کوێخە بێت، وەک سەدام لە 1975 بەرامبەر بەشا لە پرسی شەتولعەرەبدا کردی، ئەوە لایەنی کوێخە دەستبەرداری ڕعیەتەکەی دەبێت. لە چارچێوەی ئەم مودێلەدا دەکرێت نەبوونی کوێخە ئەرێنی وەک یەکێکی دیکە لە بربەستە سەرەکیەکانی بەردەم هەوڵی کورد بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ و دەرچوون لە حاڵەتی لە دەرەوەی مێژووبووندا ببینرێت. ئەمەش لە نمونەگەڵی وەک کوێخای نەرێنی سۆڤیەت بۆ کۆماری کوردستان لە 1947 لە حاڵەتی ئێران و باشوور لە 1975 و کوێخایەتی نەرێنی ئەمریکا بۆ باشوور دوای ریفراندۆمی 2017 و کوێخایەتی ئەمریکا بۆ ڕۆژئاوا لە 2019دا ببینرێت. ئەنجام کورد بە نەئامادەیی هاتە ناو سەدەی 20 و نەیتوانی جێپێیەک لە سیستەمی دەوڵەت نەتەوەدا بۆ خۆی بکاتەوە. سیڤەر ڤیزەی زلهێزەکانی ئەوەی ڕۆژێ بوو بۆ کورد بۆ بوون بە دەوڵەت و چوونە ناو مێژووەوە. ئەم ڤیزەیە سوودی لێ وەرنەگیرا و کورد لە دەرەوەی سیستەمە دەوڵەتیەکەدا مایەوە و سەرنجام سەدەیەکە لە دەرەوەی مێژوودا چەقیوە. وەک نەتەوەیەکی دەرەوەی مێژوو کورد لەم سەدەیەدا بەردەوام لە دووریانێکدا بووە، یان هێشتنەوەی لە دەرەوەی مێژوودا یان بە ئەوی دیکردنی، واتە بە تورککردنی، بە عەرەبکردنی یان بە فارسکردنی. هەردوو دۆخ دوو دیوی هاوبەشیان هەیە. دیوی یەکەم دیوی ناوەوە، دیوە کوردیەکەی لە دەرەوەی مێژووبوونە کە بەردەوام دۆخی لە دەرەوەی مێژووبوون بەرهەم دێنێتەوە. ماکی ئەم خۆ بەرهەمهێنانەوەیە بنیادی خێڵەکی و پەیوەندیە سەرەتاییەکانی کۆمەلگا و غیابی وشیاری دەستە جەمعی، کۆهەستی نەتەوەیی، شوناسی نیشتیمانی و ئەقلیەتی دەوڵەتیە. ئەم دۆخە کوردیە بەردەوام ڕێگر بووە لە بەردەم دەرکەوتن و گەڵالەبوونی پرۆژەی بەدەوڵەتبوونی کورد. دیوی دووەم دیوە دەرەکیەکەی بوون لە دەرەوەی مێژوودایە. دیوی غائیببوونە لە کۆمەلگای نێودەوڵەتی و بێبەریکردنی کووردە لە خۆنوێنەراتیکردن و بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی خۆی وەک نەتەوەیەک لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا کە خۆی لە نەبوونی دەوڵەت لە سیستەمی جیهانیدا دەبینێتەوە.
کورد سەدەیەکە مافی هەبوونی لە ناو پەیماننامە و ڕێکەوتن و پرۆتۆکۆلە نێودەوڵەتیەکانی لێ سەنراوتەوە. جیاواز لە نێزیکەی 200 نەتەوە لەم جیهانەدا. کورد وەک نەتەوە و کوردستان وەک وڵات لە نەتەوەیە گرتووەکاندا غائبە و بێدەنگ و ڕەنگ و نوێنەرایەتی و شەرعیەتی نێودەوڵەتیە. کورد لە پەیوانە نێودەوڵەتیەکان و سیستەمی جیهانیدا نەتەوە نییە و خاوەنی نیشتیمانی خۆی نییە وەک تورک و عەرەب و فارس. چونکە لە سیستەمی دەوڵەت نەتەوەی دوایە وێستفالیادا دەوڵەت بکەری سەرەکی نێو ئەو سیستەمەیە و کۆمەلگای نێودەوڵەتیش چارچێوەی یاسایی بۆ کردەکانی ئەم بکەرە ڕێکخستووە. عێراق، تورکیا، ئێران و سووریا 4 دەوڵەتی ئەندامن لە نەتەوەیە گرتووەکان. جگەلەوە عێراق و سووریا ئەندامی کۆمکاری عەرەبین و تورکیا ئەندامی ناتۆیە. ئەمە لە پاڵ ئەندامێتی هەمویان لە کۆمەڵێک ڕێکخرا و کۆربەندی نێودەوڵەتی. نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوەکانی دیکە هەر 4 دەوڵەتەکە وەک وڵاتگەلی سەروەر و دابەشنەکراو لە قەڵەم دەدەن و پاراستنی یەکێتی و ناسنامەی 4 دەوڵەتەکەش وەک ئەرکی خۆیان دەناسێنن. نەتەوەیە گرتووەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەم پێگەیە دەرەکی 4 دەوڵەتەکە وەک وڵاتی سەروەر و سربەخۆ، هەم پێگەی ناوەکی شەرعیەت و سەروەری ناوخۆیشیان لەوانەش دەستور و یاسا و ڕێسە ناوخۆییەکان وەک خۆی دەناسن و پابەندن بە پاراستنی پێگەی دەرەکی و ناوەکی 4 دەوڵەتەکە. جگە لە عێراق لە دەستوری هیچ کام لە 3 وڵاتەکە کورد تەنانەت وەک گروپێکی ئێتنیش ناوی نەهاتووە و نەناسێنراوە. ئەگەر ئەمە بکرێتە پێوەر، ئەوە بە ناساندنی سەروەری 4 دەوڵەتەکە بە دەستور و یاسا و ڕێساکانیانەوە کۆمەلگای نێودەوڵەتی دان بە یاسا و ڕێسا و سیاسەتی 4 دەوڵەتەکە دەرحەق بە کورد دەنێت. نەک هەر لەسەر ئاستی 4 دەوڵەتەکە، بەڵکو نەتەوەیە گرتووەکان و کۆمەلگای نێودەوڵەتی پێگەی نەتەوە لە کورد و پێگەی وڵات لە کوردستان دەسێنێتەوە و نوکۆلیان لێ دەکات. پێگەی کورد لە باشترین حاڵەتدا دەبێتە پێگەی کەمینەیەکی ئتنیکی و کەلتوری کە لەسەر نیشتیمانی ئەوی دیکەی عەرەب و فارس و تورکدا دەژیت کە تەنیا لە عێراق بە فەرمی لە دەستوردا ناسراوە. سەرنجام دیوە دەرەکیەکەی بوونی کورد لە دەرەوەی مێژوودا بەرادەیەک تراژیدیە کە نیشتیمان لە کوردە دەسێنێتەوە و دەیکاتە میوان لەسەر نیشتیمانی ئەوانی دیکە. زمان لە کورد دەسێنێتەوە و دەیکات بە ئاخێوەری زمانی ئەوانی دیکە. کورد لە مێژووی خۆی دادەبڕێت و دەیکاتە بەشێک لە مێژووی ئەوانی دیکە. کورد لە کەلتور و فەرهەنگی خۆی نەبان دەکرێت و لە ناو کەلتوری ئەوانی دیکەدا دەکرێتە پەراوێز. بە کورتی کورد لە خۆی دادەبرێت و دەکرێتە بوونەوەرێکی خۆون کردو کە لە ناو بوون و جەستە و شوناسی ئەوانی دیکەدا بە دوای خۆی دەدەگەڕێت.